بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب ڕۆمانی دوایین پیاوی ئەندەلوس، نووسینی ئەحمەد ئەمین، وەرگێڕانی زامدار قادری، خوێندنەوەی هێمن تۆفیق گەردی، مۆنتاژ و کارە دەنجەکان ڕێبین کازم محەممەد، پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان، دیزاینی ناوەوە ئەیاد نادر، دیزاینی بەرێک محەممەد جەبار، ساڵی چاپ 2020، تیراژ 1000 دانە، کۆی ژمارەی لاپەڕەکانی 167 لاپەڕە. لا بەڕێوەبەراتی کتێبخانە گشتیەکان ژمارە سپاردنی 114 ساڵی 2020 پێدراوە. ژمارەی بڵاوکراوەی ناوەندی ڕەها ژمارە 37. مافی لە چاپدانەوەی پارێزراوە بۆ ناوەندی ڕەها. ڕۆمانی دوایین پیاوی ئەندەلوس خاوەنی براوەی باشترین ڕۆمانە لە میسر لە ساڵی 2016، براوەی یەکەم ئەدەبی ئەسیلی عەرەبی لە ساڵی 2017. ڕۆمانی دوایین پیاوی ئەندەلوس، ڕۆمانێک بۆ سەدەیەک ژیان. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە بە هیوای سوودبینین. بۆ برای کوردی ئازیزم زامدار قادری، سڵاوی خوداتان لێبێ. پاش ئەوەی نامەکەی بەڕێستانم بینی کە داوای مۆڵەتدانی منتان کرد بوو بۆ وەرگێڕانی کتێبی دوایین پیاوی ئەندەلوس لە زمانی عەرەبیەوە بۆ زمانی کوردی، منیش بەو پەڕی شەڕەفەوە خۆشحاڵی خۆم دەردەبرم و مۆڵەتی تەواوتان پێدەدەم بۆ وەرگێڕانی کتێبەکە. بە هیوام هەموو کوردێکی موسڵمان سوود لەو کتێبە مێژوویەی من ببینێت. هەروەها داوات لێ دەکەم پەلە نەکەیت لە چاپکردن و چەندین بارە پێداچوونەوەی بۆ بکەیت. ئەگەر کاتت هەبوو توانیت ئەوە کتێبی عەلا ئەعتابی غەڕناتە کە لە نووسینی خۆمە ئەویش وەربگێڕن. داوای سەرکەوتن و سەرفرازیت لە خودا بۆ دەکەم. برات ئەحمەد ئەمین، میسر، 4 پێنجی 2020. ئەم کتێبە پێشکەشە بە خوێنی هەموو ئەو شەهیدانەی لە ئەندەلوسدا گیانیان بەخشی، بە هەموو ئەو موسڵمانە خۆڕاگرانەی لە ئەندەلوسدا مانەوە، بە هەموو ئەوانەی تاوەکو ئەمڕۆژ یادی ئەندەلوس لە دڵیاندا هەیە. نازانم پێشەچی دەخوێنیتەوە یان نا. لاپەڕە 8. بەزوەهام پێ باشە تیچاوێکی بدەیە ئەو نووسینەی. لە هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژوودا گەلێ سەربردە و ڕوودا و گەلێکی زۆرمان بیستووە کە لە ژمار نایەن. زۆر جار هێندە ئەو مێژووە پاتە بۆتەوە خەریکە لێی بێزار ببین، تایبەتر سەردەمی دوای حەزرەتی موحەممەد سەلامی خودای لەسەر بێت تا دەگاتە خەلیفە هاڕونە ڕەشید، وەلێ دوای ئەو ماوە تا دەگاتە سەردەمی ڕووخانی عەباسی ئاگاداری ڕووداوەکان نین. بەڵام لە سەردەمی هاتنی مەغۆلەکاندا و شکانی دەوڵەتی عەباسی ئاگادارین، ئەویش لەبەر زۆر گوتنەوەی وانەکان و وەعزی واعیزان. بۆیە دەکرێ بڵێین لەو ڕۆوە کەم تەرخەمی زۆرمان هەیە لە نەزانینی سەردەمی دوای ڕووخانی عەباسیەکان. بەڵام ئەوەی لە هەموو لایەکان بێناستر و کەم باسترە ئەویش مێژووی قوربەسەری و ماروێرانی ئەندەلوسە کە ئیسپانیای ئێستا دەکات. ئەو مێژووی پڕپڕ بووە لە پێشکەوتنی شارستانیەت و داهێنانی مەزن. سەرباری ئەو هەموو زوڵم و ڕاڕەحەتیانەی بەسەر موسڵمانانی ئەوێ دەهات، لە کاتی زانین و باسکردندا مرۆ بەرامبەریان لە هۆڕژنی گریانێ دەدا و بەدەستان لە کراوێ چۆچێ دەدا. ئەندەلوس ئەو دەوڵەتە پڕشکۆ و سەنگەی کە هەرگیز خۆڕاگریان لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام لەبیر ناکرێت. ئەو جیهادەی ئەوان لە پێناومانەوەی ئیسلامدا
جێگای ئەو پەڕی شکۆیە. خوێنەر و بیسەری ئازیز و سەنجین، ئەم ڕۆمانەی بەردەستان پێک دێت لە باسکردنی نەهامەتترین 5 ڕۆژی کۆتایی کەوتنی غەڕناتەی دوا شاری ئەندەلوس تیایدا باز دەکات. اینجا دەپەڕێتەوە بۆ ساڵانی کۆتایی سەدەی 18 و سەردەمی موسڵمان بوون لە ژێرناوی مەسیحی و کریستیانەوە. زۆر دڵنیام کە لە خوێندنەوەی تەواو بوویت فرمێسک بە چاوانتدا دەباری و حەیفێ دەخۆی کە لە سەردەمی ئەواندا نەبووی و هاوکاریان بکەیت. بەڵام ئەمن ڕێکی گچکۆکەت نیشان دەدەم کە ئەویش گەڕانە و دەتوانی لەمەوە دەست بە گەڕانی زۆرتر بکەیت و بگەڕێیت. لەسەر ئەو دەوڵەتە بێنازە شت بزانیت و بەنەوەی داهات و خەڵکی ڕابگەینیت. اینجا باسی ئەو جوامێری و ئەو مەردانە بۆ خەڵکی بجێڕیتەوە کە چەشتویانە، بەوە حەقێکی زۆر بە هاوکاریان دەدەیت. سەبارەت بە وەرجێڕانی ئەو بابەتە بە پێویستم زانی کە بڵێم بۆچی ئەمەم وەرجێڕا. دەمێکە ئەوەم دەزانی کە خوێنەران سەبارەت بە ئەندەلوس کەم شارەزان، بۆیە زەرورە کتێبێکی وەها بێنینە نێو هەگبەی خوێنەرانەوە، چونکە دڵنیام بەر لە ئێستا زۆرمان ئاگاداری ئەو مێژوە نەبووبین یان کەمتر ئاگادارین. لە هەمان کات ئەو ئیمانە پۆڵاینەی ئەو موسڵمانانە بکەین نەمای پەند و ئامۆژگاری بۆ خۆمان و بتوانین لە سەردەمی ئەم ڕۆماندا پەندی چاچی لێوەرگرین کە وڵاتانی بەناو شارستانی هەموو هەگبەیان بۆشە و تەنیا قسەی باق و بریقی بێبنەمایە. لە کاتی وەرجێڕانی هەوڵم داوە بە زمانێکی بێگرێ دایڕێژمەوە. بەرانەچینێ ئەگەر لە هەر جێک عاسێ بوون و باش حاری نەبوون و لێی بەگلەیی و گازاندە بوون، ئەوە بە منی بدەنەوە و بە کەم تەرخەمی منەی بزانن. هۆ ئەگەر وەها نەبوو گەلەکتان لێ مەمنونم و ماڵتان ئاوەدان بێت. مزگەنیشتان بدەمێ کە لە باسکردنی ئەندەلوس و ئەو مێژوە لە بیرکراوە ناوەستین، هەر بەردەوام دەبین بە ئومێدی ئەوەی هەموو لایەک لەو کتێبە سوودمەند بن. زامدار قادری، هەولێر، باشووری کوردستان، 1/6/2020. بەشی یەکەم، ئاوابوونی شانشین. لاپەڕا 12. کاتێک بێزاری دەست بەسەر ژیانتدا دەگرێت و ئاوازی ژیان خاو دەبێتەوە، بە جۆرێک بێئومێد دەبیت تاوەکو وا هەز دەکەیت کە چەرخی ژیان لە خولانەوە وەستاوە. ئیدی چرکە ساتەکانی ئێسای ژیانت هەم سەرەتا و هەم کۆتاییە. ئەو کات نەدەتوانیت ئێستا تێپەڕێنیت و بەرەو داهاتوو بپەڕیتەوە، نەدەشتوانی بەرەو ڕابردوو هەڵبێیت بۆ ئەوەی خودی خۆت لە دڕندەی ئێستادا پێ بپارێزیت. بێزاری ئەو بکوژە هێواشەی کە هەرگیز لە ئامانجەکانیدا هەڵە ناکات. لە سەرەتادا هەز دەکەیت ژیانت تەواو ئارامە و ئاسوودە دەبیت، بەڵام دوای ماوەیەک بۆت دەردەکەوێت کە ئەمەش ئیدی شتێکی ڕۆتی نییە و هیچی نوێی تێدا فەراهەم نابێت. بۆیە هەوڵ دەدەیت شێوازەکەی بگۆڕیت، کەچی لە کۆتاییدا بۆت دەردەکەوێت کە گەیشتووی بە حاڵەتی بەرکەوتن. پاشان هەوڵ دەدەیت لەم حاڵەتە هەڵبێیت، بەڵام بەشە خراپەکەی ئەوەیە کە دەکەویتە نێوچاڵی ناومێدێکی وەها کە دەربازبوونی نییە. ژیانم بەم شێوەیە بوو، یان ڕوونتر بڵێم ئاوا بوو. ساڵانێکی درێژ تێپەڕی ئیدی لەسەر ئەو شێوازەی ژیانی خۆم ڕاهاتم. بەڕاستی نازانم من ڕاهاتم یان ئەو لەگەڵ من ڕاهات. من کەسێک بووم هەموو تایبەتمەندیەکانی خۆم خۆش دەویست، تەنانەت کەم و کوڕیەکانیشم، چونکە بە تێپەڕبوونی کات کەم و کوڕیەکانم لە دیدگای خۆمدا ببوونە تایبەتمەندی خۆم. گۆڕانکاریەکانی ژیانم پێ باش نەبوو یان نەمدەویست. دروست نازانم ئایا هیچ جوداوازیەک لە نێوان ئەم دوانەدا هەیە؟ هەندێک کات زەنجی ئاگادارکردنەوە بۆ گۆڕانکاری لێی دەدا، بەڵام گوێم لێی نەبوو، یان وا خۆم نیشان دەدا کە گوێم لێی نەبووە. حەزم لە بەریەککەوتن و ڕوبەڕووبوونەوە نەبوو. تەنانەت گەر لەگەڵ خۆشم بوایە، هەمیشە پاشەکشەم پێ باشتر بوو.
تەنانەت گەر ئەنجامی ڕوبەڕووبوونەوەکەش لە بەرژەوەندی من بوایە. هەمیشە پێم وابوو باشترین چارەسەری گونجاو بۆ من بریتیە لە هەڵاتن. لە سەرەتا نەمدەویست لەوە بە ئاگا بێمەوە کە تێیدا بووم، بەڵام کاتێکی ژویستم نەمتوانی وا بکەم. پێویستم بە هەژانێکی تون بوو تا لەو حاڵەتەی تێیدام دەرم بهێنێت. حەیفێ ئەو هەژاندنەم نەدیتەوە یاخود ئەو منی نەدۆزیەوە. بە درێژایی ساڵانێک وام دەزانی هەروە خۆم دەمێنمەوە تا چرکە ساتەکانی ژیانم بەم دۆخە بەرەو کۆتاییان بچن. بەڵام قەدەر لەگەڵمدا میهرەبان بوو. هەژانێکی وای پێبەخشیم ڕێڕەوی ژیانی گۆڕیم بە جۆرێک کە بوومە خاوەنی خۆ و جڵەوی خودی خۆم گرتە دەست. ئەمەش چیرۆکێکی لە پشت بوو کە ئەمەیە. جوداوەز لە عادەتی هەمیشەیی خۆم زوو لە خەو هەڵسام، چونکە تەنیا لە ڕۆژی هەینی پێچەوانەی ئەو عادەتە هەمیشەییم دەکەم. ئەوەش هیچ هۆکارێک نەبوو هێ لە هاتنی فەراحەت نەبێت. فەراحەت بازرگانی کتێبە کۆنەکان بوو. هەموو هەفتەیەک لەم ڕۆژەدا دەهاتە لامان. پێش چەند ساڵێک فەراحەتم ناسی. پەیوەندیەکی هاوڕێیانەی زۆر دڵسۆز لە نێوانماندا پەیدا بوو، چونکە لەم جیهانەدا تەنیا کتێبەکان تاقانە دەربازگەی من بوون. من وام هەر شتێکم خۆشویست بێت لێ بێزار بوومە، تاق و تەرا کتێبۆچکە نەبێت. کتێبەکان ئەو بەدیهێنراوە سحرێویانن دەتبەنە جیهان گەلێکی سەیر و سەمەرەی وەهاوە کە ئومێدەواری ئەوە دەبی تا هەتا لەوێدا بمێنیتەوە. بەڵام لەگەڵ کۆتایی هاتنی کۆتا لاپەڕی پەرتووکەکەدا ئیدی دەتگەڕێنێتەوە گۆڕەپانی ڕاستی ژیاندا، بۆ ئەوەی خۆت بەو جیهانە دڕندێدا بکێشیت و بکەویە زۆرانێ لەگەڵیدا. ناوازەیی و سەحری کتێبەکانیش لەو جیهانە ئەنتیکەیەدا شاردراوەتەوە. هەر کتێب عادەتی خۆی وایە هەندێک لەو شتانەی پێویستت پێیەتی پێتی دەدات، تا کاتێک هەز دەکەی دوا دەستی بەسەردا دەگری و زاڵ دەبیت بەسەریدا. بەرانەچینی ئەو خێرا دەتگەڕێنێتەوە ژیانی ڕاستەقینە بۆ ئەوەی دووبارە بە خێرایی بگەڕێیتەوە سەر کتێبێکی دیکە و داوای زیاتری لێ بکەیت. کتێبەکانی فەراحەت هەموو کات ئاوایان پێدەکردم. عادەتەن فەراحەت کتێبی دەگمەنی بۆ دەهێنم، ئەو کتێبانەی کە چاپکردنی پێش دەیەها ساڵ وەستا بوو، یان کتێبی وهای بۆ دەهێنم دەسەڵات قەدەغەی کردبوو. لە هەمان کات پیاوانی پۆلیس بۆ دەست بەسەرداگرتنی بە دوای کەوتبوون. معنای کورتیەکەی قاچاغ بوون. بازرگانیەکەی فەراحەت پشتی بە کتێبی کۆن بەستە بوو کە خاوەنی کتێبەکان لە کتێبەکان بێزار ببوون و وازیان لێهێنا بوو. منیش حەز و ئارەزوم لە خوێندنەوەی کتێبی بابلی کۆن بوو. هۆکارەکەشم نەدەزانی، ئەگەرچی زەردبوونی پەڕەکانی و ئەو بۆن خۆڵی کە بووە بەشێک لە کتێبە ساردیان نەدەکردمەوە، بەڵکو زیاتر کەمەند کێشیان دەکردم بۆ لای کتێبێکی نوێتردا. زۆربەی جار لەسەر کتێبەکاندا جێپەنجەی کەسانی پێشخۆمم تیادا دەدیتن و هەستم بە ڕۆحیان دەکرد کە لە دەوروبەری کتێبەکەدا دەخولێنەوە. لەمانەش زیاتر ئەوەی کەمەند کێشی دەکردم ڕوونکردنەوەی ئەو پەراوێزانە بوو کە لەلایەن خاوەنەکەی بەجێ هێڵدرا بوو. بیرم دێت کتێبی یەکێک لە نووسەرە بەناوبانگەکانم خوێندەوە، بەڵام ئەوەندەی سوودم لە ڕوونکردنەوەکانی خوێنەرەکە بینی ئەوەندە سوودم لە خودی کتێبەکە نەبینی، کە پێش نزیکەی 70 ساڵ بەجێی هێشت بوو. بە جۆرێک وەها ناوازە و جوان نووسرا بوو هەروام زانی نووسینی نووسەرەکەیە. کتێبەکان بەم شێوەیەن، هەرگیز بە یەکەمین جار نهێنیەکانیان ئاشکرا ناکەن. ئەو ڕۆژە فەراحەت زۆر ئاسوودە بوو، بە پێی قسەی خۆی گرێبەستی کۆمەڵە کتێبی گیرانبەهای کردبوو، بەڵام نەیتوانی بوو بیفرۆشێتەوە. بۆیە کارەکەی لەسەر من وەستا بوو کە من بیکڕم. بۆیە منیش ناومێدم نەکرد. کتێبەکانم لێوەرگرت و بردمە ژوورەکەم. دەستم کرد بە ئامادەکاری بۆ خوێندنەوە. نەریتم وا بوو
لە کاتی کڕینی کتێبێکی نوێدا هەمویان لە بەردەم خۆمدا بنێم و تێچاوێکی خێرایان بەبەردا بخشێنم. میسالەن زانینی ناوی نووسەر و کتێبەکە و ئەو شتۆکانە. لەسەر زەوی ڕاکشام کتێبێکم خستە بنی سەرم وەک سەرینێکم لێ کرد. اینجا کتێبێکم گرتە دەست و دەستم کرد بە هەڵدانەوەی لاپەڕەکانی نێوی. لە کتێبەکەوە دەڕۆیشتمە سەر کتێبێکی تر تا نزیک بوومەوە لە تەواوکردنی لاپەڕەکان. زۆربەیان کتێبی ئاینی چاپی کۆن بوون، بەڵام کتێبێکیان کە بە پارچە قوماشێکی ڕزی و پێچرا بوو سەرنجی ڕاکێشام. هەڵم گرت و بە وریاییەوە هەڵمدایەوە. بیرم نایەت کە پێشتر کتێبێکی بەم شێوەیەم بینی بێت، وەک ئەوە وابوو کە لە سەرەتای مێژووەوە هاتبێت. پارچە قوماشەکەم بە هێواشی کردەوە، لەگەڵ ئەوەشدا وا هەستم کرد کە پەڕەکانی کتێبەکە لە نێوان دەستەکانم وەچی گوری بەهارێ دەوەرین. تاوەکو تەواو بووم لە کردنەوەی قوماشەکە بە جۆرێک زۆر بە توندی بەسترا بوو. بەرگی کتێبەکە خۆڵ بە تەواوی دایپۆشی بوو، بۆیە هەوڵمدا بە وریاییەوە لای بەرم تا بتوانم دیقەتی ئەو شتانە بدەم و بخوێنمەوە کە لەسەر بەرگەکەی نووسرا بوو. هەکە تەواو بووم خەریک بوو هۆشم لە دەست بدەم. حەقی خۆتانە بپرسن لۆ. بەڵێ واقم ڕما بوو لە کتێبەکە، چونکە ئەوەی ئێستا دەیبینم نیمچە مەحاڵە. هەر لە شوێنی خۆم دانیشتم و لەو ساتەدا هەوڵم دەدا لە کارەکە تێبگەم. بیکردنەوە پەرش و بڵاوەکانم کۆبکەمەوە تا هەستم کرد لەبەر زۆری واقوڕمان خەریکە لە هۆش خۆم دەچووم. پەڕەکان بە زمانی خمیادۆ نووسرا بوو کە زمانی مۆریسکیە ئەندەلوسیەکان بوو. مۆریسکیەکان ئەوان بوون کە پاش ڕووخانی غەرناتە ساڵی 1492 میلادی لە ئەندەلوس لە ژێر دەسەڵاتی ئیسپانیا کریستیانەکان مانەوە. سەرسوڕمانەکەم لە چۆنیەتی گەیشتنی ئەم دەستنووسە بوو بۆ ئێرە، چونکە دەستنووسی مۆریسکیەکانی جیهان بە پەنجەکانی دەست دەژمێردرێن. بەڵام ئەم دەستنووسە قەبارەکەی زۆر گەورە بوو، بۆیە ئەمەم لەلا گەنجی نەبوو. دڵنیاش بووم لەوەی پێش ئێستا وەرنەجێردراوە. مۆبایلەکەم هەڵگرت و پەیوەندیم بە فەڕاحەت کرد تاوەکو زانیاری لێبستینم کە ئەم کتێبەی لەکوێ هێناوە. لە سەرەتادا وای زانی کە دەمەوێت لە گرێبەستەکە پاشەکشە بکەم و پەرتووکەکانی بۆ بژێڕمەوە، بەڵام هەرزوو تێمگەیان کە لەبەر ئیشێکی تایبەتی خۆم دەمەوێت سەرچاوەکەیان بزانم. بەسەر سوڕمانەوە وەرامی داوە. ئەم کتێبانە لە دۆڵابی مزگەوتێکی کۆنی گەڕەکی دیڕاسەی قاهیرە بوون، چونکە مزگەوتەکەیان نۆژەن دەکردەوە ئیدی پێویستیان بەو کتێبە کۆنانە نەبوو، بۆیە ئەم پەرتووکانیان پێفرۆشتم. کارەکەم هەندێک بۆ ڕوون بیەوە، چونکە ئەوەی ئێستا بە دەستەکانم هەڵی دەگرم کەسێکی مۆریسکی نووسیویەتی کە لە ئەندەلوس هاتۆتە میسر و ئەم دەستنووسەی لێرە بەجێهێشتووە. سرم لەوە سوڕما بوو کە دۆزی بوومەوە. هەستم دەکرد کە لە خەوێکم و هاکە بە خێرایی هەڵدەستمەوە. زمانی کتێبەکەم لا نامۆ نەبوو، چونکە لە کاتی خوێندنی زمانی ئیسپانی دەبوایە وانەی ئەدەبی مۆریسکیمان خوێندبا. بۆیە لەو ڕێگایەوە توانیم ئەو زمانە فێر بم کە بە پیتی عەرەبی دەنووسرا و بە ئیسپانی دەخوێنرایەوە. سەیری ناونیشانەکەم کرد کە لەسەرەوە نووسرا بوو بە خێرایی توانیم بیخوێنمەوە. نووسرا بوو گەشتی عەلی بەدیا لە وڵاتی ئەندەلوس خوا بە ئیسلامی ببەخشێتەوە بۆ میسر و وڵاتی حیجاز. لەو ساتەدا هەموو شتێکم سەبارەت بە مۆریسکیەکان دەهاتەوە یاد. دوای ڕووخانی ئەندەلوس لە ساڵی 1492 میلادی لەسەر دەستی کریستیانە ئیسپانیەکان یاخود ئەوانی پێیان دەگوترێت قیشتالیەکان، هەرێک لە فێرناندۆ و ئیسابیل دوو پادشا کاسۆلیکەکان بە داگیرکردنی غەرناتە کۆتاییان بە فەرمان ڕەوایی موسڵمانان هێنا. سەرەتا پەیماننامەیەکی پاراستنی موسڵمانیان دەرکرد، بەڵام هەرزوو ستەمیان لە موسڵمانان کرد. اینجا
دەسەڵاتی ڕەهایاندا دادگاکانی پشکنینی ئیسپانیا کە ئەمانە بە جەلادەکان ناسرابوون. مێژویان لە ئیسپانیا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1478 میلادی کاتێک پاپا سیکتۆسی چوارەم نووسراوێکی دەرکرد بۆ بنیاتنانی دادگاکانی پشکنینی ئیسپانی. ئەمانیش نووسراوێکیان دەرکرد بۆ کریستیانکردنی زۆرە ملەیی هەموو مسلمانانی ئەندەلوس. لە پێناو ئەوەدا دادگا یاسایەکی دانا بۆ لە پێناو جێبەجێکردنی ئامانجەکانیدا. سەرەتا هەڵسان بە گۆڕینی مزگەوتەکان بۆ کڵێسا و سڕینەوەی هەموو شتێکی عەرەبی و ئیسلامی، تەنانەت بڕیاری قەدەغەکردنی قسەکردن بە زمانی عەرەبی دەرچوو. هەروەها دادگا هەموو پەرتووکە عەرەبی و ئیسلامیەکانی سووتان، جگە لەمانە لەبەرکردنی جلی عەرەبی و بەکارهێنانی گەرماوی عەرەبی و وەستان بەرامبەر قیبلە و ناونانی عەرەبی قەدەغە کرد. هێ لەمانە بە زۆرە ملەی ناونانی کریستیانی پەسند کرد و دەستی کرد بە ناچارکردنی خواردنی گۆشتی مردارەوە بوو بەراز. زۆرێک لە قەدەغەکراوەکانی دیکەش کە دادگای پشکنین داینابوون. سزای ئەو کەسەش کە سەرپێچی دەکرد یان ئەگەر کتێبێکی عەرەبی لە دەستگیرا بوایە زەوتکردنی هەموو مڵک و سامانی بوو. اینجا سوتاندنیان لەو ئاهەنگانەی کە کریستیانەکان دەیانجێڕا. لە سەرەتادا ئەندەلوسیەکان وایان زانی کە ئەمانە تەنیا هەڕەشەکردنێکە لەلایەن کریستیانەکان، بەڵام دادگای پشکنین ویستی هەڕەشەکردنەکەی بکاتە ئەرزی واقع و بۆ خەڵکی بسەلمێنێت. بۆیە هەر بە خێرایی بای شەماڵی پڕاوپڕ لە خۆڵەمێشی جەستەی سوتاوی مسلمانانی گواستەوە بۆ لوتەکانیان. بەڵێ لە ڕۆژێکی مانگی ئایاری ساڵی 1529 میلادی لە یەکەمین ئاهەنگی ئاینی کریستیانەکانی غەرناتادا 2 مسلمان بە زیندووی سوتێنران. دوای ئەمانە هەزاران مۆرسکی لەسەر دەستی دادگاکانی پشکنین گیانیان سپارد و سوتێنران. هەروەها بۆ ئەوەی ئەندەلوسیەکان کە پاشان نازناوی مۆریسکیان لێنرا خۆیان لەم کارە دەرباز بکەن، هەستان بە نووسینی ئەو بیر و باوەڕە ئیسلامیانە و ئەو ئاەتانی قورئانی پیرۆز کە لەلایەن مابیەوە بۆ زمانی ئەلخمیادۆ. ئەلیخمیادۆ جۆرێکی نووسینی ئیسپانیە کە شێوێنراوە بۆ وشەی ئەعجەمی، شێوازی پیتی عەرەبی دەنووسرایەوە بەڵام بە ئیسپانی دەردەبردرا. بۆ نمونە وشەی ئەڵڵا بە زمانی ئیسپانی بەم شێوێ دەنووسرێت DIOS و لە کاتی گۆڕینی بۆ ئەلیخمیادۆ بەم شێوەی لێدێت دیوس. بۆیە گەر ئەم پەڕانە بکەوتنایە دەست دادگاکانی پشکنین نیان دەتوانی ناوەڕۆکەکەی بزانن. بەم شێوەیەش مۆریسکیەکان خۆیان لە دڕندەی دادگا دەرباز دەکرد. لە کاتێکدا هەزارانیان لەوان سوتاند و بە قێزەونترین شێواز کوشتنیانن. هەموو ئەمانش دوای ئەشکەنجەدانێک کە هیچ مرۆڤێک بەرگەی نەدەگرت. لە بیرەوەریەکانم بە ئاگا هاتمەوە، هێشتا دەستنووسەکانم بەدەستەوە گرتبوو و هەستم دەکرد کە هێشتا لە خەونێکم و هەوکە بە ئاگا دێمەوە. ڕاز و بیرۆکەکان منیان لەو سەری دەربردە ئەو سەری و شەنەبایان پێدەکردم تا بیرۆکەیەکی عانتیکە لەسرم قود ڕاوەستا. مادەم ئەم پەڕانە گەیشتوونەتە دەستم ئەوا دەبێت هۆکارێکە بێت. بۆیە زانیم دەبێت بە خێرایی ئەم دەستنووسانە وەربجێڕم. کارەکە لەلام ئاسان نەبوو، چونکە گۆڕینی نووسینی مۆریسکی بۆ ئیسپانی نوێ و پاشان گۆڕینیان بۆ زمانی عەرەبی کارێکی ئاسان نییە. ئاخر ئەستەنگەکانی گەلێ زۆرن. بۆ نمونە زانینی ئەو وشە کۆنانەی کە ئێستا بەکار نایەن و هەم زانینی جێگرەوەی ئەو وشە نوێیانە، تاوەکو بگەم بە مەبەستی ڕاستەقینەی وشەکان. کارەکە 3 مانگی تەواوی ویست. لە کاتی وەرجێڕانی ئەو دەستنووسانە زۆر چێژم بینی. هەستم دەکرد کە لە ناو ئەو ڕووداوانەدا دەژیم و لەسەر دەمی مۆریسکیەکانم. هەرکە بەسەر ئەو ڕووداوە بە سۆ و پڕ ئازارانە تێپەڕیم کە ئەندەلوسیەکان چەشتویانە، فرمێسکەکانم نیان دەتوانی بوەستن و لەسەر ڕوومەتەکانم ڕێژنیان دەبەست. لە نێو کتێبەکانی دیکەدا
هەندێک نەخشەم دۆزیەوە کە چەند هێمایەکی تێدا بوو تیان دەگەیشتم بۆی لەلایەکم دانا و نووسینەکەی عەلی بەدیەم وەرجێڕا. دوای تەواوبوونم بە شانازیەوە لە پێش خۆم دانا و لێم دەڕوانین. لە هەمان کات بیرم لێیان دەکردەوە ئەو پەڕانەی ڕوودا و گەلێکی مێژویان لە خۆ گرتبوو کە ئەگەر بۆ منداڵێک باسکرایە ئەوە دەیکردە پیرە پیاوێکی یەختیار. هەستم دەکرد کە ڕۆحی مۆریسکیەکان لە دەوری پەڕەکانی پەرتووکەکە دەخولانەوە، ئەو پەرتووکانەی کە دێڕەکانی بەخوێن و فرمێسکە بە خوڕەکانیان نووسراون کە لە پێناو ئاینی ئیسلامدا لە وڵاتی ئەندەلوس ڕشتیانە. پەڕەکان دابەش کرابوون بۆ دوو بەش، یەکێکیان عەلی بەدیە خاوەنی دەستنووسەکە نووسی بووی، ئەوی تریش پیاوێکی ئەندەلوسی خەڵکی غەرناتە بە ناوی ئەبوو حەسەنی غەرناتی نووسی بووی کە باسی کۆتا 5 ڕۆژی پێشڕووخانی غەرناتای دەکرد و پەڕەکانی گەیشتبوونە دەستی عەلی بەدیەوە. ئەویش لە عەرەبیەوە وەری جێڕابوویە سەر زمانی ئەلخمیادۆ. ئەمە ناوەڕۆشی دەستنووسەکانی عەلی بەدی بوو کە نووسی بووی بێ ڕاستکردنەوە یان دەستێوەردانێک لە لای منەوە نووسیمەوە. هێ لە هەندێک حاڵەتی پێویست نەبێ، چونکە هەندێک وشە و دەستەواژە ڕەش کرابوونەوە نەمتوانین بیان خوێنمەوە، بۆیە دەستەواژەی ترم بەکارهێنا بۆ تەواوکردنی ماناکەی بێ ئەوەی کاریگەری لەسەر نووسینەکانی بەدیە هەبێت. تەنانەت چاوپۆشیم لە هەڵە زمانەوانیە سادەکانیش کرد بۆ ئەوەی ئەو نووسینەی کە بەدیە نووسیویەتی و ویستویەتی وەک خۆی بیخەمە بەردەم خەڵکی و لە بەردەستان بێت تاوەکو هەموو جیهان بە تێکڕایی بیخوێنێتەوە و ئەو مێژوە پڕ لە ناسۆرە بزانن کە ئەو مسلمانانە لە پێناو ئاین و بیر و باوەڕیان چەشتویانە. دەقی دەستنووسەکە لاپەڕا 29. ئێمە ئێستا لە ساڵی 1805 لەدایکبوونی مەسیحین، سەلامی خودای لەسەر بێت. ئێستا کارەکان لە غەرناتە ناهەموارن و تووڕەیی باڵی بەسەر ئەم ناوەدا کێشاوە. هێزەکانی دادگای پشکنین وەک گورجی چڵێس بستێکیان لە غەرناتە نەهێشتوێتەوە کە نیان پشکنی بێت، چونکەوەی لە کۆتا مانگدا ڕوویدا وای کرد شێت ببن و هۆشیان لەدەست بدەن. پێشمانگێک دادگای پشکنین خۆی گەیاندە شوێنی کۆتا مزگەوتی مۆریسکیەکان لە غەرناتادا. کارەکە لای دادگا وەک لێدانی تۆقێنەر و شکستێکی دەنگ دەرەوە بوو، چونکە بە درێژایی ساڵانێکی درێژ ویان زانی بوو کە موسڵمانان لە ئیسپانیا بە تەواوەتی کۆتاییان پێهاتووە، جا چ بە کوشتن و چ بە کریستیانکردن بێت. بەڵام دۆزینەوەی ئەو مزگەوتە بۆی سەلماندن کە سەرباری هەموو ئەو خوێنانە کە ڕشتیانە و ئەو سەرانەی کە پەڕاندویانە ئاینی ئیسلام هێشتا لە ئەندەلوس زیندووە. تووڕەیی پیاوانی دادگا گەلێ زۆر بوو، بۆیە ئەم جارە چاوەنواری لێپێچینەوەیان لەگەڵ مۆریسکیەکان نەکرد، بەڵکو ڕاستەوخۆ کوشتینیانن. اینجا هەموو کەسانی لە سوژدە بوون لە نێو مزگەوتدا بە زیندویی سوتاندیانن. ئێستا نازانم کە ئایا هیچ مۆریسکێکی جگە لە من ماوەیان نا، من کۆتا کەسیانم، چونکە تەواوی خانەوادەی مۆرسۆ پێش 3 مانگ کوژران. هەرچی خانەوادەی مەندەخارە پاش مردنی سەرۆکی خانەوادەیان دۆن مەندغدار لە ترسی دادگاکانی پشکنین هەمیان بە تەواوی بوون بە کریستیان، بەداخەوە نەیانتوانی ئیسلام بە خێزانەکەی بگێنێت. خانەوادەی منیش لە مێژە ڕۆیشتوونە، من کۆتا کەسی خانەوادەی بەدیەم. ئێستا ئەرکێکی مەترسیدار دەکەوێتە سەرشانم، چونکە هەموو بەڵگەنامە و کتێبەکانی مۆریسکیەکان لە ماڵی شێخ عومەردایە کە کۆتا شێخی مۆریسکیەکانە لە غەرناتە، ئەویش لەو مزگەوتەی کە سووتێنرا لەگەڵ مۆریسکیەکانی دیکەدا کوژرا. زەحمەتی هێنانی ئەو پەڕاوانە دەکەوتە ئەستۆی من، چونکە کۆتا کە لە پووری ئێمە لە ئەندەلوسدا ئەو کتێب و بەڵگەنامانەن. لە درەنگانی شەو بە وریایەشی زۆرەوە خۆم خزاندە ماڵی شێخ عومەر یان دۆن دیۆگۆ، هەروە کریستانەکان بەو ناوە دەیان ناسی. خانوەکە تاڵان کرابوو کە لوپەلەکانی نێوی لەلایەن دادگای پشکنین دزرا بوون، بەڵام بەویستی خوددا نەگەیشتبوونە ئەو کەلێنانەی لە بن میچی ماڵەکەدا بوون
کە شێخ عومەر هەر دەم دەستنووسەکانی لەوێدا دەنا. هەڵم گرتن و بە خێرایی گەڕاومەوە تاوەکو کەس سەرنجی لەسرم نەبێت. گەڕامەوە ژوورەکەی خۆم و پەڕەکانم لە بەردەمی خۆم دانا و بە وریاییەشی زۆرەوە هەڵم دەدایەوە، چونکە لەگەڵەوەی من 12 ساڵە لەم کڵێسایەدا خۆم کردووە بە قەشا، بەڵام هێشتا گومانیان لە تەواوبوونی مۆریسکایەتەکەم هەیە. قەشایەتی تاکە ڕێگە بوو بۆ هەڵاتن لە چاوی دادگاکانی پشکنین، هەروەها هۆکار بوو بۆ پەیوەندیکردن بەو مۆریسکیانەی لە ئەندەلوس ماون. من خاڵی بێگەیشتنی نێوان ئەوان و شێخ عومەر بووم کە کۆتا کەس بوو هەندێک بیر و باوەڕی ئیسلامی و ئاەتی قورئانی لاما بوو. لای ئێمە وەک مامۆستا و پێشەوای مۆریسکیەکان هەژمار دەکرا. هەر کە دەمانبینی وەک ئەو ئومێدەوا بوو کە لە ناو دەروونمان نوێ دەبوویەوە، بەڵام لە دوای ئەمڕۆ هیچ شێخێک بۆ مۆریسکیەکان نەماوە، بەڵکو هیچ کەسێکی مۆریسکیەکان لە ئەندەلوس نەما و کۆتاییان پێهات. ئێستا جگە لە من هیچ کەسی تر نەماوە. ئێستاش ئەو پەڕاوانەی بەدەستم هێناون مەترسی دارن، بۆیە دەبێت ئەوەی نێوی بپارێزم و پاشان بیسووتێنم. لەناو پەڕەکاندا کتێبێکی بچووک سەرنجی ڕاکێشام کە ئاسەواری کۆنی پێوە دیار بوو. کتێبەکەم لە سەرخۆ هەڵگرت کە لە دەرەوەی بە بەنێک بەسترا بوو. هێواش بەنەکەم کردەوە کە کردمەوە تووشی وا قورمان بووم. کتێبەکە بە زمانی عەرەبی نووسرا بوو. ئاخر لەوەتەی بیرم دێت تەنیا چەند نووسینێکی سادە و چەند لاپەڕەیەکی کەمم بینیوە، بەڵام کە کتێبێکی وا گەورە دەبینم بۆ من شتێکی زۆر ئەستەم بوو. لە خۆم دەپرسی شێخ عومەر چۆن توانیوێتی هەموو ئەمانە بە عەرەبی بنووسێت؟ هەرچەندە لە هەمومان زاناتر بوو، بەڵام نەیدەتوانی چەند لاپەڕەیەک لەم کتێبە بنووسێتەوە، چونکە لای کریسیانەکان نووسینەوەی زمانی عەرەبی سزاکەی سووتاندن و سەربڕین بوو. تەنانەت دوای ڕوخانی غەرناتە کاتێک دەستیان بە کریسیانکردن کرد، هەندێک قەشە پێشنیاری ئەویان کرد کە ئینجیل وەربژێردرێتە سەر زمانی عەرەبی بۆ ئەوەی کریسیانکردن ئاسان بێت، بەڵام دادگای پشکنین ڕەتی کردەوە و وتی عەرەبی زمانێکی پیسە، بۆیە نابێت ئینجیل وەربژێردرێتە سەر ئەو زمانە. هەروەها گوتیان گەر ئینجیل وەربژێردرێتە سەر زمانی عەرەبی، ئەوە مۆریسکیەکان پەروەندەیەکی زیاتریان لەگەڵ زمانەکەیان دەبێت. ئەماش کارێکە لەلایەن دادگا ڕەت دەکرێتەوە. دادگا دەیویست هەموو شتێکی ئیسلامی و عەرەبی لە ئەندەلوس بسڕێتەوە. هەموو پرسیارەکانم نەما کاتێک یەکەم لاپەڕم لەم پەرتووکە خوێندەوە بە ناونیشانی دوایین پیاوی ئەندەلوس. لە ژێریشی بە خەتێکی بسووک نووسرا بوو لەم کتێبە تەواو بووم پاش ڕادەستکردنی غەرناتە لەلایەن ئەبوو عەبدوڵڵای کوڕی ئەحمەر بۆ کریسیانەکان. تۆزێکیش لە ژێری ناوی نووسرا بوو ئەبوولحەسەنی غەرناتی، کەواتە ئەم پەرتووکە هی سەردەمی ڕوخانی غەرناتایە. وا دیارە کە شێخ عومەر لە باپیرانی بۆی ماوەتەوە، چونکە غەرناتە لە ساڵی 1492 میلادی ڕووخا و ئێمەش ئێستا لە ساڵی 1805 میلادین. نزیکەی 4 سەدەیە بەسەربوونی ئەم پەرتووکە ڕۆیشتووە. پەرتووکەکە وەک گەنجینەیەک بوو کە دەبوایە پارێزگاری لێ بکەم. لە هەمان کاتدا کڕۆکەکەی بزانم، بۆیە بڕیارمدا پەرتووکەکە لە زمانی عەرەبی وەربگێڕم بۆ زمانی مۆریسکی. لەوەشدا کە بوونی بە عەرەبی مەترسیەکی زۆر گەورەی لەسرم دروست کرد. دەمزانی کە کارەکە لەسرم زۆر قورسە، بەڵام هیچ کەسێک لە مۆریسکیەکان نەماوە جگە لە من، بۆیە کارەکە بۆتە ئەرکێک لەسرم هەرچەند ماندوو بوون و ئێشی زۆریشی هەبێت. دەستم بە وەرجێڕان کرد و لە خودا دەپاڕامەوە یارمەتیم بدات، چونکە بۆ من وەک گواستنەوەی شاخێکە بەرد لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. لەو ساتەدا وتەکانی باوکم بیرهاتەوە کاتێک منداڵێکی بچووک بووم و عەرەبی فێر دەکردم. لە کاتێکدا فێربوونی من لەو تەمەنەدا زۆر ئاستەم بوو. هەمیشە بە گوێیدا دەچرپاندم و دەیگوت زمان تەنیا وشە و ڕێسا نییە، بەڵکو شتێکی لەوە زیندووترە.
هەندێک ڕستەی پێدەدام کە بەی قیشتاڵی نووسرا بوو. داوای لێدەکردم بیکەمەوە عەرەبی. پێدەگوتم کاتێک وەرجێڕان دەکەیت دەبێت هەستەکان وەربجێڕیت نەک وشەکان. پەرتووچی ئەبولحەسەنی غەرناتیدا بەش دەبووە 5 بەش. باسی کۆتا 5 ڕۆژی غەرناتای دەکرد. بۆیە هەر ڕۆژێکم لە چەند پەڕێکی جوداوازدانا لە سەرەتادا ژمارەی ڕۆژەکانم نووسی. ڕۆژی یەکەم وێنەیەکی نوێی گەڕەکی بەیازین لاپەڕە 36. ماوەیەکی زۆر بوو نەهات بوومە ئێرە بۆ گەڕەکی بەیازین، ئەو جێگایی کە ئازایەتی غەرناتەی لێدەدرەوشێتەوە و سوارچاک و پاڵەوانەکانی لێدەردەچێت. گەڕەکەکە نیمچە چۆڵ بوو، چونکە زۆربیان دوێنێ ڕۆیشتنە شەڕکردن لەگەڵ موسای کوڕی ئەبوو غەسان سوارچاکی غەرناتە و دوایین ئەو کەسانەی نازناوی پیاویان لێدەندرێت. بێدەنجی و ئارامی بە تەواوی باڵیان بەسەر گەڕەکەکەدا کێشا بوو. ڕوخساری خەڵکەکەش هەستت دەکردوە خۆیان دەدزیەوە لە سەیکردنی یەکتر بۆ ئەوەی هیچ قسەیەک لەگەڵ یەکدا نەکەن. تەنانەت هەستم دەکرد ئەگەر ماڵەکانیش زمانیان هەبوایە بێدەنجیان پێ باشتر بوو. ئایا بێدەنجی بۆنی هەیە یان ئەوە بۆنی مردنەکە هێڵەکانی لەسەر ڕوخساری ئەندەلوسیەکان دەچێشێت یان ئازار و ئەشکەنجەکانی ڕۆژگار لەسەر پێشە سەریان دەنەخشێنێت. لەوەتەی لە بەیانیەوە هەواڵی کوژرانی موسامان پێگەیشتووە. خەمباری باڵی بەسەر غەرناتادا کێشاوە و چواردەوری غەرناتە شڵەژاوە. ئەو دوایین هیوامان بوو لە بەرگریکردن لە غەرناتا و ئەوەی لە ئەندەلوسمان بۆ مابوویەوە. هەروەها پارێزگاریکردن لە کۆتاقەڵای مسلمانان، چونکە لەوەتەی ئابلوقە دەستی پێکردووە موسا و سوارچاکەکانی نەوەستاون لە بەرنگار بوونەوە و وەستان لە ڕووی کریسیانەکاندا. لە هەمان کاتدا هەوڵدان بۆ لابردنی ئابلوقەکەی سەرغەرناتە کە هەموو دەنگەکانی شکست و شکانیان لە دوای خۆیان بەجێهێشتووە بەرەو جیهادی خۆیان دەچوون. لە پێناو هەڵگرتنی ئابلوقەکە و لابردنی ئەو پەژارەی لە غەرناتایە، بەڵام ئەوەی کە ڕوویدا قەدەری ئیلاهی بوو. لە دوورەوە هەندێک تەرمم بینی پیاوانێک لەسەر شانیان هەڵیان گرتبوو. خەڵکی گەڕەکی بەیازین ئەو شەهیدانیان دەناشت کە لەگەڵ موسای کوڕی ئەبوو غەسان شەهید ببوون، بەڵام هیچ ئاسەوارێکی تەرمی موسایان نەدۆزیەوە. لەوانەیە نەیویست بێت هیچ گۆڕێکی هەبێت بۆ ئەوەی هیچ یادەوەریەک لە نێو دڵەکاندا جێ نەهێڵێت. لە چەند پیاوێک نزیک بوومەوە کە لەسەر کارێک دەنجیان بەرز بوویەوە. ئەو ماوەیە هاوار لە غەرناتا زۆر بووە. گفتوگویان دەربارەی ئەو جەنگە بوو کە موسای غەسانی و سوارچاکەکانی کردیان. یەکێک لەو پیاوانە بە توندی باسی موسا و هەڵەکەی دەکرد کە چۆن خۆی و جەنگاوەرەکانی تووشی شەڕێکی ناهاوتا دەکرد و سەرنجام کۆتاییەکەی بە مەرجی خۆی بوو. پیاوێکی تر وەرامی داوە و گوتی موسا ڕەتی کردەوە کە خاک و وڵاتی خۆی ڕادەستی دوژمنان بکات. هەر لەو ڕێگەدا ژیانی خۆی فیدا کرد. موسا پێی باشتر بوو بمرێت نەک خاکەکەی ڕادەستی کریسیانەکان بکات. پیاوێکی تر ڕووی خۆی گرژ کرد و گوتی بە هەر حاڵ خۆ مرد. هێشتا و کاتم لە بیرەکە موسا خۆی بۆ دەرچوون شەڕکردن ئامادە دەکرد. لەوێ گفتوگویەکی بەچپەچپ لە نێوانماندا ڕوویدا. لە کۆتایی قسەکانماندا گوتی من نە ئاڵاکەم نە خاکەکەم ڕادەستی داگیرکەران ناکەم. لەو ڕۆژە داوای لێ نەکردم بۆ شەڕکردن دەربچم. نازانم بۆ منیش نەچووم. ترسنۆک نیم، بەڵام نەشچووم بۆ شەڕکردن. ئەوەی پێی گوتم ئەوە بوو ئەوەی ئەمڕۆ نەجەنگێت هەرگیز ناجەنگێت ئەبولحەسەن. اینجا بە ئەسپەکەی دوور ڕۆیشت. نازانم بەرەو لای هاوڕێکانی چوو یان بەرەو چارە نووسی خۆی. نازانم کامەیان نزیکتر بوو. لیان دوورکەوتمەوە و وتەکانی موسای کوڕی ئەبوو غەسانم بیردەهاتەوە کاتێک لە بەرامبەر نێردراوی پاشاکانی کریسیانەکان گوتی لەو کاتەی داوایان لە ئەبوو عەبدوڵای کوڕی ئەحمەر کرد غەرناتایان ڕادەست بکات. ئەویش بە دەنگێکی بەرز هاواری بەسەرداکردن و گوتی
با پاشای کریستیانەکان بزانێت کە تاچی عەرەبی بۆ ئەسپ و تیر لەدایک بووە. گەرویستی شمشێرەکانمانی هەبوو ئەوە بابێت و بەدەستی بێنێ، بەڵام با چاک بزانێ زۆر بە گرانی دەیباتەوە. من هەژارێکی ناو کەلاوەکانی غەرناتەم، مردنم لەو شوێنەی کە بەرگری لێ دەکەم پێ باشترە لە گران بەهاترین ئەو کۆشکانەی بەسەر شۆڕکردن بۆ دوژمنانی ئاینەکەمان بەدەستی دەهێنین. تەنانەت کاتێک وەزیرەکانی ئەبوو عەبدوڵای کوڕی ئەحمەر هەوڵیاندا بیگێڕنەوە لە هەوڵدان بۆ بەرگریکردن لە غەرناتە. بە بیانووی نەمانی ئازوقە و دەرامەت موسا هاواری بەسەرداکردن و گوتی هێشتا هەموو دەرامەتەکانمان تەواو نەبوونا، بەڵکو هێشتا دەرامەتێکی تری و زەمان ماوە کە زۆر موعجیزەی ئەنجام داوە. بە هەموو هێزەکانمان با کار لەسەر وروژاندنی گەل بکەین و چەک بخەینە دەستیان تا دوا کەسمان لە دژی دوژمن بجەنگین. بەڕاستی سەربەرزیە بۆ من لە نێوان ئەو کەسانە بژمێردرێم کە لە بەرگریکردن لە غەرناتادا شەهید دەبن، وەک ئەوەی لە نێوان ئەو کەسانە بژمێردرێم کە ئامادەی ڕادەستکردنی غەرناتا بن. ڕاستیەکەی وەزیرەکانی ئەبوو عەبدوڵای دەردی فەرمانڕەوایەتی و هۆکاری تێکچوونەکەی بوون. هەر کاتێک کێشە و گرفتێک لە غەرناتا ڕوویدەدا ئەوان تەنیا لەسەر گریان و واوەیلا ڕاهات بوون. دەیانووست ئەم گیانە کوشندێ بە ئێمەش بگێنن. لە یەکێک لە دیدارەکانیان موسا کە لە هاوار و گریانیان بێزار ببوو بە ڕووگرژیەوە پێی گوتن واوەیلا بۆ ژن و منداڵەکان لێگەڕێن. ئێمە پیاوانێکین کە دڵەکانمان بۆ باراندنی فرمێستک دروست نەکراوە، بەڵکو بۆ ئەوەی دروست کراوە خێنی لێ بچۆڕێت. دەبینم گیانی ئەم گەلە دامرکاوەتەوە، بە جۆرێک ڕزگارکردنی غەرناتە بووەتە مەحاڵ، بەڵام هێشتا جێگرەوە بۆ دەروونە ڕەسەکان هەیە. ئەمە مردنیەشیش کۆمەندانەیە، بۆیە با لە پێناو بەرگریکردن لە ئازادیمان و تۆڵەسەندنەوە بۆ کارەسەتەکانی غەرناتا شەهید بین. زەوی دایکی ئێمە و ڕۆڵەکانی لە باوەش دەگرێت کاتێ بە ئازادکراوی لە کۆت و ستەمی داگیرکرد بمان بینێت. حاشا لە ئێمە، حاشا لە ئێمە کە بگوترێت گەورە پیاوانی غەرناتە ترساون کە لە پێناو پارێزگاریکردن لە غەرناتا بمرن. کۆتا گوتارەکانی کە پێش دوایین دەرچوونی بۆ شەڕکردن ئەوە بوو: خۆتان هەڵمە خەڵەتێنن و وامەزانن کە کریستیانەکان پەیمانی خۆیان دەبەنە سەر، پەنامە بەنە بەر پیاوەتی پاشاکەیان، مردن کەمترین شتەکە لێی بترسین، تاڵانکردن و وێرانکردنی شارەکانمان و پیسکردنی مزگەوتەکانمان و تێکدانی ماڵەکانمان و هەتکردنی شەڕەفی ئافرەت و کچەکانمان لە بەردەممانە. هەروەها ستەمێکی بێڕەوشتانە و دەماگیریەکی وەحشیگەرانە و قامچی و کۆت و بەندمان لە پێشە. هەروەها زیندان و ئاورگەمان چاوەنوارە. ئەمە و کارەسات و ستەمانەیە کە تووشیان دەبین. بەلای کەمەوە ئەمە ئەوەیە کە ئەو دەروون نزمانە دەیبینین کە ئێستا لە مردنی شەڕەفمەندانە دەترسن، بەڵام سوێن بە پەروەردگار من ئەوە نابینم. بەڵێ ئەی کوڕی غەسان، لە پاش ئەمڕۆ هیچ زەلیلی و سوکاتێک نابینیتەوە، بەڵام ئێمە پێدەچێت لە دوای تۆ تەنیا زەلیلی و سوکاتی ببینین. ئەی سوار چاچی ئەندەلوس. لە دوورۆ پیرێژنێکم بینی ڕەشی پۆشی بوو، وەک بڵێ دەیویست غەرناتای ئەم چەند ڕۆژە بخەوێنێت. بە کوڵ دەگریا و بە دەنگێکی لاوازی ناسکەوە لایلایەی دەگوت. لێ نزیک بوومە و هەوڵمدا گوێم لێی بێت بزانم چی دەڵێت. گوێم لە لایلایەک بوو کە هێندە جەرێک بڕوو بە سۆز بوو، منیشی خستە گریان. ئافرەتەکە بە دەنگێکی پڕ لە خەمباری و دڵشکاوی دەیگوت: غەرناتە ئەی منزڵگای ژیانم، غەرناتە ئەی شوێنی بوشێنیم، چەند هاوارت کرد، چەند ئازارت کێشە، چەند بانگت کرد، نەتاشفین نەغافقی وەرهامیان نەدایتەوە. هەموو دڵدانەوەکەت ئەوە بوو کە غەسان لەسەر قەڵاکەت شەهید بوو. بەرگەی ئەم وتانەم نەگرت، بۆیە فرمێسکەکان لە چاوم هاتنە خوارەوە. وهستم کرد لەسەر ئەو ناڕەحەتیە و غەمگینیەی غەرناتە
دڵم خەریکە پارچە پارچە دەبێت. ئافرەتەکە لە ناکاو سەری بەرز کردە و منی بینی کە سەیری دەکەم، بۆیە لەبەر ڕاوەستان لە بەردەمیدا داوای لێبوردنم لێ کرد. ویستم بڕۆم، بەڵام ئاماژەیەکی دەستی ڕایگرتم و منیش لە شوێنی خۆم جێگیر بووم. سەیری منی دەکرد، پاشان گوتی ئایا دەگریای ڕۆڵەکەم؟ نازانم ئایا هیچ مرۆڤێکێ گوێبیستی ئەم وشانە بێت و نەگرێت؟ ئەمانە وشە گەلێکن دەتوانن فرمێسک لە بەردە زەبەلاحەکانیش دەربهێنن. بە چاوێکی پڕ لە فرمێسکۆ گوتم بەڵێ، جێم لە قسەکانت بوو بۆیە گریام. ئافرەتەکە دەستی لە سەرسەری خۆی دانا و بە دەنگێکی کزەوە گوتی ئەی قوڕمان بەسەر، گەر پیاوانی غەرناتە بگرێن ئەی دەبێ ژنان چی بکەن؟ کەمێک بێدەنگ بوو، پاشان گوتی ڕۆڵەکەم. هەر کاتێ بوشیان بۆ لای زاوا برد ئەوە دەستی بە خەنە ڕەنگ دەکەن، بەڵام کاتێک پیاوان بۆ شەهادەت دەبن دەستیان بە خوێن ڕەنگ دەکەن. لە پێناو شەڕەفی غەرناتادا بجەنگن و بەسەر بەرزی بمرن، پێشەوەی ئومێدەواری مردنێکی وەها بن، بەڵام بەدەستی نەهێنن. ئەوەی پێی گوتم، پاشان ڕوخساری لێوەرجێڕام و دوور ڕۆیشت. ڕۆژی دووەم لاپەڕە 46 ئەبوو عەبدوڵای کوڕی ئەحمەر کۆتا پاشای غەرناتە. بە درێژایی چەندین ساڵ وە ڕاهاتبووم کە هەموو ڕۆژێک بڕۆمە بازار، تەنانەت گەر هیچ پێداویستیەکیشم نەبێت. بەڵام ئەمڕۆ بازار تەواو تۆل بوو، تەنانەت ئەو بازرگانانەی کە لەبەر هاوارکردن بۆ کەلوبەلەکانیان ئەو بازاڕیان ئاوەدان کردبوویەوە، ئەمڕۆ دوکانەکانیان نەکردبوویەوە. شەقامەکان چۆڵ و غەمگین بوون، باش وژەوژی دەهات. نەمتوانی لە دۆخەکە تێبگەم، چاوم بەو شوێنەدا دەخشاند بە ئومێدی بینینی هەر شتێک بێت. لە ناکاو ئەوم لە بەردەم خۆمدا بینی. بە درێژایی 5 ساڵ ڕاهاتبووم هەموو ڕۆژێک لەو شوێنەدا تروپی معشوقم ببینم. وازم نەهێنا لە ناردنی شەعر و غەزەلی خۆشەویستی بۆی، ئەویش وازی لە گاڵتەکردن و پێکەنین نەدەهێنا. تەنیا بینینی ئەو بەس بوو بۆ ئەوەی دڵخۆشی و کامەرامی سەراپای دڵم داگیر بکە. ئەو زۆر جوان، دڵگیر و ئەندەلوسی بوو. ئایا لەم جیهانەدا کەسی وەک تروپ هەبوو؟ کەچی ئەمڕۆ حەزم لە قسەکردن نەبوو لەگەڵیدا. پێدەچوو ئەویش نەیەوێ تەنیا لە یەکترمان ڕوانی و هەر یەکەمان بۆ کاری خۆمان چوین. ڕوانینەکانمان غەمگین و دڵشکاو بوون. هەستمان بەونبوونی خۆمان دەکرد، هەستمان بەونبوونی غەرناتا دەکرد. باوەڕم بە خۆم نەدەکرد کە ڕۆیشتم و تروپم بەجێهێشت، تەنانەت بێ ئەوەی سڵاویشی لێ بکەم. ڕۆیشتم و برینەکانی غەرناتاش هێدی هێدی لە دڵمدا فراوان دەبوون. برینێک کە پێدەچێت هەرگیز ساڕێژ نەبێت. ڕێگایەکەم تەواو کرد تا مزگەوتی گەورەی غەرناتە. لەو نزیکانەش منداڵێکم بینی کە لەسەر باهۆی دەرگاکە دانیشت بوو دەگریا. لێ نزیک بوومەوە دەستم لەسەر شانی دانا. منداڵەکە زۆر بەکوڵ دەگریا. هەرگیز گریانێکی بەم شێوەیەم نەبینی بوو. ناوی خۆی و باوکیم لێپرسی بۆ ئەوەی بیگەڕێنمەوە بۆ لایەن. ئەویش پێی گوتم باوکی دوێنێ لەگەڵ موسای کوڕی ئەبوو غەسان شەهید کراوە. بۆ هەتیوان لە دوای غەرناتە چێیان هەیە سەرپەرشتیان بکە؟ سەیری کردم و درێژەی بەخسەکانیدا فرمێسکەکانی چاویان پڕ کردبوو. بە دەنگێکی نووسا و قوڕگێکی پڕ لە گریان گوتی من لەبەر باوکم ناگریم، بەڵکو لەبەر ئەوە دەگریم پێش ئەوەی بڕوات. پێی گوتم ڕۆڵەکەم، گەر ئێمە شکستمان هێنا ئەوە هیچی تر لە غەرناتە گوێت لە دەنجی بانگ نابێت. هەروەها خاچەکان لەسەر بڵندگۆیەکان دادەندرێنەوە. خدا پیر و منداڵەکان لەناو ببات، قسەی وا دەکەن کە بیرمەندەکانیش نەیان توانیوە بیکەن.
کوڕەکە درێژەی بەخسەکانی دا و پرسیارێکی ئاراستە کردم: ئەرێ مامە، بەڕاستی ئەمە ڕوودەدات؟ قسەکانی ئەو منداڵە زمانی بەستم و بیرکردنەوەکانی شپڕزە کردم. سرم بەرەو بڵند گوێیەکە بەرز کردەوە و پاشان سەیری کوڕەکەم کرد و جگە لە گریان هیچ وەرامێکی ترم دەست نەکەوت. لەوانەیە لەم ڕۆژانەدا گریان باوترین وەرام بێت لە غەرناتادا. بوو بە نیوەڕۆ و لێچێک لە کۆڵانەکانی غەرناتادا کە پڕ بوو لە کەسانی هەژار، خەمباری زیاتر لە هەموو خەڵکی غەرناتا ڕوخساری ئەو هەژارانەی داگرت بوو. لە دوورەوە شەڕێک دیار بوو. منیش بە خێرایی بەو لایەدا ڕۆیشتم بۆ ئەوەی بزانم لەسەر چییە. یەکێک لە خاوەندوکانەکان شەڕی لەگەڵ سوالکەرێک دەکرد. هۆکاری شەڕەکەم نەدەزانی، بەڵام جێم لە بازرگانەکە بوو پێی دەگوت: ژیان لای ئێوە گرنگ نییە، تەنیا خەمی پڕکردنی سکی خۆتانن، بێکارکردن و ماندووبوون. بەڵام ئێمە نرخی جەنگ و ئابلوقە دەدەین. چیتان لە غەرناتە هەیە تاوەکو لێی بترسن؟ ئێوە حەزتان لێ بڕوخێت، بەڵکو لەگەڵ سەرکردنوێکانتان دەوڵەمەند ببن. سوالکارەکە هەڵچوو بە قسەکردنێکی دڵتەنگ و زبر و بە دەنگێکی تێکەڵ لەگەڵ فرمێسکدا گوتی: غەرناتە هیچ ناگێنێت بۆ هاوشێوەکانی تۆ. لای تۆ هیچ جوداوازیەکی نییە فەرمانڕەواکە کوڕی ئەحمەر بێ یان کریستیان. شەوان تۆ دەڕۆیتەوە ماڵەکەت و ئێمەش پەنا دەبەینە بەر شەقام و کێڵگەکانی غەرناتە. غەرناتە و گیانەیە کە لە جەستەکانماندایە، وا دەکات ژیان بەناو دەمارەکانماندا بڕوات. بەڵام تۆ و هاوشێوەی تۆ هەموو ئەوەی خەمی لێ دەخۆن زەرەرکردنی بازرگانیەکانتانە. بازرگانەکە بێدەنگ بوو بەسەر سوڕمانەوە لە سوالکەرەکەی دەڕوانی. سوالکەرەکە قسەکانی تەواو کرد و گوتی: ئێوەی دەوڵەمەندان نەگەرما نەسەرما نەنەرمونیانی غەرناتە نازانن. ڕاستە ئێمە لێرەدا هیچمان نییە، بەڵام ئێمە ڕەگ و خوێنمان پێشکەش کردووە و لەگەڵ خاکەکەی تێکەڵ بووین. ئێمە گیانی خۆمان لە پێناویدا بەخت کرد بێ ئەوەی چاوە نواری هیچی لێ بکەین. بەڵام ئێوە چیتان پێشکەش کردووە؟ ئایا هەمومان بووینە دانایانی ئەم سەردەما؟ خۆزگە هەر پێشتر ئەو داناییەمان لەسەردا بەزیبایە. ئەو کاتە دۆخەکەمان جوداواز دەبوو، هەرگیزا و هەرگیز نەدەگەیشتن ئەم ساتەی ئێستامان. ڕۆژی سێیەم، لاپەڕە 52، یەکێک لە دەرگا کۆنەکانی غەرناتە. دەمێک بوو خالیدی کوڕی زەیدونی هاوڕێم نەبینی بوو، بۆیە بەرەو ماڵی ڕۆیشتم. دیدارەکەمان سست و لاواز بوو، چونکە ڕۆژانی ڕابردوو ناگەڕێنەوە و توێژەکەمان هەمووی بێدەنجی بوو. جگە لە چەند وشێکی کەم نەبێت کە ماوە دەمانگوتن. وشە کاریگەریەکانی کوڕی زەیدون بە تێپەڕبوونی کات دامرکابیەوە و هێزی لە دڵی خەڵکدا نەما بوو. جا بۆچی لە دڵیاندا بمێنێت؟ کوڕی زەیدون ئومێدەوار بوو کە توانای شەڕ و جەنجی هەبێت، کەچی هەر لە منداڵیەوە نەجەنگا بوو، توانای شەڕیشی نەبوو. بەڵام پەروەردگار بەهرەی قسەکردن و جوانی ڕوونکردنەوەی پێبەخشی بوو، وتاربێژێک بوو، ڕکابەری نەبوو. بەڵام ئێستا هەموو جوانیەکانی غەرناتە ڕۆژەکانی بەسەر چوون. بێدەنجەکە درێژەی کێشە، چونکە زمانەکان توانای قسەکردنیان نەبوو. چاوەکانمان هەر لەسەر زەوی بوو، دەترساین چاوەکانمان لە یەکتری بڕوانن و شکانی غەرناتایان لێ ببینین. ڕوسەتم خواست بۆەوەی هەستم، بەڵام هیچ ڕێگریەکی نەکرد، وەک بڵێ دەیویست شتێک بڵێت. لە جێگای خۆم هەستام بەرەو دەرگاکە ڕۆیشتم، بەڵام لەپڕ ڕایگرتم و گوتی: سەرکردەی سەربازان و گەورەکانی غەرناتە مڵکەکانیان فرۆشت و خۆیان بۆ ڕۆیشتن ئامادە کردووە. من پێشتر هەندێک لەو قسانەم گوێ لێ ببوو، بەڵام باوەڕم پێ نەکردبوون،
تاو کاتەی کە لە کوڕی زەیدون گوێم لێ بوو. بەڵام سەرباریەوە وەرامم دایەوە و گوتم ئەبوو عەبدوڵڵا ڕێگە بەمە نادات و سزای ئەوە نەش دەدات کە موڵکەکان و وڵاتی خۆیان بە قیشتالیەکان فرۆشتووە. کوڕی زەیدون بە پتەوی و دانایی ناسرا بوو. بیرم نایەتەوە ڕۆژێک بە شێوەیەکی گاڵتە جاڕانە پێکەنی بێت یان شتێکی لەم جۆرەی کرد بێت. بەڵام کە ئەم ڕستەی کۆتاییم پێگوت بە شێوەیەک پێکەنی تاوام زانی کە لە هۆشی خۆی دەچێت. بەم کارەی تووڕە بووم و بە تووڕەیەوە لێم پرسی چ شتێکی پێکەنی ناوی لە قسەکانمدا هەیە؟ کەمێک هێور بیەوە و پاشان بە دەنگێکی پڕاوپڕ لە غەمجینی و تاڵیەوە گوتی گەمژە. ئەبوو عەبدوڵڵا یەکەم کەس بوو کە موڵکەکانی فرۆشت. ئایا باخچەی ئەلعیسام پێدەزانی کە هەیبوو؟ ئەبولقاسمی وەزیری خۆی کردە وەکیل بۆ ئەوەی بیفرۆشێت. وەزیرەکەش فرۆشتی و پارەکەی وەرگرت و وەزیرەکانی تر وەک ئەبولقاسم و ئیبن الکەماشا هەموویان موڵکەکانیان فرۆشت و نرخەکانیان وەرگرت. لەگەڵ ئەم قسانە تووشی شۆک بووم، بۆیە هیچ قسێکم نەدۆزیەوە بۆ ئەوەی بیڵێم. کوڕی زەیدونیش بەو دەنگە نووساوەی کە لەبەر گریان وای لێ هاتبوو بەردەوام بوو لە قسەکانی. زێڕ و زیوی خۆیان برد و ئێرە بەجێ دەهێڵن. ئەی چۆن ئێمە مافەکانی خۆمان لێرە بەدەست دەهێنین؟ مافەکانی ئەوان زێڕ و زیو بوو، بۆیە بردنیانن ئاسان بوو. بەڵام ئێمە چۆن مێژوو کە لە پور و خێنی باپیرانمان دەبین؟ هیچ قسەیەکم نەدۆزیەوە بگوترێت، بۆیە بەبێ دەنجی سەیرم کرد. ئەویش قسەکانی تەواو کرد و گوتی گەر شکۆمەندی و شەڕەف بفرۆشرابایە ئایا دەزانی نرخیان چەند بوو؟ ماڵەکەم بە خێرایی بەجێهێشت، نەمدەویست گوێم لە هیچی تر بێت. بەڵام بەبێ ویستی خۆم گوێم لە قسەکانی بوو کە دەیگوت ئەمە خوێنە، گەر خوێنی خۆت بەخشی ئەوە شکۆمەندی و شەڕەفی خۆت پاراستووە. تەنانەت گەر کوژرایشیت و دوژمنیشت سەرکەوت، چونکە خوێن هەرگیز شکست نازانێت و دووبارە هەڵدەستێتەوە بۆ ئەوەی شکۆمەندی و شەڕەفی خۆی بەدەست بهێنێتەوە. بەڵام گەر بەدەستی خۆت شکۆی خۆتدا بەدەستەوە و شکاندت، ئەوە هەموو شتێک دەمرێت. وتەکانی لەسرمدا دەزرینگایەوە، وەک بڵی ڕۆیشت بامە هەر شوێنێک لە دوامەوە بوو. لەو کاتەی لە شەقامەکانی غەرناتادا دەڕۆیشتم، خۆم دەدواند چۆن ئەوانە توانیان بە کەمترین نرخ بیفرۆشن. هاوشێوەکان ئەمانە تەنانەت مافی ژیانیشیان نییە. بڕۆنە هەر شوێنێک پێویستە دوور فڕیان بدات، چونکە هەر چۆنێک غەرناتان فرۆشت بە هەمان شێوەش هەموو وڵاتێکی تریش دەفرۆشن. ئەمانە مامۆستای مزگەوت بە گریانەوە پێی گوتم. کاتێک گوێی لە هەواڵەکە بوو، لەم ڕۆژانەدا لەسەر گریان ڕاهاتوین. خۆزگە دەمانتوانی لە بری ئەمە چ شتێکی تر هەیە کە ئەنجامی بدەین. ڕۆژی چارەم، لاپەڕە 57 کۆشکی ئەلحەمڕا لە غەرناتە. خۆری ئەو نیوەڕۆیە زۆر بەتین بوو. هەمیشە خۆری غەرناتە بەتین بوو، بەڵام ئێستا پێدەچێت خۆری ئیسلام دەستی بەونبوون کرد بێت. سەیری خۆم دەکرد و لە تیشکەکانم دەڕوانی دەمووی زیاترین بڕ لەم تیشکانە لە ناخی خۆمدا هەڵبگرم، لەوانەیە ڕۆژێکی تر نەیبینمەوە. ئایا بە خەیاڵ ئەوەم دەبینی یان هەر بەڕاستی خۆر بۆ غەرناتە دەگریا؟ غەرناتە هەموو شتێک بۆی دەگریا، هەموو شتێکیش هەواڵی مردنی بڵاو دەکردەوە. بە شقامەکاندا تێدەپەڕیم، لە ماڵەکانی غەرناتەم دەڕوانی و تێڕادەمام. جوان و مەزن بوون، نمونەی هونەر و بیناسازی بوون. ماڵی هیچ شوێنێکی تر ڕکابەریە و ماڵانەی پێ نەدەکرا. تەنانەت لە خەمباریشدا باوەڕ ناکەم هیچ ماڵێکی تر هەبێت وەک ئەمانە هەست بە خەمباری بکات. دیوارەکان بۆ یەکتریان دەچرپاند، خەم و ئازارەکانی خۆیان هەڵدەڕشت. تەنانەت هەستم کرد ئەگەر دەنجیان هەبوایە لەبەر سامناچی ئەوەی ڕووی دەدا
هاواریان دەکرد. لەو ساتەدا باران نم دەباری، وەک ئەوەی ئاسمانیش بۆ غەڕناتا بگری، یان ڕەنگە بیویستایە ئەو غەمباریە بسڕێتەوە کە دیواری ماڵە خەمبارەکان دایپۆشی بوو. بارانەکە لەگەڵ خۆڵدا تێکەڵ دەبوو، بۆنێکی خۆشی لێوە دەهات. لە منداڵیەوە عاشقی ئەو بۆ نەبووم، تا ئێستاش هەر عاشقیم. غەمباری و یادەوەریەکانی لە دەروون مندا دەوروژان، سەوی دەیدواندین و ئێمەش دەماندوان، خۆمان دەپاراست لە دەڕندەیی بێڕەحمی زەمان، ئەویش خێر و بێر و گەنجەتی خۆی پێدەبەخشین، تاوەکو ڕۆژێکات ڕەزیلیمان بە خوێنی خۆمان کرد لەگەڵیدا، بۆیە زەوی غەڕناتاش تا هەتایە پەیوەندی لەگەڵدا پچڕاندین. لەو بەیانیەدا هەواڵی ئەومان پێگەیشت کە لە نێوان ئەبوو عەبدوڵڵا و نێردراوی پاشایەکانی کاسۆلیک ڕوویداوە. ئەوان پێشنیاری ڕادەستکردنی غەڕناتایان کرد بەرامبەر پاراستنی خۆی و غەڕناتاییەکان. نازانم مەبەستیان کامە پارێزراویە، پارێزراوی بەنسیە یان پارێزراوی تەلیتەڵە یان پارێزراوی قورتوبە یان شارە ئیسلامیەکانی تر، چونکە هەر یەکێک لەوانەی کە شارەکانیان ڕادەست کرد سەر بڕان و پارەکانیان بەتاڵان بران و ئابڕووی ئافرەتەکانیان بردرا. پیاوێک ئەمەی پێگوتم کاتێک دانیشت بووم و سەیری تیشکی خۆرم دەکرد، بە خێرایی بەجێی هێشتم بێ ئەوەی چاوەنواڕی وەرامم لێ بکات. نمونەی ئەم پیاوانە ئێستا لە غەڕناتە زۆر بوونە، ئەوان لە شەقامەکانی غەڕناتە دەگرین و هانی خەڵک دەدەن بۆ خۆراگری و بەرگەگرتن و کۆڵنەدان بۆ کریسیانەکان، چونکە سوپای سوڵتانی میسر و سوپای سوڵتانی عەدوە لە ڕێگادان بۆ هانەهاتنمان و لا بردنی ئەم ناخۆشەی سەرسەرمان، چونکە ئەوان قایل نابن بە لە دەستدانی کۆتاقەڵای مسلمانان لە ئەندەلوس. ئەندەلوس ئای چەند دەستەممان لەو ناوە کردووە، چەند لە دژی ئەندەلوس ڕاوەستاوین، تەنیا لە پێناو بەرژەوەندی تایبەتیەکانمان. ئەوەی ئەندەلوسیان لە دەستدا ڕۆڵەکانی بوون، ئەو قەڵاو شارانەی سەرۆک هۆزەکان ڕادستی کریسیانەکانیان کرد، زیاتر بوون لەوانەی کریسیانەکان لە شەڕ و جەنگەکان بەدەستیان هێنا. ئەندەلوس چەند لامان کەم بایەخ بوو. خەڵکی غەڕناتە ئومێدی زۆریان هەبوو بەوەی ڕۆژێک لە خەو هەڵبستنەوە و ببینن لە شکری مسلمانان دەورەیان گرتون و ئابلوقەکەیان لەسەر لابردون. ئەوەشی لە ئەندەلوس لە دەستیان داوە بەدەستیان هێناوەتەوە، بەڵام ئەمە خەونێکی زۆر دوور بوو، چونکە سوڵتانی میسر و سوڵتانی عەدوە کارە ناوەخۆیەکانیان سەرقاڵی کردبوون لە ناردن یارمەتی بۆمان. نەمان دەزانی چ کارێکی ناوەخۆیی ڕێگری لە سەرخستنی غەڕناتادا دەکات. تەنانەت عوسمانیەکانیش غەزا ئەوروپیەکان و فراوانکردنەکان سەرقاڵی کردوون لە ڕزگارکردنمان. ئایەکردنەوەی وڵاتێکی نوێ بۆ مسلمانان گرنگتر بوو یان پاراستنی وڵاتێکی ئیسلامی ڕەسەن کە خەریکە خۆری ئیسلامی لێ ئاوا دەبێت؟ گەر عوسمانیەکان تۆزێ خۆیان بە ئەندەلوس سەرقاڵ کرد بە ئەوە فەرمانڕەوایی ئیسلام تێیدا لەدەست نەدەچوو. چاوم کەوتە سەر کێڵگەکانی غەڕناتە و ئەو بەرووبوومانەی هێشتا نەدوورابوونەوە، تەنانەت خاوەنەکانیان لە بیریان چۆتەوە کە کێڵگەیان هەیە. بەبیرم دێتەوە کاتێک بچووک بووم لەگەڵ باوکم پیاسەمان دەکرد بۆ کێڵگەکانی غەڕناتە، پرتەقاڵ و هێشوەتریەکانم لێ دەکردنەوە لەگەڵ منداڵاندا لەبەر ڕۆشنایی مانجی غەڕناتە و لە کاتی دوورینەوەدا پیاسەمان دەکرد. ئێمە بچووک بووین، بەڵام نیشتیمانەکە گەورە بوو، گەورەتر لە هەر شتێکی ئەم گەردوونە. نیشتیمانی ئێمە گەورەتر و خۆشتر بوو لە هەموو نیشتیمانەکانی دیکە. نیشتیمانی ئێمە غەڕناتە بوو. ئایا هیچ نیشتیمانێکی وەک غەڕناتە هەیە؟ بە بچووکی لەدایک بووین، بەڵام وەک منداڵی نیشتیمانەکانی تر نەبووین. لەسەر ناڵەناڵی غەڕناتە لە کاتی سەرەمەرجیدا لەدایک بووین و بینیمان دڵی منداڵان لە خەمباریاندا بۆ غەڕناتە پاچە پاچە دەبوو. بچووک بووین،
هیچ شتێکمان نەبوو جگە لە خەونەکانمان. ساڵان ڕۆیشت و ئێمەش گەورە بووین، بەڵام دووبارە جگە لە خەونەکانمان هیچمان نەبوو. هەستمان دەکرد کەوە قەدەری نووسراوی ئێمەیە، هیچ ڕێگەیەک نییە بۆ گەڕانەوە یان هەڵاتن لێی، چونکە لە قەدەری غەرناتە نووسراوە کە وەک شارەکانی تری ئەندەلوسی لێبێت. ئێستا پێدەچێت کە غەرناتە لە تاریکیدا نقم بێت بۆ ماوەیەک کە تەنیا خوددا خۆی دەیزانێت. لە شەقامەکانی غەرناتە دەخولامەوە کە ئەم چەند ڕۆژە خەمباری دایگرتووە، وەک بڵێ یەکەم جار بێت بیبینم و لەوانەیە کۆتا جاریش بێت. ئایا جارێکی تر ئەو ماڵانە دەبینمەوە؟ ئایا گوێم لە بانگ دەبێت لە هەموو لایەکانی غەرناتە؟ ئایا وتەی لا ئیلاه ئیلا اللای تێدا دووبارە دەبێتەوە؟ هەستەکانم بەسەرمدا زاڵ بوون و دەستم بە گریانێکی بەکۆڵ کرد. لەو ساتەدا خۆزگەم دەخواست کە پێش ئێستا هەر نەمامەوە لەبیر کرابام. هەرگیز نەمدەزانی مردن چەند ئاسوودە دەبەخشە، بەڵێ ئەمە ساتی ونبوونە. سوێن بە خوددا ڕاستت کرد پیرەمێرد، ئومێدی مردن دەخوازین. ڕۆژی کۆتایی لاپەڕا 64 وێنێکی ئەبوو عەبدوڵڵای کوڕی ئەحمەر کاتێک غەرناتای ڕادەستی پاشا کاسۆلیکیەکان دەکرد. بەدەم دنجی هاوار و واوەیلایەک لە خەو ڕاپەڕیم کە لە لایەکانی غەرناتاوە دەهات. بە خێرایی ڕۆژمە دەرەوە بۆ ئەوەی سەیری دۆخەکە بکەم، بەڵام بینیم کارەکە وەک بروسکەیەک بوو پێم کەوت بێت. ئەبوو عەبدوڵڵا پەیماننامەی ڕادەستکردنی غەرناتای واژۆ کرد. هاوار و گریان شارەکەی داگرت بوو، پاڵمان بە یەکتریەوە دەنا تاوەکو گەیشتینە گۆڕەپانە گەورەکە. خەڵکی غەرناتە لە گۆڕەپانەکەدا کۆبووبوونەوە، تەنانەت منداڵەکانی شات بوون، وەک بڵێ ئامادەی ساتی لە دەستدانی غەرناتا دەبن. چاوی هەمیان پڕ فرمێسک ببوو، غەمباری ڕوخساری هەمیانی داگرت بوو. خەڵکیش کردیانە هاوار و ڕەخنەگرتن لەسەر ئەو کارەی ئەبوو عەبدوڵڵا. هەمیان ئەو ڕادەستکردنە ڕسواکەریان ڕەت دەکردەوە. نەمدەزانی بۆ هەموو ئەو ماوەیە بێدەنگ بووین کە چێستا دەروونەکانمان لەو ساتەدا بوونەتە شۆڕەشجێر. لەو ساتەدا ئەو گوتەی موسای کوڕی غەسانم کەوتۆ یاد، ئەوەی ئەمڕۆ نەجەنگێ ئەوە هەرگیزا و هەرگیز ناجەنگێ. هەڵمەتەکان دەستیان پێکرد بۆ هەڵگرتنی چەک و بەرگریکردن لە غەرناتە تا مردن، ملکەز نەکردن بۆ ئەبوو عەبدوڵڵا و وەزیرەکانیدا. لە شەقامەکانی غەرناتە دەگەڕاین و حەماسیانە داوامان لێ دەکرد هارام بکرن، خۆیان بۆ مردن ئامادە بکەن لە پێناو بەرگریکردن لە غەرناتە. خۆزگە پێشەوە لەگەڵ ئیبن غەسان دەرچووبین. پیاوێک ئەمەی پێگوتم کاتێک شمشێرێکی بە کوڕەکەی دەدا بۆ ئەوەی بەرگری لە غەرناتە بکات. هەمومان لە حاڵەتی ئامادەباشیەکی تەواودا بووین، چونکە ڕێکەوتی ڕادەستکردنەکە کە ئەبوو عەبدوڵڵا بە کریستیانەکانیدا دوای مانجێک بوو. بۆیە لەو ماوەیەدا هەوڵ دەدەین زۆرترین ژمارە لە پیا و تفاق کۆ بکەینەوە. ڕۆیشتمە ماڵەوە و جلی جەنگم لەبەر کرد، نەمدەزانی بۆ قرس ببوون. لە ماڵ چوومە دەرەوە بۆ ئەوەی بڕۆمە پاڵ ئەندەلوسیەکانی تر. بینیم سەدان کەس بە پەلە دەڕۆیشتن و جلێکیان لەبەر بوو هەستن دەکرد کە وەک جلەکانی من قورسن. هەمووان بێماندوو بوون و بێزاربوون کاریان دەکرد. شنەبای شۆڕش و گیانی خوێنگەرمی بەناو غەرناتە دەڕۆیشت. بەڵام پێدەچێت کە کاتی شەڕکردن نەماوە و ئێستا هیچ سوودێکی نییە. لە ناکاو دەنجی هاوار و قەرەباڵغی لای کۆچکی حەمڕا بەرز بوویەوە کە مەڵبەندی فەرمانڕەوای ئەبوو عەبدوڵڵا بوو. بۆی بەپەلە بۆ ئەوەی چوین، بەڵام پێش ئەوەی نزیک ببینەوە ئاڵای قشتاڵیەکانمان بینی کە هاتوونەتە ناو غەرناتە و بە ئاراستەی حەمڕا دەڕۆن و هەواڵە جەرگ بڕەکەمان پێگەیشت کە ئەبوو عەبدوڵڵا کاتێک هەستی بە شۆڕشی ناو غەرناتە کرد و زانیویەتی کە ئەندەلوسیەکان ڕازی نابن بەڕادەستکردنی، خێرا هەواڵی گەیاندە فێرناندۆ و ئیسابێل کە خێرا بێرنە ناو غەرناتە
بێ ئەوەی چاوەنواری ئەو ماوەیە بن کە لەسەری ڕێکەوتن لە ترسیەوەی کە نەتوانن شۆڕشی غەرناتاییەکان دابەمرکێنن. لەو کاتەدا نەمان دەزانی چی بکەین، چونکە بەو جوڵە قێزەونا هەموو خەونەکانمان لە بەرگریکردن و شۆڕشدا ون بوون. هەمووی ویستەکانی ناو دەروونمان نەمان. بەتەنیا بەرەو کۆشک ڕام کرد بۆ ئەوەی بزانم چی ڕوودەدات. شاندی پاشا کاسۆلۆچیەکان گەیشتبوونە ئەوێ. خێرا دەستیان کرد بە وەرگرتنی کۆشک لە پاسەوانان دەلووسیەکان کە بە گەرمی دەگریان کاتێک بەدەستی کلیلی مێژ و شکۆمەندی خۆیان ڕادەستی دوژمنەکانیان دەکرد. بە وردی چاودێری دیمەنەکەم دەکرد و چاوم خوێنی لێدەچۆڕا چونکە ئیدی فرمێسکێکی دیادان نەماوە. پاش چەند ساتێک یەکێک لە سەربازە قشتاڵیەکان بەسەر تەلاری چاودێری کەوت و لەوێ خاچێکی زیوی بەرز کردەوە. ئەمە وەک ڕاگەیاندنی کۆتایی هاتنی جەنجی خاچپەرستی بوو لەسەر مسلمانانی ئەندەلوس و ڕاگەیاندنی کۆتایی هاتنی فەرمان ڕەوای مسلمانان و نەمانی دەوڵەتەکەیان بوو. باوەڕم بەوە نەدەکرد کە دەمبینی. تەنانەت گریان و واوەیلا لەو ساتەدا هیچ سوودێکیان نییە. منداڵەکە ڕاستی کرد کاتێک گوتی دەترسم جارێکی تر گوێم لە دەنجی بانگ نەبێتەوە لە غەرناتادا. لە شکری کریسیانەکان لە هەموو لایەکانی غەرناتا بڵاو بووبوونەوە و کلیلی دەرگاکانیان وەرگرت بوو. بۆیە هەمومان شمشێرەکانمان لە ماڵەکانمان دانا و تەنیا دەگریاین. نێردراوانی پاشا کاسۆلوچیەکان لە شەقامەکان دەگەڕان و دڵی خەڵکیان دەدایەوە. لە هەمان کاتدا پارێزراوی گیان و پارە و مزگەوتەکانیان دووپات دەکردەوە و دایان گوت زیانێک ناگەینە مسلمانان و ئاینەکەیان، بەڵام کەس باوەڕی پێیان نەدەکرد چونکە خەڵکی قورتوبە و بنلیسیە و تەلتیڵە و شارەکانی تری ئەندەلوس گوێیان لە هەمان قسەی پڕ و پوچ بوو، بەڵام هیچیان لێ نەهاتە جێ. لەو کاتەدا ئیبن زەیدونم بیر هاتەوە، بۆیە بە خێرایی بەرەو ماڵیان ڕۆیشتم و بینیم وەک عادەتی خۆی دەرگاکە کرابەوە. بانگم کرد بەڵام گوێم لە هیچ وەرامێک نەبوو. ڕۆیشتمە ژوورەکەی بینیم لەسەر قەرەوێڵەکەی خەوتووە و لێی نزیک بوومەوە تاوەکو هەڵی بستێنمەوە، بەڵام ئیبن زەیدون وەرامی نەدامەوە. بەڵێ ئەو غەرناتە و دنیای بەجێهێشت. ئەو فرمێسکانش لەسەر کوڵمەکانی وشک ببوون کە بێ درێژایی شەو دەیڕشتن. ئیبن زەیدونیش ڕەتی کردەوە بۆ ئەوە بژیت تا ئەو ڕۆژە ببینێت. خۆزگە لە جێگای ئەو بام و ئاسوودە بام. گەڕامەوە ماڵەوە و فرمێسکیش لە چاوەکانم دەبارین، وەک ژنان دەگریام و هاوارم دەکرد. لەو کاتەدا هەموو جوداوازیەکانی نێوان پیا و ئافرەت لە پێش چاوم نەمان. کەمێک کوێژ بەیانی لە ماڵ دەرچووم بۆ ئەوەی سەیری بەیانی غەمگینی بکەم. شەقامەکان بە تەواوی چۆڵ بوون، ئاثەواری هیچ مرۆڤێکی لێ دیار نەبوو. بەڵام لە ناکاو گوێم لە دەنجێک بوو لە دوورەوە دەهات. منیش بە خێرایی خۆم شاردەوە بۆ ئەوەی بزانم چێیە. وامزانی چەند سەربازێکی قشتاڵین بە ناو شەقامەکاندا دەگەڕێن، بەڵام کارەکە بۆ من شۆک بوو. کۆڕەوی ئەبوو عەبدوڵڵا بوو کە غەرناتای بەجێهێشت، بەڵکو هەموو ئەندەلوسی جێهێشت. کۆڕەوەکە هێندە غەمگین بوو، دڵتەنجی و غەمباری ڕووساری هەمویانی داگرت بوو. بە دوای کۆڕەوەکەدا دەڕۆیشتم تاوەکو لە غەرناتا دەرچوون و بەرەو تاراوگە نوێیەکەیان. لەگەڵەوەشدا هەموو زێر و زیوی پارەی خۆیان لەگەڵ خۆیانیان هەڵگرت بوو. هەروەک ئیبن زەیدون پێی گوتم تەنیا مەبەستیان سەلامەتی زێر و زیوەکانیان بوو. لای گردۆڵەیەکی بەرز ئەبوو عەبدوڵڵا ڕاوەستا بۆ ئەوەی خۆر ببینێت کاتێک بەسەر غەرناتادا هەڵدێت. بەڵام ئەم جارە لە ژێر فەرمانڕەوایی مسلمانان نا، بەڵکو ئەم جارە خۆری ئیسلام بۆ هەتا لەسەریان ئاوا بوو. ئەبوو عەبدوڵڵا دەستی بەگریان کرد و دەنجی بەرز بووەوە و لە نزیک ئەو عایشەی حوڕە سواری ئەسپە عەرەبیەکەی بوو. بە دەنگێکی بەرز هاواری بەسەر عەبدوڵڵادا کرد. هەموو ئەوانەی لەوێ بوون گوێیان لێبوو، دەیگوت وەک ژنان بگری، لەبەر ئەوەی وەک پیاوان پارێزگاریت لە دەسەڵات نەکرد.
گەر لەو ساتەدا گریان سوودی هەبوایە لە کۆتاییدا لە خەوەکەمان بێدار بووینەوە، بەڵام دوای لە دەستچوونی هەموو شتێک گەڕامەوە ماڵەوە. هەموو ئەوانم نووسی کە لە ڕۆژانی کۆتاییدا ڕوویدا و لە ماڵی خۆم دامنا، بەڵکو ببێتە پند و ئامۆژگاری بۆ ئەوانەی لە دوای ئێمەوە دێن. لە محەڕەمی ساڵی 1970 کۆچی ڕێکەوت لەگەڵ 1491 میلادی نووسراوە. بەشی دووەم، سەرەتای عەلی بەدیە، لاپەڕە 72. بە چاوێک کە فرمێسکی تێدا قەتیس بوو، دڵێ غەمباری دایپۆشی بوو، وەرجێڕانی ئەو پەرتوکەم تەواو کرد، هەروەک دەستم پێکرد. هەرکە ئەو کارە قێزەونانم دەخوێندەوە کە بەسەر موسڵمانان داهات بوو، خەمدای دەگرتم. کارێکی زۆر گران بوو بۆ من، چونکەوەی ئەنجامم دەدا کارێکی مەترسیدار بوو، ئەویش گێڕانەوەی دەردەسەری موسڵمانان بوو بۆ خەڵکی. ئەو ڕۆژە یەکشەم بوو، بۆیە دەبوایە زوو بڕۆم بۆ ئەوەی خۆم بۆ ڕێوڕەسمەکان ئامادە بکەم. کڵێسایەکە تا کۆتایی پڕ ببوو، چونکە لەوەتەی پەیدابوونی دادگاکانی پشکنین کەس لە ئامادەبوونی ڕێوڕەسمەکان دوانەکەوتووە، لە ترسیەوەی تۆمەتی ئەوەی بدانە پاڵ کە مۆریسکی و بێدینیە. چاوم بەناو ئامادەبووان دەسوڕاند و لە ڕۆساریانم دەنواڕی. دەمویست لیان بپرسم ئایا مۆریسکێکی ترتان تێدایە؟ لەبیرمە چۆن دەهاتینە ئەم شوێنە و خەم و پەژارە دڵەکانمانی دادەگرت. ئەوەمان دەوتەوە کە ئەوان دەیانوتەوە و دڵمان گوتەی شایەتمانی دەهێنا. سەیری یەکترمان دەکرد و بە بینینەکانمان سڵاومان لە یەکتری دەکرد، چونکە تەنانەت چرپشمان لێ قەدەغە بوو. نەمزانی کەی ڕێوڕەسمەکە دەستی پێکرد و کەی تەواو بوو، بەڵام لە ناکاو هەستم بە دەستێکرد قۆڵمی بە توندی گرت و خاوەنەکەی پێیگوتم بەدیە چیت بەسەراتوە؟ حاڵتم بەدڵ نییە، ئایا هیچ شتێکەیە نایزانم؟ خەریک بوو لە ترسان خوێن لە دەمارەکانم مشک دەبوون. پرسیارەکە کاردیناڵا خیمینێز بوو، سەرۆکی دادگای پشکنین. تەنیا ناوهێنانی بەس بوو بۆ ئەوەی مۆریسکەکان تووشی ترس و تۆقین بکات، چجای ئەوەی کە لە بەردەم خۆت بیبینی. لەگەڵەوەی بۆ ماوەی چەند ساڵی ڕابردوو بە بینینی ڕاهاتە بووم، بەڵام هێشتا کە دەیبینم تووشی ترس و تۆقین دەبم. بە خێرایی وەراممدایەوە و زمانیشم تێک دەئاڵا، هیچ شتێک نییە، گەورم حاڵم باشە. بەگومان و سەیری کردم و خەریک بوو چاوەکانی سەریان دەسووتاندم و بە دەنجێکی قوڵ پێیگوتم بەدیە تۆ لە بنەماڵەیەکی پیسەوە دەیت، خیانەتیان لە خودا کرد، بۆیە دەبێت ئەوە بسەلمێنیت کە تۆ دڵسۆزی خودا و کڵێسایت. کاتێک گوێم لەو وشانە دەبوو خەریک بوو لە ترسان دەکەوتم، بەڵام دانم بە خۆمدا گرت بە ترسێکی ئاشکراوە پێم گوت گەورم ئایا هیچ شتێکی خراپت دەربارەی من پێگەیشتووە؟ بە بێدەنجێکی درێژ سەیری کردم. خەریک بوو لەو ساتەدا لەبەر تۆقین ڕق ببم، پاشان گوتی بەدیە تۆ پیاوێکی دڵسۆزی خودایت، هیوادارم هەمیشە بەم شێوێ بمێنیتەوە. دووبارە بێدەنگ بووەوە و پاشم بە چاوەکانی سەرنجی دام و گوتی ئایا هەواڵی کوژدانی دۆن دیگۆی کافرت پێگەیشتووە؟ بەبەستی شێخ عومەر بوو. منیش بەسەر لە قاندنەوە گوتم بەڵێ، هەواڵی مردنی ئەو بێدینە کافرم پێگەیشت، خدا لە خراپیەکانی ئەوی ئاسوودە کردین. کاردیناڵ بە تووڕەیەوە سەری بادا و ڕوخساری سوور هەڵگەڕا و گوتی ئەو کافرە بۆ ماوەی چەندین ساڵ فێڵی لێکردین و یەکێک لە ماڵەکانی وەک مزگەوتێک بۆ مۆریسکەکان بەکاردەهێنا. سرم بۆ لەقاند وەک باوەڕپێکردنێک بە قسەکانی. ئەویش بە دەنگێکی هێمن پێیگوتم بڕۆ بەدیە خدا بتپارێزێت. خەریک بوو سوجدە بۆ خدا ببم، وەک سوپاسگوزاریەک بۆەوەی لە دەستی ئەو خوێن ڕێژە ڕزگاری کردم. بە خێرایی سەرکەوتم بۆ ژوورەکەم و پەرتوشی ئەبوو حەسەنی غەرناتیم دەرهێنا و سووتاندم. وەرجێڕانەکەم تەواو کرد، بۆیە پێویست بە هیچ دەقێکی عەرەبی ناکات، دەقە مۆریسکیەکە بەسە. سەیری پاشماوی پەڕەسوتاوەکانم دەکرد، لە ڕێی ئەو دووکەڵە بەرزبەوەوە هەموو ئەوەی لە ژیانم بەڕێم کردووە لە پێش چاوم دەمبینی کە دەڕۆیشت. لەو ساتەدا ئازار و ناڕەحەتیەکانم لە بەردەمم بەبادا چوون.
یادەوەریەکانی زۆر دووریان بردم بۆ سەرەتای ژیان. یەکەم دیدارم لەگەڵ شێخ عومەر یادەوەریەکان بەرەو سەرەتا دەیان خولاندمەوە. چۆن باوکم خوالی خۆش بێت فێری عەرەبی دەکردم. باوکم فێری ئیسلامی کردم و تەمەنم 6 ساڵان بوو. لەو ماوەیەشدا دەڕۆیشتم بۆ نووسینگەی کریستیانەکان بۆ ئەوەی فێری مەسیحیەت و زمانی قشتاڵی ببم. پاشان دەگەڕامەوە ماڵەوە و باوکم فێری ئیسلامی دەکردم. باوکم تەختێکی داری بەدەستەوە دەگرت وەک بڵێ ئێستا سەیری دەکەم. اینجا پیتە عەرەبیەکانی بە قشتاڵی بۆ دەنووسیم. پاشان هەموو پیتێکی لێ دەپرسیم. منیش ناوم دەهێنا و ئەویش پیتێکی عەرەبی بۆ دەنووسیم و پێی دەوتم ئەوە پیتی ئێمن، تا هەموو پیتەکانی فێر کردم. لەو ماوەیەشدا ئامۆژگاری کردم کە ئەو کارە بشارمەوە تەنانەت لە دایکم و مامم و برا و هەموو خزمەکانمان. بەڵکو لە هەموو کەسیش و زۆریش جەختی لەسەر دەکردەوە. تەنانەت جارێکیان دایکم لێی پرسیم باوکت چیت فێر دەکات؟ منیش پێم گوت هیچ شتێک. مام و برا گەورەکەشم هەمان شتیان لێ دەپرسیم، منیش هیچم پێی نەدەگوتن. اینجا باوکم فێری دەستنوێژ و نوێژ و هەندێک بیر و باوەڕی ئیسلامی کردم تا ماوەیەکی باشی بەسەرداچوو. باوکیشم دڵنیا بۆ کە ئەم نهێنیە لای کەس نادرکێنم. لەو کاتەدا فەرمانی پێکردم کە بەدایکم و مامم و برام بکەم بڵێم پێی ڕاگەیاندم کە ئەوانیش وەک من لەسەر ئاینی ئیسلامن. شەوێکیش باوکم منی برد و بە شەقامەکانی غەرناتادا ڕۆیشتن و فەرمانی پێکردم کە چاوم دابخم تاوەکو ڕێگا پێ نەزانم. دەترسالەوەی گەرکەوت بامە ژێر دەستی دادگایی پشکنین ئەو شوێنیان بۆ ئاشکرا بکەم کە لەی کۆ دەبووینەوە. دوای ماوەیەک لە ڕۆیشتن بەناو شەقامەکانی غەرناتادا گەیشتینە ماڵێک و هێشتا چاوم داخست بوو. باوکیشم 3 جار بەسەر یەکدا لە دەرگاکەیدا و پاشکەمێکیش بەلێدانێکی کورد لە دەرگاکەیدا. ئەوە نیشانەی ئەوە بوو کە کەسەکە مۆریسکیە. ڕۆیشتینە ژوورەوە و باوکم فەرمانی پێکردم کە چاوم بکەمەوە. لە ماڵەکەدا 9 پیاوی لێبوون. لە دەوری پیاوێکی خاوەن هەیبەت و ویقار دانیشتبوون. سەر و سیمای هێمنی و ئارامی پێوە دیار بوو. پیاوەکە ئاماژەی پێکردم کە بڕۆمە لای دابنیشم. باوکیشم لە تەنیش پیاوەکانی ترەوە دانیشت. پیاوەکە باسی ئارامگرتن و بەرگەگرتنی لە پێناو خودای بۆ دەکردین و دەیگوت ئێمە لەو کەسانەین کە پێغەمبەری عەزیزمان سەڵات و سەلامی خودای لەسەر بێت دەیفەرموو وەک ئەو کەسە ئاینەکەیان گرتووە کە پشکە ئاگرێکی بەدەستەوە گرتە بێت. بەڵێ پەروەردگار باشترین پاداشتمان دەداتەوە لەسەر ئارامگرتن و بەرگەگرتنی سەختیەکان. لە ژیانمدا گوێم لە وتەی وا نەبوو بوو. بۆیە بە هەموو هەستەکانمەوە گوێم بۆ پیاوەکە ڕادێرا بوو. سەرڕای بچووکی تەمەنم هەمووی ئەوەی تێگەیشتم کە گوتی. پاشان زانیم کە ئەو پیاوە ناوی شێخ عومەرە و مامۆستا و پێشەوای مۆریسکیەکانە. شێخ عومەر لە قسەکانی تەواو بوو ڕووی بەلای مندا وەرجێڕا و خەندەیەکی کرد و گوتی عەلی گیان بەخێر بێیت بۆ مزگەوت. منیش بە خێرایی پێم گوت ناوم خۆسەیە. شێخ خەندەیەکی بەڕوومدا کرد و گوتی ئەمە ناوە کریسیانیەکەتە، بەڵام ناوە عەرەبیەکەت عەلیە. ناوەکە هەستێکی جوانی لە ناخمدا هەبوو. شێخ عومەر بۆی باز دەکردم کە عەلی کوڕی مامی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، وەک من بچووک بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە سەرەتای بانگەواز بۆ ئیسلامدا ئیسلامی پێنیشاندا و متمانەی پێکرد لە پاراستنی نهێنیەکەی و شەوی کۆچکردن چۆن لە جێگای پێغەمبەر خەوت ئەوە و چەندین شتی تریش. ئەمە یەکەم دیداری من و شێخ عومەر بوو. پاشان چەندین جار یەکترمان بینیەوە. تاوام لێهات بە حەسرەتەوە چاوەنواڕی ئەو کاتەم دەکرد کە لەگەڵ شێخ عومەردا دەنیشم و گوێم بۆ قسە سەحراویەکانی شیل دەکرد. پاش ماوەیەک بوو بە هەموو شتێکی من. پاش کوژرانی خێزانەکەم لە سەردەستی دادگای پشکنی بەربەری هێشتا بیرم ماوە هێزەکانی دادگا چۆن بەسەر ماڵەکەمانیان دادا و هەموو ئەندامەکانی خێزانەکەمیان دەستە بەسەر کرد و لەو کاتەدا باوکم هەوڵیدا و تۆمەتە لەسەر خێزانەکەمان لا بدات و هاواری دەکرد بەوەی کە کریسیانێکی چاکە و هیچ پەیوەندیەکی بە مۆریسکیەکانەوە نییە.
سەرۆکی کۆمەڵەکە پێکەنیوتی بەدیە کارەکە داشکرا بوو یان حەزت لێ بە ناوی ئیبراهیم بانگت بکەم. ئەو ناوە عەرەبیەکەی باوکم بوو. لەو کاتەدا باوکم زانی کە هەموو شتێک زاندرا. لە پێش لێو کۆڵەرەوەکانیش هیچیان ڕەت نەکردەوە و دانیان بەوە دانا کە ئەوان لە باب و باپیرەوە موسڵمان و بە زۆرە ملەی لە ژێر توند و تیژی دادگای پشکنین بوون بە کریستیان. بەڵام ڕۆژێک لە ڕۆژان کریستیان نەبوون. دادوە سەری سوڕمالەوەی گوێی لێبوو. وای دەزانی کە خێزانەکەم تۆمەتەکە ڕەت دەکەنەوە یان هەوڵ دەدەن خۆیان بێتاوان بکەن. بەڵام لە کێوە دادگاکانی پشکنین کەسێک بێتاوان دادەنێن؟ هەموو خەمەکانیان دەست بە سەرداگرتنی پارەی مۆریسکیەکان و کوشتنیانە. دادوەر سەیرێکی کرد و بە باوکی میگوت ئەی ئەو منداڵە بچووکە کریستیانە یان موسڵمان؟ لەو کاتەدا 9 ساڵان بووم. باوکم بە بەتمانەیەکی زۆرەوە گوتی ئەو هێشتا بچووکە و دەترسام ئەوانەی پێی بڵێم و ئەویش نێنیەکەمان ئاشکرا بکات. دادوەرەکە بە گومانێکی دیارەوە سەیری کرد و گوتی ئەوە دەزانین. ئاهەنگە تایبەتیەکان بە سووتاندنی مۆریسکیەکان. لاپەڕا 83 بە درێژایی 4 کاتژمێر لێکۆڵینەوەن لەگەڵ کرا لەلایەن لێکۆڵەرەوانی دادگا. هیچ شتێکی گوماناویان بۆ دەرنەکەوت جگەلەوەی کە کریستیانێکی پابەندم و پارێزگاری لە ئەرکەکانی کڵێسا دەکەم و هیچ شتێکم نەدەزانی لەوەی کە خێزانەکەم دەیان کرد. فەرمانی دادگا هات بە سووتاندنی خێزانەکەم، هەروەها بردنی من بۆ کڵێسای گەورە بۆەوەی تێیدا بمێنمەوە و فێری ئاینی کریستیانەکان بم. بۆ ماوەی 4 ڕۆژ خێزانەکەم لەژێر ئەشکەنجەی لێکۆڵەرانی دادگا بوون بۆ ئەوەی هەر زانیاریەکیان لێ وەربگرن دەربارەی مۆریسکیەکانی تر. بەڵام شکر هیچیان نەگوت. لە ڕۆژی سووتاندنەکەش گۆڕەپانەکە پڕ بوو لەو کەسانەی هاتبوون بۆ سەیکردنی و کافرانەی خیانەتیان لە خوددا کردووە. قەشێکی گەورە وای پێگوتم لەو کاتەی من سەیری خێزانەکەم دەکرد کە ڕادەکەشران بۆ ناو بازنەی ئاگرەکە. لە ماوەی ساڵە بچووکەکانی تەمەنم سەدان جارەوتی مەنەم بینی بوو کە چەندەها مۆریسکی لێرە سووتێنران. بەڵام ئەو جارە ئەوانەی دەسووتێنران خێزانی خۆمن. ئامادە بۆ بەربەریەکان بە هەموو هێزیان هاواریان دەکرد و داوایان لە خێزانم دەکرد هاوار بکەن و بپاڕێنەوە و داوای بەخشندەیی بکەن. هاوار و پاڕانەوەی مۆریسکیەکان گەورەترین چێژ بوو بۆ ئەو بەربەریانە کە بەدەستی بێنن. گوێم لە هیچ هاوار و داوای بەخشینێک نەبوو لە خێزانەکەم. تەنانەت پاشەوەی جەلادەکە لە سووت و نەدارەکەی بەستنەوە بۆ ئامادەبوون بۆ سووتاندنیان بێدەنجێکی سەیر باڵی بەسەر شوێنەکە کێشا و هەناسەکان لە سینەکان داوەستان تاوەکو گوێیان لە هاواریان بێت. بەڵام یەکێکیان دەنجێکی لێوە نەهات و وشەیەک لە زاریان دەرنەچوو. هیچ هەستێک بە ئازاریان لێ نەدەهات. هەموو ئەوەی گوێم لێ بوو دەنجی باوکم بوو کە دەیگوت هیچ بەزێنەرێک نییە جگە لە ئەڵڵا، ئەو زیندووە و هەرگیز نامرێت. ئەشکەنجەدان لە دادگای پشکنین. لاپەڕا 86 لەو ساتەدا ئەوم بیرکەوتەوە کە شێخ عومەر بۆی باسکردم لەبارەی پێغەمبەری خوددا ئیبراهیم عەلەیهی سەلام کە چۆن گەلەکەی فڕیاندا ناو ئاگر. بەڵام خوددا فەرمانی بە ئاگرەکە کرد کە نەیسووتێنێت و ئازاری نەدات. بینینی ئاگرەکان کاتێک خێزانەکەمیان دەسووتاند دیمەنێک بوو کە دەستەوەستان بووم لە باسکردنی یان جێڕانەوەی. هەموو ئەوەی توانیم بیکەمەوە بوو بە هەموو هێزم هاوار بکەم تا هێزم نەما و هۆشم لە دەستدا و کەوتمە دەستی ئەو پیاوەی کە منی گرت پێشەوەی پڕ بدەمە ئاگرەکە. ئەو دیمەنە هەرگیز بەجێی نەدەهێشتم، چونکە بە درێژایی ئەو ساڵانە هەموو ڕۆژێک لە خەومدا دەمبینی. ئاگرم دەبینی کە جەستەی دەسووتاندن. شوێنی مانەوەم لە کڵێسای سان سێبستیان بوو کە لە سەردەمی مسلمانان مزگەوتی گەورەی غەرناتا بوو. دوای ڕووخاندنی قشتاڵیەکان گۆڕیان بۆ کڵێسا. مزگەوتەکە لەو پەڕی ناوازەییدا بوو. تابلۆیەکی بیناسازی و نمونەیەکی هونەری زەخرەفەی ئیسلامی بوو کە ئەندەلوسیەکان تێیدا ناوازە بوون.
زەغرەفە و ناوازەی مزگەوتەکە ئاثەوارێکی گەورەی هەبوو، تەنانەت لە دەرونی قشتاڵیە کریستیانیەکانیش بۆیە هەستیان بە سڕینەوەی ئاەتە قورئانیەکان و دانانی خاص لە جیاتی بڵندگۆکان، بەڵام زەغرەفەکانی تریان وەک خۆی بەجێهێشت. هەستم بە خەمێکی قوڵ دەکرد کاتێک بیرم لەوە دەکردەوە کە ئێستا ئەو شوێنە زەنجی لێ دەدرێت. پێشتر بانگبێژ وشە یەک خوداپەرستی و ئیسلامی تێدا دەگوت. تەنانەت ئەو وێنانی قشتاڵیەکان لە ناو کەنیسەکاندا دایان نابوو کارەساتی ئەندەلوسی بیردەهێنامەوە، چونکە لە یەکێک لە لایەکان وێنەیەکی ئەبوو عەبدوڵای کوڕی ئەحمەر هەڵواسرا بوو کاتێک کلیلەکانی غەڕناتەی ڕادستی فێرناندۆ و ئیزابیل دەکردو. لە لایەکی تریش وێنەیەک بوو کە چەند ئافرەتی موسڵمان نیشان دەدات کە باڵاپۆشن و لە بەردەم یەکێک لە قەشەکان وەستاون و ئەویش ئاوی پیرۆزیان پێدا دەکات و دەیکردن بە کریستیان. هەموو شتێکی و شوێنە خەمی بڵاو دەکردەوە و هەستی گریانی دەوروژان. خێزانەکەم مێژوێکی دێرینیان لەگەڵ مزگەوتەکاندا هەیە، چونکە بنەچەی خێزانەکەم لە تلیتڵەوەیە و لە کاتی کەوتنی بۆ ناودەستی کریسیانەکان لە ساڵی 1984 میلادی پێش چەند سەدێک باپیرە گەورەم شێخی مزگەوتێکی تلیتڵە بوو کاتێک ئەلفۆنسۆی شەشەم میستی مزگەوتەکە بگۆڕێت بۆ کڵێسا، سەربازەکانی ناردە مزگەوتەکە و هاتنە ژوورەوە و باپیرم دانیشت بوو یەکێک لە قوتابیەکانی لە پێشی بوو قورئانی دەخوێن. هەرچەند قوتابیەکە لە خوێندنەوە دەوەستا، باپیرم فەرمانی پێدەکرد بەردەوام بێت. یەکێک لە سەربازەکان نەیوێران باپیرم بە زۆری لە مزگەوت ببەنە دەرەوە، بەڵکو ئاماژەیان بۆ دەکرد بۆ ئەوەی بڕوات تاوەکو قوتابیەکەی لە خوێندن وەستا. ئەویش هەستا و کۆتا نوێژی لە مزگەوتی تلیتڵە کرد و فرمێسکەکانی لەسەر زەویەکە ڕشت و لە مزگەوت دەرچوو بەوەی سەربازەکان بیکەن بە کڵێسای تلیتڵە. لەو کاتەدا باپیرەم خێزانەکەی هێنایە غەڕناتە و لێرە جێگیری کردن. ژیانی ناو کڵێسام زۆر ڕۆتینی بوو. شەو ڕۆژ فێری بیر و باوەڕی کریسیانەکان دەبووم و شەوان دەڕۆیشتمە ژوورێکی بچووکی سەرەوەی کڵێسا، ئەوێ شوێنی مانەوەم بوو. تاریشی باڵی کێشا و بێدەنجی بڵاو بوویەوە. ئەوم دەوتەوە کە لە قورئان و فەرمودەی پێغەمبەر سەلامی خودای لەسەر بێت ئەزبەرم بوو. لە هەموو شتێک زیاتر لەوە دەترسام کە ئەوم لە بیرچێتەوە کە لەبەرم بوون. دەترسام پەیوەندیم بە ئیسلام بپچڕێت هەر چۆن لەگەڵ زۆرانی تر ڕوویدا. ساڵێک بەسەرمانەوەم لە کەنیسادا تێپەڕی، لە ژێر چاودێریشی توندی دادگایی پشکنین بووم. هەستم دەکرد کە چاودێریم دەکەن و بە دوای هەنگاوەکانم دەکەون تاوەکو دەوری مێشکم بدەن و چاونواری کاتی کەوتنم بوون، تاوەکو پڕ بدەنە نەچیرەکە بۆی کەڵبەی ڕق و کینەی تێدا بچەقێنن. بەڵام من هەرگیز ئەو دەرفەتەم پێ نەبەخشین. ئایا تاقید کردوتەوە بۆ ئەوەی بە خۆشاردنەوە لە ژێر کەسایەتێکی تر بژیت؟ هەروەها بە پێچەوانەی ئەوەی لە سینەت دەیشاری تۆ دەربکەویت؟ تەنانەت لە خەونەکانیشم دەترسام وشەی ئیسلام بهێنم، تەنانەت هەر وشێکی عەرەبیش. وشەکانم لەسەر دەژمێردران، بۆیە وشەکانم زۆر کەم بوون و لە تسکترین ڕوبەر بوون. هەموو ڕۆژان لە کڵێسا لە بەردەم خۆم دەیان بینم کە جلی ئاینیان لەبەر کرد بوو، دەیان خواردەوە پێدەکەنین تاوا بڕوات دەکرد کە وەک تۆ مرۆڤن. تاوەکو بە خوێنێکی سار دەست بە کوشتن دەکەن و گیانی بێتاوان لە ناو دەبن بە بێتاوان. کاتێک دەبینیت دروستکراوێکی خوددا دەڕوخێنن و بە یەک وشە کۆتایی بە ژیانی دەهێنن، ئەو کاتە بێگومان دەزانیت کە ئەوانە مرۆڤ نین، گەشتەوەی مرۆڤیشیان هەبێت. چاوەکانیان ئاراستەی من کردبوو، تاوا هەستم دەکرد کە بیرکردنەوەکانم دەخوێننەوە. ڕۆژان دەڕۆیشتن و من هەر لەسەر ئەم شێوەیە بووم تا دڵنیا بوونەوە کە تا سەر یەسقان نوقمی مەسیحیەت بوومە. بۆیە سەرنجمدا کە چاوەکانیان وردە وردە لێم دوور دەکەوتنەوە تا ئەو ڕۆژەی هەموو شتێک تێیدا گۆڕا. لە ڕۆژێکی یەکشەممە و کەمێک پێش مەراسیمەکان ڕوبەڕوو لە بەردەم خۆم بینیم. بەڵێ شێخ عومەر خۆی بوو. شێخ عومەر لە کڵێسا بوو، لە دوورەوە سەیری دەکردم، خەریک لە خۆشیەوە هاوار بکەم و بەرەو لای ڕابکەم، باوەشی پێدا بکەم بێ ئەوەی هەز بکەم. بەڵام ڕوانینێکی منی ڕاگرت، واتاکەی بریتی بوو خۆت بگرە. بۆ ماوەیەکی زۆر سەیری دەکردم،
پاشان ئاماژەی پێکردم کە دوای بکەوم. منیش لە دوورەوە دوای کەوتم تا کەس نەمبینێت. بەسەر پلیکانەکانی کڵێسا دەکەوت بە دەوریدا دەسوڕایەوە وەک بڵێ لە بەریەتی، تا لە پێش ژوورێکی بچووک ڕاوەستا و سێ چار بەسەر یەکتردا لە دەرگاکەیدا و پاش کەمێک لێدانی چوارەمی لێدا. ئەوە هەمان ئەو ئاماژەیە بوو کە بەکارمان دەهێنا کاتێک دەڕۆیشتینێ مزگەوت. قەشەیەکی گەورە دەرگاکەی کردەوە و ئاماژەی پێکردم کە بڕۆمە ژوورەوە. قەشەکە بە خێرایی دەرگاکەی لە دوادا خستین. زۆر شڵەژا بووم لەوەی کە ڕووی دەدا، چونکە لەوانەیە قەشەکە لای دادگای پشکنین ئاشکرامان بکات. بەڵام شێخ عومەر بە خێرایی وەرامیە و گومانانەی دامەوە کە لەسرمدا دەخولانەوە وتی مەترسە، چونکە قەشە کامیلۆ لەگەڵمانە، یان گەرویستت بەناوە مۆریسکەکەی بانجی بکەی قاسمە. سەر سوڕمانەکەم زیادی کرد، چونکە ئەم قەشەم چەندین جاریتر بینی بوو، بەڵام بە هیچ شێوێک باسی هیچی لەگەڵ نەکردوم یان پێوە دیار بێت کە مۆریسکیە. دوای ئەو قسانەی شێخ عومەر هێور بوومەوە و خۆم فڕێدا باوەشی شێخ عومەر و لە خۆشیان دەگریام. تەنیا بە بینینی هەستم بە ئارامی و ئاسوودەیی دەکرد. هێوری دەکردمەوە و لە هەواڵی دەپرسیم. منیش هەموو ئەوەم بۆ جێڕایەوە لە سەرەتای دەست بەسەرکردنی خێزانەکەمان، تاوەکو هاتنم بۆ کڵێسا و مانەوەم تێیدا. پێی گوتم کە ئاگای لە هەموو ئەوانە بوو لە ڕێی قەشە کامیلۆوە. منیش بەسەر سوڕمان و لێم پرسی ئەی بۆ هیچی پێ نەگوتم. شێخ عومەریش بە لە سەرخۆیی وەرامی دامە و گوتی تۆ لەژێر چاودێریەشی توندی دادگای پشکنین بووی. ئێمەش دەمانویست تەواو ئاسایی دیار بیت، گەر کامیلۆمان پێی ناساندبای لەوانە بوو هەردووکتان ئاشکرا بوو بانە. سەیری کامیلۆم کرد وەک بڵێ بۆ یەکەم جار بیبینم. شێخ عومەر گوتی عەلی دەزانی ئێوە هاوشێوەن؟ وێنەی کڵێسای سان بسیستیان کە عەلی بەدی تێدا دەماوە. لاپەڕا 94. بەسەر سوڕمان و سەیری شێخ عومەرم کرد. ئەویش گوتی کامیلۆ ماوەی 10 ساڵە لێرەیە، لە بەلەنسیەوە هاتۆتە ئێرە و ئەویش وەک باب و باپیرانی موسڵمانە، ئەویش وەک تۆ کۆتا کەسی خێزانەکەیەتی. من و کامیلۆ سەیری یەکتریمان کرد بێ ئەوەی قسە بکەین. تەنیا خەندەیەکمان بۆ یەکتری کرد کە لەبری هەموو قسەیەک بوو. کامیلۆ پیاوێکی بەتەمەن بوو، 70 ساڵی تەمەنی تێپەڕاند بوو. ساڵە بێڕەحمەکان پشتیان کوڕ کردبەوە و ماندووبوون و ناخۆشی و ئێشی دەرونی زۆر تون بوون، چونکە و ڕووداوانەی بەسەر غەڕناتادا هاتوون. لەو ساڵانەی کۆتاییدا لە کەمبوونی ژمارەی مۆریسکەکان و لە زیادبوونی دڕندەی دادگای پشکنین خوێنی سەرجەم مۆریسکەکانی دەمژی. شێخ عومەر هەناسەیەکی قوڵی هەرکێشا و بە نەرمونیانیەکی زۆرۆ سەیری کردم. لە چاوەکانیەوە وام هەست کرد کە باوکم سەیرم دەکات. کەمێک بێدەنگ بوو پاشان گوتی کارێک هەیە دەمەوێت پێت بڵێم. منیش سەرم بۆ لەقاند و جێم بۆ ڕادێرا. ئەویش تێکی پێگوتم کە تووشی ترس و دڵە ڕاوچەی کردم. کامیلۆ گەورە بووە و ناتوانێت ئەرکەکانی بەجێ بگێنێت، بۆی ئێمە لە کەسێک دەگەڕێن کە شوێنی بگرێتەوە. شێخ عومەر ئەوەی گوت و سەیری چاوەکانی دەکردم. جوان سەیری ناوچاوی دەکردم و بەردەوام بوو. کەسێک متمانەی دادگای پشکنینی هەبێت و لە گومان دوور بێت. کەمێک بێدەنگ بوو پاشان قسە لە ناکاوە دەنگ دەرەوەکەی ئاراستە کردم. ئێمە پێویستمان بە تۆیە ئەی عەلی. بەسەر سوڕمان و سەیری شێخ عومەرم کرد و چونکە قسەکە زمانی گرتم. ئەویش بەردەوام بوو. بزانە کە کارەکە ئەستەم و مەترسیدارە، بەڵام بە تێڕوانینی من و باوکت بێ ئومێدمان ناکەیت ئەی عەلی. باوەڕت بە خودا و خۆشەویستیت بۆ ئیسلام زۆر لە تەمەنت بەرزترن. تۆ کوڕێکی 10 ساڵان نیت، بەڵکو تۆ بارگرانی و خەمێک هەڵدەگریت. تونترین پیاو ناتوانێت هەڵی بگرێت. ڕۆڵە باوەڕت بە خودا تۆی گەیاندا و پلەیە. هاتنت بۆ کەنیسە و مانەوەت تێیدا لە بەرهۆیەک بوو کە تەنیا خدا خۆی دەیزانی. ئێستا حیکمەتی ئیلاهیمان بۆ دەرکەوت لەوەی کە تۆ ببیت بە بازنەی پەیوەندی نێوان مۆریسکەکان و دینەکەیان. بەوردی سەیرم کرد و بیرم لە کارەکە دەکردەوە، چونکە سەرڕای ترسە زۆرەکەم لە دادگای پشکنین، بەڵام ئەو ئەکەی هاوێشراوەتە ئەستۆم
هیچ دەرچێکی لێ نییە، چونکە ئیسلامی مۆریسکیەکان لە ئیسپانیا و پەیوەندیان بە ئیسلام بەوەوە پەیوەستە. ئەمارکێکی پڕاپڕە لە مەترسی ئەی عەلی. شێخ عومەر ئەوەی گوت و دەستی لەسەر شانم دانا، زۆر بیری نەکردەوە، چونکە جگە لە من هیچ کەسێکی تر نییە مەرکە لە ئەستۆی خۆی بگرێت. شێخ عومەر لەو پەڕی دڵخۆشیدا بوو کاتێک ڕەزامەندی خۆم پێڕاگەیاند و ڕوخساری گەشایەوە. شێخ عومەر ئەو ڕێنمایانەی پێدام کە لە سەریان دەڕۆم و چۆن هەموو پەڕەکان بە زمانی ئەلخمایدۆ نووسراوە و گەرکەوتنە دەستی کریسیانەکانیش هیچ شتێکی لێ تێناگەن. پاشان پێی گوتم کە نامەکان لە ڕێی دوو ئافرەتۆ پێم دەگەن، ئەویش مسلیمە ئەبلە و مسلیمە ئەبدەن. منیش بەسەر سوڕمانەوە لێم پرسی ئەی چۆن دەیان ناسمەوە؟ بە خەندەوە سەیری کردم و گوتی تۆ بەباشی دەیان ناسی عەلی، کاتێکیش دەیان بینی دەیان ناسیتەوە. دیدارەکە بە خێرایی کۆتایی پێهات و شێخ عومەر ڕۆیشتە خوارەوە بۆ هۆڵی کڵێساکە. منیش لە دوای ئەودا دەڕۆیشتم بۆ ئەوەی کەس بەیەکەوەمان نەبینێت. لە دوورۆ بینیم لەگەڵ هەندێک کەس قسەی دەکرد و لە ناکاو گوێم لە پیاوێک بوو لە تەنیشتم ئاماژەی بۆ دەکرد و بە هاوڕێکەی دەوت دۆن دیگۆ، پیاوێکی دەوڵەمەند و خاوەندە سەڵاتە و پەیوەندێکی زۆری لەگەڵ کۆشک هەیە. ئەو لەبەر گەشتە زۆرەکانی کە لە پشت کارەکانیەوەن زۆر ون دەبێت و لە ناکاو دەردەکەوێت. ئەمە ڕێگای شێخ عومەر بوو بۆ شاردنەوەی کەسایەتی ڕاستەقینەکەی، چونکە هەمووان وا دەزانن کە کریسیانێکی دڵسۆزە و پەیوەندی زۆر و کاری جوداوازی هەیە کە دووچاری گەشتی زۆری دەرەوەی غەرناتای دەکات. بەڵام ئەو بەلایەکانی غەرناتادا دەگەڕا بۆ چاوپێکەوتنی مۆریسکیەکان. یەکێک لە ناکاو گوتی ئەویش وەک تۆ لە بنەچەیەکی پیسە. گوێم لە وتەکە بوو ئاوڕمدایەوە بۆ قسەکەرەکە. بینیم کاردیناڵ خیمینیز بوو، سەرۆکی دادگای پشکنین. بەوا قورمانێکی دیارەوە سەیرم کرد. ئەویش قسەکانی تەواو کرد و ئاماژەی بە شێخ عومەر کرد. دیۆگۆ سەلماندی کە لە باب و باپیرانی نییە، ئەو گوێڕایەلی خۆی داوەتە خودا و کڵێسە، ئەو پیاوێکی بەخشندێ و بەخشش و خزمەتی زۆر پێشکەشی ماڵەکانی خوددا دەکات. کاردیناڵا خێمینیز بە وردی سەیری ڕوخساری کرد و گوتی ئومێدەوارم وەک ئەوت لێبێت بەدیە. کاردیناڵا قسەکانی تەواو کرد و بە ڕێگای خۆیدا ڕۆیشت و بیرکردنەوەکانی لەسرمدا دەخولانەوە. مانجێک ڕۆیش بێ ئەوەی شێخ عومەر ببینم، یان تەنانەت مسلیمە ئەبدە یان مسلیمە ئەبلە دەربکەون. تا لە چاوەڕوانیکردن بێزار بووم. ڕۆژێکیان بینیم سەیری دەکردم، ئافرەتێک بوو تەمەنی لە چلەکان بوو، زلی کریسیانە ئیسپانیەکانی لەبەر بوو. هیچ شتێکی گوماناوی سەبارەت بە ئەوان پێوە دیار نەبوو. بەڵام من شتێکم بینی کە هیچ کەسێک جگە لە من نەیبینی. ئەوە ئیسلام بوو. لە ناخیدا ئەوم دەبینی کە کەس نەیدەبینی. وەک من ئیسلامی دەشاردەوە و خۆی بە کریسیان نیشان دەدا. بریسکێک لە چاویدا هەبوو کە چاوی هیچ مۆریسکێک هەڵەی نەدەکرد، هەستێک کە جگە لە مۆریسکەکان هیچ کەسی دیکە هەستی پێ نەدەکردن. خەندەیەکی کرد و بە هێواشی لێم نزیک بیەوە و نانێکی پێدام، بە نەرمی لێم وەرگرت و سوپاسم کرد. وەک ئافرەتێک بوو خێرێک بداتە قەشەیە کە خزمەتی ماڵی خوددا بکات. نانەکەم لە جلەکانمدا شاردەوە و ماوەیەک بەناو کڵێسادا دەگەڕام و پاش ماوەیەک ڕاستەوخۆ ڕۆیشتمە ژوورەکەم، لەوێ نانەکەم کردەوە. کاغەزێکی بچووکی لە ناودا بوو بە زمانی ئەلخمیادۆ نووسرا بوو. بە منداڵی لەسەر دەستی باوکم فێری بوو بووم. نامەکە هەندێک ئاەتی قورئانی و فەرمودەی پێغەمبەری خودای صلی الله علیه وسلم تێدا بوو. داوام لێکرا بوو ئەم نامێ بدەمە دەستی دۆن مندخار کە یەکێک بوو لە مۆریسکەکان بۆ ئەوەی بیگێنێتە برایەکانی تری. لە کۆتایی نامەکەش نووسرا بوو کە هەڵگری ئەم نامێ مسلیمە ئەبدێ و ماوە دێتە ئێرە بۆ هێنانی نامەکانی شێخ عومەر. هەروەها لە نامەکەدا بۆم نووسرا بوو کە پابەند بم بە وریایی تەواو لە لای پیاوانی دادگا هیچ هەست و نەرمونیانیەک بەرامبەر مۆریسکەکان دەرنەبڕم، بەڵکو دەبێت زۆر تند و دڵڕەق بم کاتێک باسییان دەکەم. تا شەممەی دواتر چاوەنوارم کرد و پێش مەراسیمەکان دۆن مندخدار دەرکەوت و بۆ یەکێک لە کورسیەکان پێشکەوت و
وەک ئامادەکاریەک بۆ دەستپێکردنی مەڕاسیمەکان و بە قەست جانتایەکەی لە کورسیەکەی دواوەدانە تاوەکو کەس لە سەریدا نەنیشێت. منیش وا خۆم دەرخست کە لە ناو کورسیەکاندا دەگەڕێم تا گەیشتمە جانتاکە و لە ناکە و پەڕەکانم لە جلەکانم دەرهێنا و هایشتمە ناو جانتاکە و بە خێرایی ڕۆیشتم بەی ئەوەی کەس بمبینێت. تەنانەت دۆن مندغدار دەبوایە کەسایەتی خۆم لە بەرچاو مۆریسکەکانیش بشارمەوە بۆ ئەوەی گەر کەسێک دەست بە سەریش کرا لەژێر ئەچکەنجە و وەحشی گەرانیەکان نهێنیەکە ئاشکرا نەکات. نامەکان لە دوای ئەوە بە دوای یەکتردا دەهاتن و ئافرەتەکەی تریشم بینی مسلیمە ئەبلە کە زۆر جوداوازی لە هاوڕێکەی نەبوو. نامەکان ئەو کارە ساتانەی بۆ باز دەکردم کە مۆریسکەکان لە دەرەوە لێی دەناڵێنن لە کەمبوونی ژمارەیان بە شێوەی گەورە بەهۆی کوشتن و کریستیانکردنی زۆرەم لێ کە کریستیانەکان لە دژیان ئەنجامیان دەدا. مسلیمە ئەبلە وەک شێخ عومەر باسی کرد زانا بوو بە بابەتەکانی فقهی ئیسلامی و تیاندا کارامە بوو. ئەو زانستانە سەبارەت بە من کارێکی نەزانراو بوو کە پێشتر ورد و درشتەکانیم نەدەزانی. بابەتە فقهیەکانی مێشکی سەرقاڵ دەکردم و دەیشڵەژاندم و جارێکیان داوام لێکرد هەندێک بابەتی فقهیم فێر بکات. بە نەرمونیانی سەیری کردم و گوتی خۆت بەو بابەتانە سەرقاڵ مەکە چونکە ئیسلام لەوە ئاسانتر و سادەترە. سوور بووم لەسەر داوایەکەم بۆی بەڵێنی پێدام کە هەندێک پەڕم بۆ دەهێنێت کە مێشکم لە زۆر شت ئاسوودە دەکات. بەڵام گوتی زۆر خۆت سەرقاڵ مەکە ڕۆڵە چونکە کارەکە لەوە ئاسانترە. ماوەیەکی زۆر شەوق و ویستێکی زۆرم هەبوو بۆەوەی بۆم دەهێنێت و ناتوان وەسفی دڵخۆشی و ڕۆژە بکەم کە پەڕەکانی تیادا بۆ هێنام. بە حەزێکی زۆرەوە پەڕەکانم لێوەرگرت و لەگەڵ یەکەم هەلدا بە خێرایی ڕۆژمە ژوورەکەم. بە نەرمی پەڕەکەم کردەوە و دەنگێکی تون دەستم بە خوێندنەوەی کرد. پەڕەکانی بریتی بوون لە نامە یەکێک لە شێخەکانی مەغریب بۆ مسلمانانی ئەندەلوس. پاش ڕوخانی غەرناتا و بارتەسکردنی کریستیانەکان لەسەر مسلمانەکان و زۆر لێکردنیان بۆ بوون بە کریستیان، شێخەکەش پەلەی کرد بوو نامەکەی ناردبوو بۆەوەی هەندێک بابەتی فقی ئیسلامیان بۆ ڕوون بکاتەوە کە یارمەتیان دەدات بۆ ئەوەی شەعائیرە ئیسلامیەکان بەجێ بهێنن بێ ئەوەی ژیانی خۆیان تووشی مەترسی بکەن. نامەکە چەندین بابەتی فقی لەخۆ دەگرت کە مێشکی سەرقاڵ کردبووم و تووشی دڵڕاوکەی کردبووم وەک حکمی خواردنی گۆشتی بەراز و ئەنجامدانی نوێژەکان لە کەنیسە و خوێندنەوەی ئینجیل. نامەی شێخە مەغریبیەکە بە جۆرێک بوو کە ئازار و ناڕەحەتی لەسەر حاڵی مسلمانانی ئەندەلوس هەڵدەگرت، تەنانەت ناوی لێناین غەریبەکان. مانەی وشەکە هەستێکی وەها بوو خۆی لە دەمارەکانی دڵدەدا. ئای بەڕاستی ئێمە چەندە غەریبین، لێرە کەسمان نییە جگەل لە خوددا. بیریم دێت ڕۆژێک شێخ عومەر باسیەوەی بۆ کردم کە مسلمانەکانی تر هیچ شتێکمان لەبارەوە نازانن، تەنانەت نازانن بوونمان هەیە. گەر بشزانن ئایا ئەوە هیچ لە دۆخەکە دەگۆڕێت؟ خۆ پێشتر ئێمەیان بینی کە ڕووخاین، ئایا هیچ کەسێ خۆی بزوان؟ ئایا ئەوان تاوانبارن لەوەی ئێستا پێی گەیشتوین؟ یان ئێمە تاوانبارین؟ یان کریستیانەکان تاوانبارن؟ یان دادگای پشکنین تاوانبارە؟ چونکە ئەو جوولەکە و مسلمانەکان تەنانەت هەندێک کۆمەڵی کریستیانیشی بەزاندبوو. ئایستەم چەند ناخۆشە کاتێک بە ناوی خوداوە دەبێت. بە تێپەڕبوونی کات هەموو مۆریسکەکانی غەرناتام ناسی، چونکە لە ڕێوڕەسمەکان دەمبینین هەر کە تەواو دەبوون بە خێرایی دەڕۆیشتنەوە ماڵەکانیان بۆ ئەوەی نوێژەکانیان ئەنجام بدەن و دەگریان و داوای لێبوردن و لێخۆشبوونیان لەخوا دەکرد. زیاتر لە 7 ساڵم بەسەردا تێپەڕی و هەر لەسەر ئەو حاڵە بووم تا ڕۆژێک هات لە هۆڵی کڵێسا کاردیناڵ خێمێنیسم بینی. لەو ڕۆژەدا بە تووڕێیەوە سەیری کردم و گوتی بەدیە بۆ لەناو ئەو ئاهەنگانە ئامادە نابیت کە سازیان دەکەین. وشەکانی تووشی شڵەژانیان کردم، تەنانەت دڵم خەریک بوو لە پەراسوەکانم بێتە دەرەوە، چونکە کۆتا ئاهەنگ کە ئامادەی بووم ئەوەیان بوو کە خێزانەکەمیان تێدا سووتان. دادگاکانی پشکنین سووتاندن و کوشتارەکانیان ناودەنا بە ئاهەنگ وەک ئاهەنگێک وایە کە دەیکەن. ئەو ئاهەنگانە دوای دەست بەسەرکردنی مۆریسکەکان ئەنجام دەدران. مۆریسکەکان بەرەو گۆڕەپانێکی گەورە ڕادەکێشران بە ئامادەبوونی قەشە و ڕاهی بە ئیسپانیەکان بۆ سەیکردنی سووتاندنی بێدینە کافرەکان،
هەروەک ئەوان ناویان دەبردین. نەمزانی لە وەرامی گاردیناڵاخی منیس چی بڵێم. هەموو ئەوەی توانیم بڵێم ئەوە بوو کە کاتێکی گونجاوم نەدۆزیە بۆ ئامادەبوون. بەگومان و سەیری کردم و گوتی ئایا هێشتا هەست بە سۆز و نەرمونیانی دەکەیت بەرامبەر ئەوانە؟ بە خێرایی ئۆمڕەت دەکردەوە و پێم گوت کە لە هەموو جیهان هێندەی ئەوان ڕقم لە کەس نییە. بە زەردەخێنەیەکی پیسی بەڕوودا کردم و گوتی باشە بەدیە، خدا ئەمڕۆ وەک دیاری پێبەخشیوی بۆ ئامادەبوون یەکێک لە ئاهەنگەکانمان، چونکە لە مێژە ئامادەی ئەوە نەبوویت. ئەمڕۆ دەچیتە گۆڕەپانە گەورەکە بۆ بینینی. نازانم ئەو پیاوە لە چی دروست کرابوو، گەردڵی لە بەردبوایە ئەوە بە دڵدەنجی و ئازاریەوەی کە بەسەر مۆریسکیەکاندا دەهێنێت شەخ دەبوو. بەڵام نمونەی ئەو شەیتانە نەدڵ و نەمێشکی نییە، بەڵکو شەیتان دەیجوڵێنێت. ڕووساری گاردیناڵات تند و ڕەق بوو، هەردەم بەم شێوێ بوو. ئەوەی کە سەیری دەکرد وای دەزانی کە دڵڕەقیەکەی لەسەر ڕووساری نیشتووە و بۆتە شوێنەوارێک بۆی. نازانم چۆن بەرگەی ئەو دیمەنە بگرم، پێشتر بەسەر هەر بیانویە خۆم دەدزیەوە، بەڵام ئەوڕۆ بە ناچاری دەبێت بچم. گۆڕپانەکە پڕ ببوو، هەمویان چاوەنواری بینینی کافرە بێدینەکەیان دەکرد. 3 ساڵ تێپەڕی بوو کەسێکی مۆریسکیان نەدۆزیویەوە، تاوایان زانی بوو کە تەواو بوون. بۆیەوە ئەمڕۆ لەو پەڕی دڵخۆشیدان بۆ دووبارە بینینیان لەم ئاهەنگەدا. چەند ساتێک تێپەڕین تا دەرگای گۆڕەپانەکە کرایەوە و جەلادەکە هاتە ژوورەوە و مۆریسکێکی بەندکراوی گرتبوو، سەرپۆشێکی گەورەی لەسەر سەری دانابوو بۆی ئادگارەکانی دەرنەکەوێت. تا گەیشتە ناوەڕاستی گۆڕەپانەکە بۆ ئەوەی هەموو خەڵکی بیبینن. کاتێ سەرپۆشەکەی لەسەری مۆریسکەکە لابرد و هاواری خۆشی کریسیانەکان بەرز بیەوە و هاواری منیش لەگەڵیان بەرز بووەوە. لە زۆری غەمباری و تۆفانی تووشم بوو. قەدەر چەقۆی تۆقینی لە دڵم چەقان. لەو ساتەدا کە دەنگم لە ناو هاواری دڵخۆشی ئەو بربەریانەون بوو، وەکو شێت هاوارم دەکرد کە وازی لێبهێنن و لە بری ئەو من ببن. مسلیمە ئەبدا ئەوڕۆ دەسووتێنرێت. شوێنەواری ئەشکەنجەی قێزەونی لێ دیار بوو. پێدەچێت تووشی لێکۆڵینەوە و ئەشکەنجە بوو بێت بۆ زانینی هەر زانیاریەک لەسەر مۆریسکیەکان. بەڵام هیچی پێنەوت بوون. گەروا بوایە ئێستا من و شێخ عومەر لەوێ دەسووتێنراین. لەو ساتەدا زمانم دەستی بە نزاکردن کرد. ئەی پەروەرێنی دڵۆڤانم، ناخۆشیمان بەسەردا هاتووە و هیچ پەنا و پارێزەرێکمان نییە جگە لە تۆ. لە دوورەوە زەردەخەنەیەکی کەمم لە ڕووساری بینی، لێوەکانی دەجوڵاند و هەندێک وشەی دەگورت و خێزانەکەم وشەی شایەتمانی دەهێنا. بەرگەی دیمەنەکەم نەگرت کە جەلادەکە بەرەو ئاگر ڕای دەکێشە. دەنجی بەربەریەکان بەرز بوونەوە کە داوایان دەکرد بسووتێنرێت. لەو کاتەدا هەستم کرد پلەی گەرمی لەشم بە شێوەیەکی سامناک بەرز دەبەوە و لایەکانم توانای جوڵیان نەماوە و وشەکان لە قوڕگم وەستان. دیمەنەکە بەڕاستی سامناک بوو. سامناک بوو کە تەنانەت گەورەترین نووسەرەکان ناتوانن وەسفی بکەن. دەنگەکان بە تەواوی لێم پچڕان و هەموو دیمەنەکە لە پێشم من بوو. کەسم نەدەبینی جگە لە مسلیمە ئەبدە و ئەوەی نامۆ بوو ئەوە بوو کە بینیم شایەتمانی دەوت و جەلادەکە فڕی دەدا ناو ئاگرەکە. منیش بەرگەم نەگرت و لە هۆش خۆم چووم. نەمزانی دوای ئەوە چی ڕوویدا. نازانم چەند کات تێپەڕی، بەڵام نەناکاو هەستامەوە بینیم لە ژوورە بچووکەکەی کڵێسام و ڕاهیبێکم لە تەنیشتە. پێیگوتم پێکدادانێک لە نێوان خەڵکەکە ڕوویدا بووە، بوویتە هۆی کەوتن و لە هۆشچوونت. پاشان بە پەژارەوە گوتی بینینی سوتاندنی و کافرەت لە کیس چوو. تەنانەت کاتێک دەمردیش ڕەتی کردەوە کە لە ئاینەکەی هەڵگەڕێتەوە یان هیچ دان پێدانانێک بکات بەرامبەر بە مۆریسکیەکان. نازانم ئەو ئافرەتە ئەو هێزە بەرگەگرتنە سامناکەی لەکوێوە هێناوە بەدیە. ئەمەی گوت و ژوورەکەی بەجێهێشت. لە ڕۆیشتنیدا نەفرەتی لە هەموو مۆریسکیەکان کرد. هەرکە دەرگای ژوورەکەمی داخست لە خەمی مسلیمە ئەبدا ڕاستەوخۆ کەوتمە ناو گریانێکی قۆڵ. بیرم نایەت کە پێش ئەو کاتە بەم شێوەیە گریابم. لە ڕوخساریدا ڕوخسار و یادگاری دایکمم دەبینی. کاتێک دەمبینی نامەکانی دەهێنا هەستم دەکرد کە خودا لە بری دایکم ئەوی پێبەخشیوم. بۆیە وەک دایکم خۆشم دەویست. تاکە سەرخۆشیمەوەی کە لە بەهەشدا بەیەک دەگەن و
باسی منی بۆ دەکات و داوای لێ دەکات نزام بۆ بکات بۆی خوددا لەوەم خۆش بێت کە ئێستا تێیدام. ئای ئەو ژیانە چەند دڵڕەقە، کەمێکت پێدەبەخشێت بەڵام زۆر زۆرت لێ دەبات. کاتەکان یاسوودەی و دڵخۆشی هیچ بەهایەکیان نییە کاتێ لە تەنیشت کاتەکانی دڵتەنجیۆ بێت. ژیان بەم شێوەیە چۆنی بوێت وامان لێ دەکات و بۆ کوێی بوێت دەمان بات ئەوەندەی لە تواناماندا هەیە کە پێیدا بڕۆین تا دەگەینە کۆتایی. بەڵام ئومێدمان ئێمەی مۆریسکی پەیوەندی بە دوای کۆتاییەوە هەیە. شێخ عومەر چەند وشێکی پێگوتم لەو ساتەدا بیرم هاتەوە، بەڵام هەرگیز تێی نەگەیشتم. 3 ڕۆژ دوای کوژرانی مسلیمە ئەبدا نامەیەکم لە شێخ عومەر بۆ هات لە ڕێی مسلیمە ئەبلەوە. غەمباری بەڕوونی لە چاوەکانی دیار بوو، ڕوخساری خۆی دابوو بە یەکدا و زەرد هەڵگەڕا بوو. لەو پەڕی خەمباریدا بوو لەسەر هاوڕێ و هاوڕێگای. کاتێک سەیری چاوەکانیم کرد درکم بەوە کرد کە زۆر لە دوای مسلیمە ئەبدە ناژی، چونکە وەک یەک گیان وابوون لە یەک لاشەدا. یەکێکیان ڕۆیشت و خەریکەوەی تریش بە دوای بکەوێت. بەڵێ وەش ڕوویدا چەند ڕۆژێک تێپەڕی و مسلیمە ئەبلە بە نەخۆشی کەوت و قەدەر کەڵپەکانی خەم و بەژارەی لە دڵیدا چەقاند، بۆی لێی نەگەڕا تا ژیانی سپارد. پاش کوژرانی خێزانەکەم وامزانی دووچاری هیچ کارەساتێک یان پەژارێکی لەم شێوێ نابمەوە کە لە بەجێهێشتنیان تووشی بووم. بەڵام لەو کاتەدا پەژارە هەموو گیانمی داگرت و دەستی بەسرم داگرت. تاوامزانی تەنیا بۆ پەژارە بەدی هاتبووم. تەنانەت خەم و پەژارەکانم بە شێوەیەکن وەکان یەک دەتوانن خەڵکی هەموو جیهان تووشی خەم و ناخۆشی بکات. بەشی سێیەم خەونێک. لاپەڕا 112. نامەکان ڕاستەوخۆ لە شێخ عومەرەوە پێم دەگەیشتن کە زۆر دەهاتە کڵێسا بۆی بەنێهێنی یەکتر ببینین. پێیگوتم کە دۆخەکە لە دەرەوە سامناکە و ژمارەی مۆریسکیەکان بە پەنجەی دەست دەژمێردرێن. سەرنجمدا کە شێخ عومەر وازی لە وریایە زۆرەکەی دەهێنا. کاتێکی زۆری بەسەردەبت لە گەڕان بە دوای مۆریسکیەکان لە هەموو لایەکانی ئەندەلوسدا. هەموو خەمیەوە بوو کە بڵێسەی ئیسلام نەکوژێتەوە. هەندێک گومانی لەسەر پەیدا بوو لە کلێساشدا پروپاگەندەی زۆری لەسەر بڵاو بیەوە. ئەوم پێڕاگەیان، بەڵام گوێی پێنەدا. منیش زانیم کە کاتێویش هاتووە هەروە بوو، درێژەشی نەچێشە. 4 مانجی نەبر تاوەکو دادگاکانی پشکنین مزگەوتی شێخ عومەریان دۆزیەوە و 8 کەسی تێدا بوون نوێژیان دەکرد. حکمەکە ڕاستەوخۆ لەسەریان ئەنجام درا. لە کاتی نوێژدا هەموو مزگەوتەکان بەسەردا سووتاندن. کۆتاییەکی کارەسا دامێز بوو بۆ مۆریسکیەکان کە کەسیان لێ نەما جگە لە من. هەروەها قەشە کامیلۆ چەندین ڕۆژ تێپەڕی بوو کە خەم تاکە هاوڕێی تەنیاییم بوو تا ڕۆژێک هات پەژارە گەیشتە لووتکەی. لەو ڕۆژەدا زۆر دڵتەنگ بووم، وەک عادەتی خۆم بەناو کڵێسادا دەگەڕام تا چاوم بە کامیلۆ کەوت. لێشێک لە گۆشەکانی کڵێسا دانیشت بوو، قەشەیەکی تری لەگەڵ بوو. دیار بوو مشتومڕیان لەسەر کارێکی ناو کڵێسا بوو. چاوەڕێم کرد تا کامیلۆ لە قسەکانی تەواو بوو ئەوەی بەجێهێشت. منیش بەرەو کامیلۆ ڕۆیشتم و کورسیەکم هێنا و لە بەردەمی دانیشتم. سەیری ڕوخساریم دەکرد بێ ئەوەی قسە بکەم. هەستم کرد کە ئەو هەست بەوە دەکات کە لە ناخم ڕوو دەدات. ئەویش بە سۆزۆ سەیری کردم و گوتی خەم مەخۆ عەلی، چونکە هەمووی دەیچێژین قەدەرێکی ئیلاهیە. بە خەمێکی زۆرەوە سەیرم کرد و گوتم ئەی بۆچی خوددا لە قەدەرمان ناخۆشی دەنووسێت. بە زەردەخەنەکۆ گوتی قەدەری خوددا تەنیا خێر و خۆشی دێنێت. بەچی دەزانیت ئەوەی ئێستا ئێمە تێیداین ناخۆشیە؟ ڕەنگە خێر بێ و تۆ هەستی پێنەکەی. تووشی شۆک بووم لە قسەکانی، بۆی بە توندی وەرامی قسەکانم دایەوە. چ خێرێکە ئێمە هەموو جۆرەکانی عەزاب دەبینین؟ چ خێرێک بە چاوی خۆم کۆتایی خێزانەکەم و خۆشترین کەسەکانم بینی؟ نەمدەزانی چیم دەگوت، بەڵام هەرچی لە ناخمدا هەبوو هەڵم ڕشت و هەموویم بە ناوچاوی دادا و پاشان کەوتمە ناو گریانێکی تون. کامیلۆ وەستا لە قسەکانم بوومەوە و سەرڕای ئەو توندی و ڕقەی کە قسەم لەگەڵ کامیلۆدا دەکرد. بەڵام ئەو بە سۆز و سەیری کرد و گوتی بەدیە، ئایا هێشتا موسڵمانیت؟ سرم لە پرسیارەکەی سوڕما.
بەڵام وراممدایەوە و بەڵێ و تۆش ئەوە دەزانیت. لە ڕوخسارم مردبەوە و گوتی کەواتە تۆ لە خێردایت. قسەکانی تووشی شۆچیان کردم و سەیری ڕوخساریم کرد و ئەویش بەردەوام بوو. مردنی خێزانەکەت لەسەر ئیسلام خێرە و هەموو ئەوەی لە پێناو ئاینەکەمان دەیچێژین خێرە ئەی عەلی. کەمێک بێدەنگ بوو، پاشان گوتی ژیان هیچ مانایەکی نییە گەر هەموو شتێکت بەدەستێنا و ئاینەکەت لەدەستدا. هەموو شتێک لەم ژیانەدا فانیە، تەنیا ئاینەکەت دەمێنێتەوە. ئاین کلیلی ژیانە. کاتێک باپیرانمان دەستیان پێوەگرت هەموو شتێکیان هەبوو، کاتێک بەجێیان هێشت هەموو شتێکیان لەدەستدا. ئێمە ڕێگاکەی ئەوان تەواو دەکەین ڕۆڵە، یان دەست بە کلیلەکە بگرین و شکۆیەکی نوێ بنیاد بنین، یان بەجێ بێڵین و ون بین هەر وەک ئەوانی پێش ئێمە ون بوون. دەبێت باوەڕمان بپارێزین و بڕوامان وابێت کەوەی خوددا دایناوە دێت و هیچ ڕێگریەکی لێ نییە. باوەڕهێنان بە خوددا ئەو ڕووناچیە کە لە تاریچیەکان ژیاندا ڕێنوینیمان دەکات. بێ ئەو ئیمانە ڕێگاکەمان لێ تێک دەچێت و دەکەوینە ناو تاریچیە کە تەنیا خوددا دووریەکەی دەزانێت. هەستم کرد قسەکانی خۆیان لە دەمارەکانی دڵم دەدا. منیش هێور بوومەوە و گوتم باسی چ شکۆیەک دەکەیت؟ ئێمە هەوڵ دەدەین خۆمان ڕزگار بکەین و نەک بنیاتنانی شکۆ. ئێمە بە درێژایی چەند سەدەیەک زەلیلی و چەوسانەوە دەچێژین. جا چۆن دەکرێت ڕۆژێک شکۆمان بگەڕێتەوە؟ کەمێک بێدەنگ بوو، پاشان گوتی زەمن هیچ ئاماژە و مانایەکی نییە. جا چەند سەدەیەک لە تەمەنی زەمن مانای چییە؟ سەبارەت بە زەمن ئەوانە چەند ساتێکن و چەند ساتێکی تەمەنی گەلانن. بەسەر سوڕمانێکی زۆر و سەیرم کرد و بەردەوام بوو. بەدیە شکۆی ئیسلام لە دڵ و ویژدان هەڵدەقوڵێت. ئەمە شکۆی ڕۆحە لە زەمانی سەرمەدی کە کۆتایی نایەت، نەک شکۆی دەسەڵات و فەرمانڕەوایەکی فانی. شکۆی ئێمە لە پارێزگاری کردنمانە لە ئاینەکەمان ئەی ڕۆڵە. لەو ساتانەدا لە مەبەستی شێخ عومەر گەیشتم، لەوەی کە ئومێدمان بریتێ لە دوای کۆتایی تەواوەتی واتە مردن. ڕۆیشتمە ژوورەکەم و لەسەر جێگاکەم پاڵ کەوتم و هەوڵمدا بخەوم. بەڵام لەسەر دەنجی یەکێک لە قەشەکان هەڵسامەوە کە داوای لێکردم بڕۆمە ناندێنەکە بۆ نان خواردن. بە لەشێکی قورسەوە ڕۆیشتمە ناندینەکە. حەزی خواردن نەبوو، بەڵام ڕۆیشتم و خۆم وا نیشان دەدا کە خواردن دەخۆم و پاشان ڕۆیشتمەوە ژوورەکەم خەوتمەوە. لە عادەت و خوم نەبوو بێخەونی ناخۆش بخەوم. هەمیشە لە خەونەکانمدا دەنجی کوشتن و ئەشکەنجەدان بە دوام دەکەوێت و دیمەنی لێکۆڵەرەکانی دادگای پشکنین کە پیا و ئافرەتیان هەڵواسیوە و بە زیندوی جەستەکانیان دەبرژێنن. کەچی لەو شەوەدا دۆخەکە نامۆ بوو. خەوم دەبینی کە لە بیابانێکی وشکدا دەڕۆیشتم. لەگەڵەوەشدا هەستم بە دڵخۆشیێکی زۆر دەکرد کە دەڕۆیشتم تا گەیشتمە باڵەخانەیەک لە ناوەندی بیاباندا. لە بەردەمیدا پیاوێکی جلسپی ڕاوەستا بوو کە ڕوخساری دەدرەوشایەوە. شێوەی فریشتەکانی دەدا پێی گوتم بەخێر بێیت بۆ ماڵی خوددا. بە خێرایی لە خەو هەڵسام. یەکسەر شێخ عومەرم بیرکەوتەوە کە باسی فەرزێکی بۆ دەکردم پێی دەوترێت حەجی گەورە لە شاری پێغەمبەری ئازیزدایە. وتەکانی شێخ عومەرم بیرخۆم دەهێنایەوە کە بۆی باز دەکردم شتێکی لێ ناوی کەعبەیە. ئەویش ماڵی خوددایە و مسلمانان لە دەوری دەخولێنەوە و نوێژ دەکەن. ئاواتی شێخ عومەر ئەوە بوو کە بڕواتە ئەوێ و ئەو فەرزە ئەنجام بدات. ئەو خەونە وەک مژدەیەکە لەلایەن خودداوە کە من دەڕۆمە ئەوێ. بەڵام چۆن لە کاتی بەجێهێشتنی شاری غەرناتام لێ قەدەغەیە. جا چۆن هەموو ئەندەلوس بەجێ بهێڵم. بە درێژایی چەندین هەفتە هەموو ئەوەی کە مێشکمی سەرقاڵ کردبووە بوو کە چۆن لە غەرناتە بڕۆمە دەرەوە. بەڵام دەسەڵاتە ئیسمانیەکان ڕێگری لە هەموو کەسێکی بنچینە مۆریسکی دەکات کە لە ئەندەلوس بچێتە دەرەوە. جا هەر کەسێک بێت. چەندین ڕۆژ تێپەڕین و هەوڵم دەدا بەسەر هەستەکانمدا زاڵ بم و لە ناو خۆمدا بیشارمەوە. بەڵام نەمتوانی وا بکەم. سرم لێ شێوا بوو لە گەڕان بە دوای ئەو وەرامانەی سەرقاڵیان کردبووم. بەڵام لەو جیهانە دڵڕەقەدا وەرام کوا مانای هەیە؟ دامرکاندن، کوشتن، تند و تیژی، خوێن. چەند دەستەواژەیەک بوون کە لە سەرەتای ژیانمەوە لە دەستیان دەناڵێنم و تا دەمبرم بە وەهنەوە دەناڵم. پێویستیم بەوە بوو زیاتر لەگەڵ کامیلۆ بدوێم
چونکە قسەکانی دەیانتوانی خەمی دڵم لابەرن. هەڵسام لێی بگەڕێم تاوەکو بینیم لە باخچەکە بە تەنیا دانیشت بوو. منیش بەرەو لای ڕۆیشتم گوتم بۆ هەموو ئەومان لەگەڵ دەکەن؟ کامیلۆ لە پرسیارەکانم سەری سوڕما و ئاوڕی بەلای مندا داوە و بەبێ دەنجیەکەوە سەیری کردم. ئەویش ئاماژەی بۆ کردم لە کورسیەکەی تەنیشتی دابنیشم. منیش دانیشتم و فرمێسک لە چاومدا قەتیز ببوون و پەژارە دڵی دەگوشیم. ئەوە چینە و دەمارگیریە ڕۆڵە. بێ ئەوەی سەیرم بکات دوای گوت. منیش ئاوڕێکم بەلای دادایەوە قسەکانی تەواو کرد و گوتی کاتێک ئیسلام هاتە ناو ئەندەلوس هەمویان لە یەک باوەش و بە ئاشتیەشی تەواو دەژیان و کەسیش لەبەر ئاینەکەی سەمی لێ نەکرا. کریسیانەکان بە درێژایی 8 سەدە لە کڵێسا و بیر و باوەڕەکانیان پارێزراو بوون کە لە سەردەمی فەرمانڕەوای ئیسلام بوو. لەو سەردەمەدا هیچ کریسیانێک زۆری لێ نەکرا بۆ وازهێنان لە ئاینەکەی. بەڵام دوای نەمانی فەرمانڕەواییمان دەمارگیری و کینە دڵی داگرتن و دەستی بەسەر دەرونیان داگرت. دەزانی بۆ ئەی عەلی؟ کامیلۆ چاوەنواری وەرامی لێ نەکردم بۆیە بەردەوام بوو. چونکە ئەوان وەک ئێمە ناتوانن لێبوردە بن ڕۆڵە. ئەوەش هۆکاری کینیانە کە ناتوانن ئەو گیانە لە ناخیاندا بدۆزنەوە. فەرمانڕەوایی ئێمە فەرمانڕەوایی ئومێد و ژیان بوو. بەڵام فەرمانڕەوایی ئەوان فەرمانڕەوایی ترس و تۆقینە. ئەوان بە چاوی کەسی بێدەسەڵات بۆ ئەو دۆخەی پێیگەیشتون سەیرمان دەکەن. ئەو وڵاتە لە ژێر فەرمانڕەواییمان نمونەی ناوازەیی و جوانی و شارستانیەت بوو. لە هەموو زانستە ژیانیەکان سەرکەوتین و مەزنترین شارستانیەتمان لە مێژوو بنیاتندا. بەڵام ئێستا سەیری دۆخی ئیسپانیا بکە کە پارچەبوون و دابڕان باڵی بەسەردا کێشاوە و نەزانی مێشکی کەسەکانی کۆنتڕۆڵ کردووە. ئەو دادگایە پڕ لە چەوساندنەوەیە زۆر بەردەوام نابێت ڕۆڵە. چونکە چەوساندنەوە ناتوانێت بیر و باوەڕ بنیاد بنێت و بیرۆکەیەکدا بمەزرێنێت. ئەو تەنیا دەتوانێت بۆ ماوەیەک بە زۆری لە هزری دابنێت، بەڵام ئەو ماوەی درێژە ناچێشێت. ئەی ڕۆڵە. بە دەنگێکی کزەوە پێم گوت ئایا بەڕاستی هەندێکیش لە کریسیانەکان وەک ئێمە لێ دەکەن؟ کامیلۆ بەسەر لە قاندن وەرامی دایەوە گوتی چەوساندنەوە جوداوازی نێوان ئاینەکان ناکات. ئەوان هەموو کەسێک دەچەوسێننەوە کە پێچەوانەیان بێت و جوداوازی لەگەر بیر و باوەڕی ئەوان بێت، تەنانەت گەر کریسیانیش بێت، هەروەک لەگەڵ مایکڵا سێرڤیتۆس ڕوویدا. بەسەر سوڕمان و پرسیارم کرد چێیە؟ کامیلۆ هەناسەیەکی گەرمی هەڵکێشا و دەستی بە جێڕانەوەی کرد. ئەوە لە ساڵی 1553 میلادی بوو. سێرڤیتۆس پزیشکێکی ئیسپانی و زانایەکی بیرمەند بوو لە دەسەڵاتی خوددا. دژایەتی زۆرێک لە ڕای کەنیسەی کرد و بیری پالوپی پیرۆزی ڕەت کردەوە. لە پەرتووکەکانیدا سەلماندی کە خوددا یەکە و ئیسا سەلامی خودای لەسەر بێت مرۆڤێکە و موعجزەیەک لەدایک بۆ و خوددا کردویەتی بە پێغەمبەر. چیرۆکەکە لەو پەڕی خۆشیدا بوو. بۆیە بە هەموو هەستەوەرەکانمانەوە بۆ کامیلۆم ڕادێرا بوو. هەروەها گوتی باش ئەوەی دەنگی سێرڤیتۆس بڵاو بیەوە و دەنگێکی گوێ لێگیراوی پەیدا بوو، دادگای پشکنین بە تۆمێتی بێدینی تاوانباریان کرد و بڕیاریاندا بە سوتاندن بیکوژن. سێرڤیتۆس هەڵاتە ڤێینا، بەڵام لەوێ دەست بەسەر کرا و بڕیارەکەی لەسەر ئەنجام درا. بەڵام خوددا هەلێکی خودایی بە سێرڤیتۆس بەخشی، چونکە لە ڕۆژی ئەنجامدانی بڕیارەکە سێرڤیتۆس بەستونێکی دار بەستراوە و پەرتووکەکانیان لە ناوەڕاستی بەست و ئاگریان تێبەردا و لیان گەڕا بیسووتێنن. تاوەکو ئاگرەکە بە تەواوی خامۆش بووەوە و کۆتایی هات و کارە چاوەڕوان نەکراوەکە لە بەردەم ئامادەبووان بوو. سێرڤیتۆس مرد، بەڵام ئاگرەکە جەستەی نەخوارد و نەخۆی و نەپەرتووکەکانی نەسووتان. کاتێک گوێم لەو قسانە بوو هەستم بەسەر سوڕمانی دەکرد، بەڵام چونکە ئەمە ڕاستی موعجزەیەکی خوداییە کە بەسەر پیاوێک دەهاتووە کە ڕەتی کردوێتەوە ملکەتی چەند حەزێکی سەوسێنەری خوێناوی ببێت. چەندین ڕۆژ تێپەڕین تێیدا ماندوو بووم لە زۆری پیرکردنەوە تا ڕۆژێک زوو خەوم لێکەوت
بەڵام بیرۆکەکانم لە خەویشدا وازیان لێ نەهێنام تا هەستم کرد کە مێشکم خەریکە سرم بەجێ دەهێڵێت لێی هەڵدێت وا هەستم دەکرد کە چەند لە دەریایەکی خۆپێکدادەر لە ترس و تۆقیندام هیچ شتێک ڕزگاری نەکردم جگە لە چەند لێدانێکی خێرایی دەرگای ژوورەکەم منیش بە تۆقینەوە هەڵسام و بە خێرایی دەرگای ژوورەکەم کردەوە ئەوەی لە دەرگاکە بوو یەکێک لە قەشەکان بوو پێدەچوو کە کارێک ڕوویدا بێت چونکە ڕوخساری کابرا زەر هەڵگەڕا بوو بەڕەقی سەیری ڕوخساری کرد و بە خێرایی دەیگوت قەشە کامیلۆ هەر ئێستا تۆی دەوێت کەمێک بێدەنگ بوو پاشان کە بە ئەستەمی تفی قوت دەدا گوتی ئەو لە سەرە مەرگدایە بە خێرایی بەسەر پلیکانەکەدا بازمدا تا گەیشتمە ژووری کامیلۆ هیچ کەسێکی لێ نەبوو جگە لە خۆی کامیلۆش ئاماژەی بە قەشەکە کرد بۆ ئەوەی بڕوات و بە تەنیا بەجێمان بهێڵێت ڕووساری کامیلۆ بێڕەنگ ببوو وەک ڕووساری مردوەکان زەر هەڵگەڕا بوو بەڵام سەرەڕای هەموو ئەوانە ڕوانینێکی ئاسوودەیم دیت کە لە چاویدا دیار بوو ئاماژەی بۆ کردم کە لە تەنیشتی سەرجێگاکەی دابنیشم لە تەنیشتی دانیشتم و بە نەرمی دەستی گرتم و بە دەنگێکی لاواز گوتی ئێستا دەڕۆم ئەی عەلی دەڕۆمە لای مۆریسکەکانی تر فرمێسکەکان لە چاوم دەهات و بەشارە دڵی دەگوشیم کامیلۆ کۆتاشت بوو کە بۆ من مابووەوە نازانم بۆ لە قەدەرم نووسراوە کە بەجێهێشتنی خۆشەویستانم ببینم کامیلۆ چاوەکانی داخست و پاشان بە هێواشی کردیە و سەیری دەکردم و گوتی غەمبار مەبە ڕۆڵە چونکە لەوێ پێت دەگەمەوە ئینشاءالله بەسەر سوڕمانەوە لێم پرسی لەکوێ بە دەنگێکی کە زۆرامی دامەوە لای کەعبە ڕۆڵە تووشی شۆک بووم لەوەی کە بیستم چونکە کامیلۆ چۆن بە خەونەکە میزانیوە وەک بڵی بیرۆکەکانمی دەخوێندەوە بەردەوام بوو خەوێکی وەک تۆم بینی و عەلی فرمێسک لە چاوەکانم بارین کاتێک سەیری کۆتاشتم دەکرد کە بۆم ماوەتەوە چونکەوە تا لە بەردەمم داوا لە تاریشێک بەجێم دەهێڵێت تەنها خوددا دووریەکەی دەزانێت باوەڕ بە پەیامی خوددا بکە ڕۆڵە دەست بە ئاینەکەت بگرە چونکە خوددا لێرە ڕزگارت دەکات عەلی نزات بۆ دەکەم و داوا لە هەموو مۆریسکەکان دەکەم نزات بۆ بکەن ئەمەی گوت و گیانی گەڕایەوە لای پەروەرێنی میهرەبان کۆتە هاوڕێم لە ناڕەحەتیەکان بەجێی هێشتم هەموو گلەیەکانی بردەوە لای خودای تەعالا جەلە جەلالوه بەشی چارەم و کۆتایی لاپەڕا 129 ئەو شەوە خەوزران هاوڕێم بوو وەک منداڵێکی بچوو خۆی پێوە گرتو بووم کە دەترسێت دەستی دایکی بەربدات و ڕێگای لێ هەڵە ببێت کەشەکە گەرم و خنکێ نەربوو شێی هەوایەکە دەیتوانی لە یەک ساتدا مرۆڤ بخنچێنێت نازانم لەو کاتەدا بۆ دەروونم پێی گوتم کە بڕۆمە هۆڵی کڵێساکە بەلەشگرانیەوە لە پلیکانەکان دەڕۆیشتمە خوارەوە تا گەیشتمە ناوەندی هۆڵەکە و لەوێ دەگەڕام و بیرم لەوەی دەورم دەکردەوە و خۆم بە تاریکی شەودا پۆشی بوو کە مۆمەکان نەیانتوانی بوو ڕووناچی بکەنەوە ئەو تاریچیە وەک تاریچیەکە بوو کە باڵی بەسەر غەرناتادا کێشاوە بەڵام ئەوەی لێکیان جوداواز دەکاتەوە ئەوەیە کە تاریکی شەو لەگەڵ دەرکەوتنی خۆر دەڕوات بەڵام پێناچێت تاریکی غەرناتە هەرگیز کۆتایی بێت و بڕوات لە دوورەوە لە تەنیش دەرگای ژێرزەمین تروسکایەکی ڕووناچیم بینی منیش بۆ لای ڕۆیشتم بەڵام کەسم نەبینی تەنیا بینیم دەرگای ژێرزەمینەکە کرابەوە بە ترسەوە سەیری پشت دەرگاکەم کرد چونکە هەرگیز نەهاتوومەتە ئەو شوێنە ترسناکە تەنیا دوو جار نەبێت کە هەندێک کاغەزیان دەگواستەوە خوارەوە و لەو ڕۆژەدا قەشەیەک داوای لێکردم یارمەتی کرێکارەکان بدەم لە هەڵگرتنی کاغەزەکان ئەو ڕۆژە گوێم لێیان بوو کە دەیان چرپاند کە ئەو کاغەزانە دانپێدانانی مۆریسکەکانی تێدایە و کاغەزی لێکۆڵینەوەن پاشان زانیم کە هەموو داتاکانی دادگای پشکنین لە کتێبخانەیەکی شێرزەمین دادەندرێت سەری دەوروبەرم کرد بەڵام کەسم نەبینی جگە لە خۆم منیش تۆزێ خۆم ئازا کرد و بە پلیکانەکانی ژێرزەمینەکە دابەزیم شوێنەکە لە خوارەوە ڕووناک بوو وەک بڵێ 1000 خۆر بەسەر یەکەوە هەڵهات بێت پێدەچوو یەکێک چرایەکانی داگیرسان دەبێت
لە دوورەوە دەرگای کتێبخانەکەم بینی ئەو شوێنەی کە تەنیا بە بیر لێکردنەوەی تووشی شڵەژانت دەکات. لە سیستەمی دادگاوا بوو کە 3 قوفڵ بەسەر دەرگاکە هەبێت، کلیلەکانیان 3 گەورەترین لێکۆڵەری دادگا هەڵی بگرن. بە هیچ جۆرێک نەدەکرایەوە تەنیا بە ئامادەبوونی ئەوان نەبێت. بەڵام من شتێکم بینی کە وای کرد لە شوێنی خۆم نەجوڵێم و تووشی سەرسوورمان ببم، چونکە دەرگای کتێبخانەکە کرابووەوە، کەواتە لێکۆڵەرەکان لەبەر کارێک لێرن. دەبوو زۆر وریابم، چونکە تەنیا ئامادەبوونم لێرەدا بەس بوو بۆکردنەوەی دەرگای دۆزەخ بەڕوومدا. بە دەنگێکی کەس بانگم کرد بزانم کەسی لێیە، بەڵام هیچ وەرامێکم وەرنەگرت. بە هێواشی ڕۆیشتمە ژوورەوە و داوام لە خوددا کرد کە کەس بەبوونم لێرەدا نەزانێت. شوێنەکە زۆر فراوان بوو، بریتی بوو لە چەند ڕەفەیەکی گەورە کە ئەو پەرتوکانەی لەسەردانرا بوون کە داتاکانیان تێدا بوو. لە دوورەوە لە پەرتوکەکانم دەڕوانی هەموو بەشێک مێژووی خۆی لەسەر نووسرا بوو کە بۆ لێکۆڵەران ئاسان بوو بگەڕێنەوە سەری هەر کاتێک ویستیان. لەناو کتێبخانەکە دەرگایەکی بچووک سەرنجی ڕاکێشام کە نیم چەکراوە بوو، وەک بڵێ برە و شوێنێکی تر دەڕوات. بە وریاییەوە لێی نزیک بوومەوە و سەیرێکم کرد، بەڵام خوێن لە دەمارەکانم ڕق بوون. دەرگاکە دەڕۆیشتە ژێرزەمینێکی قوڵی ژێرزەوی. لەو ساتەدا تەنیا و شوێنم بیرکەوتەوە کە لێکۆڵینەوەی تێدا لەگەڵ من و خێزانەکەم کرا. ئێرە و شوێنەی کە مۆریسکیەکانی تێدا شکەنجە دەدرێت و گیانیان دەردەهێنرێت. ئێرە زیندانی دادگایە. بەڵام لەو کاتەدا تەواو چۆڵ بوو لە مۆریسکیەکان. تەنیا کاردیناڵ خێمێنیس و 2 لێکۆڵەری تری لێبوو. دیار بوو مشتومڕیان لەسەر بابەتێکی گرنگ دەکرد. لەو ساتەدا بیرۆکێکی سامناک بە مێشکم داهات. باشە چیە سەرقاڵیان بقۆزمەوە و سەیرێکی پەڕەکانی لێکۆڵینەوەکە بکەم. بیرۆکەکە لەو پەڕیشێتی بوو، بەڵام چێ ئێستا دەمبینێت؟ تەنانەت ئەوانە کە لە خوارەوەن گەر یەکێکیان بەسەر بکەوێت ئەوە جێم لە دەنجی هەنگاوەکانی سەرپلیکانەکان دەبێت. لەو کاتەدا بە خێرایی شوێنەکە بەجێ دەهێڵم. نەمهێش کاتەکە بە خۆڕایی بڕوات، بۆیە بە خێرایی ئەو پەرتوکەم دەرهێنا کە لێکۆڵینەوەی ئەو ساڵەی تێدا بوو کە خێزانەکەمی تێدا کوژرا. پەرتوکەکەم بە خێرایی کردەوە، لە بەرترس و تۆقین ئارەقە بە هەموو جەستەمدا دەهاتە خوارەوە. پەڕەکانی پەرتوکەکەم هەڵدەدایەوە و ناوی مۆریسکیەکانم دەخوێندەوە کە لەو ساڵەدا کوژران تا چاوم کەوتە سەر ئەو ناوەی مەبەستم بوو، خێزانی بەدیا. جەستەم دەلەرزی و هەستم دەکرد کە دەستەکانم ناتوانن پەرتوکەکە بگرن. هەستم دەکرد کە بەرەو ساتێکی سامناک دەڕۆم. لە سەرەتادا داتاکان باسی بڕەپارەی خێزانەکەمی تێدا بوو وەک شۆکێک بوو بۆ من. ئەوەی خەبەری لێدا بووین ڕۆساریۆی دراوسێمان بوو. هەواڵەکە سامناک و بە ئازار بوو، چونکە نزیکترین هاوڕێی دایکم بوو ڕۆسایۆ. لە هەواڵەکەیدا لە دژی خێزانەکەم گوتبووی کە بانگهێشتی کردبووین بۆ نانی ئێوارە و گۆشتی بەراز و شەرابی لەسەر مێزەکە دانابوو، بەڵام هیچ کەسێک لە ئێمە نزیکی نەبوونەوە. لەو کاتەدا گومانی بۆ پەیدا بوو دەستی بە چاودێری خێزانەکەمان کردووە تا گومانەکانی دووپات بوونەوە و هەواڵی بە دادگایی پشکنیندا بۆ ئەوەی بە شێوەیەکی نائاسایی گرنگی بە ڕەوشەکە بدەن تاوەکو ئەوانیش لە مسلمان بوونمان دڵنیا بوونەوە و ئەوەی ڕوویدا. ترس و تۆقین لە دادگا گەیشت بۆ ئەو پەڕی، چونکە کاتێک دراوسێ هەواڵ لە دراوسێکەی دەدات و وەک نێرێک بۆ مردن دایدەنێت، ئەوە خودی شەیطان لە سامناچی دیمەنەکە دەلەرزێت. داتاکان ئەوەیان باس کردبوو کە خێزانەکە ڕەتی کردەوە هیچ زانیاریەک دەربارەی مۆریسکیەکانی تر ئاشکرا بکات، تەنانەت لەگەڵ ئەو ئەشکەنجە قێزەونەی تووشی بوون، چونکە لەسەر مێزی دار بەدەستیانەوە و قاچیان بە ڕۆنی بەراز سەور کرد و ئاگریان لە ژێر قاچیان دانا بۆ ئەوەی عەزابیان زیاتر بێت. بەڵام سەرەڕای ئەوە هیچ وشێک لە زاریان نەهاتە دەرەوە، تەنیا چەند وشێکی عەرەبی نەبێت کە لێکۆڵەرەکان لە ماناکەی نەدەگەیشتن. ئەوانیش وەک خۆی نووسی بوویانەوە کە تیایدا باوکم وان گوتوبیان پەروەرێنە تۆ پەناگەی منیت. خێزانەکەم پەنایان بردە بەر پەروەرێنی ئاسمان و زەوی
کە هەرگیز بەندەکانی بێهیوا ناکات پەڕەکانی تر جۆرەکانی ئەشکەنجیان تێدا بوو کە خێزانەکەم تووشی هاتبوون بۆیە نەمتوانی خوێندنەوەکە تەواو بکەم و بەرگەی فرمێسکەکانم نەگرت و لە چاوم دابارین. پەرتووکەکەم گەڕاندەوە شوێنی خۆی و بە خێرایی لە کتێبخانەکە دەرچووم و ڕۆیشتمە ژوورەکەم تا بەیانی گریان بەری نەدام. تەنیاوم دووبارە دەکردەوە پەروەرێنە تۆ پەناگەی منیت. بە نزاکردن لە خودا دەپاڕامەوە کە دەرگایەکم لێ بکاتەوە لەو دۆخەی ئێستای تێدام و ڕەحمی خۆیم بەسەردا ببارێنێت. ڕۆژان بە هێواشی و دڵتەنجی دەڕۆیشتن. لە هەموو ڕۆژێکدا ئازار و ناڕەحەتیەکانم زیاد دەبوون تاوەکو ئومێدی مردنم دەخواست. ڕۆژێکیان ڕاهی بێکبانجی کردم و داوای لێکردم بڕۆمە لای کاردیناڵ خیمینێز لە نووسینگەکەی چونکە کارێکی گرنگ و پێویستی پێما. لەو داوایە ترسام دەبێت ئەو کارە گرنگە چی بێت کە منی دەوێت. چەند خولەکێک پێنەچوو لە نووسینگەی کاردیناڵ خیمینێز بووم. لە نووسینگەکەی خۆی دانیشت بوو هەندێک پەڕی لە بەردەم بوون و دەیخوێندەوە. سەری بەرز کردەوە بە بێدەنجێکی درێژ سەیری کردم و پاشان ئاماژەی بۆ کردم کە دابنیشم و بە دەنگێکی قوڵەوە گوتی خۆسێ خدا بۆ ئەنجاندامی ئەرکێک تۆی هەڵبژاردووە. جێم لە وتەیە بوو خەریک بوو دڵم لە پەراسۆکانم دەربێت چونکە دەبێت ئەم نێردراوەی شەیطان چ ئەرکێکی لە من بووێت. هەموو ئەوەی توانیم بیڵێم ئەوە بوو کە من هەمیشە لە خزمەتی خودادام. بە متمانەیەکی زۆر و سەیری کردم و گوتی چاوەڕێی ئەوم لە تۆ دەکرد چونکە خاکە نوێیەکەی پێویستی بە مژدە هەیە. ئەو ژمارانەی لەوێ هەن بەشی بتپەرستەکان ناکات بۆیە دەبێت ژمارەی مژدەهێنەکانی ئەوێ زیاد بکەین. منیش بەسەر سوڕمانەوتم من چ پەیوەندیەکم بەوەوە هەیە؟ بە خێرایی وەرام و دامە و تۆ دەڕۆی تاوێ. هەواڵەکە وەک بروسکەیەک بوو لەسرم. منیش تەواو بێدەنگ بووم و نەمدەزانی چی بڵێم. کاردیناڵ خیمینێز بیرکردنەوەکەمی بڕی و گوتی دەبێت بۆ ڕۆیشتن ئامادە بیت. ئەو کەشتەی دەتباتەوێ بەم زوانە دەڕوات. هەموو پێداویستەکانت ئامادە بکە و ئاماژەی بۆ کردم کە بڕۆم. بەڵام هیچ ڕێگە چارێک لە ئەرکەکە نییە چونکە گەر حەزم لێ بێت و لێ نەبێت دەبێت بڕۆم. ئیلاهی کارەکەم بە تۆ دەسپێرم. من وەک بەرخێکی نێو ڕەوە گورگێکم. ئەوم بە نهێنی گوت کاتێک ژووری و شەیطانم بەجێهێشت ڕۆیشتمە ژوورەکەم و دەستم بە ئامادەکردنی جانتاکانم کرد و هەموو پەڕە ئەلەخمیادیۆکانم کۆکردنەوە و بە چەند پارچە قوماشێک لولمدان و بە ناوەڕاستی پشتی خۆمم بەستنەوە تاوەکو هیچ کەسێک نیان بینێت. دوای ئەوەی تەواو بووم لە ئامادەکردنی جانتاکانم چوومە ناو کڵێساکە و بە ناویاندا دەگەڕام و بیرم لێیان دەکردەوە چونکە پێدەچێت ئەوە کۆتایی دیدارم بێت لەگەڵیدا. لە کاتی خولانەوەم بە ناویدا وەک کڵێسایەک نەمبینی بەڵکو وەک مزگەوتی گەورەی غەرناتە دەمبینی چونکە لەو شوێنە چەندین زانا و شێخی موسڵمان و تاریان داوە و مرۆڤیان فێری ئیسلام و دادپەروەری کردووە تاوەکو زەمەنیان بەسەردا هەڵگەڕاوە و پاش ئەوەی سەرکەوتن شکستیان هێنا. دوای شکۆمەندی زەلیل بوون. جا چەندە جوداوازی نێوان فەرمانڕەوایی ئێمە و ئەوان هەیە. نەمزانی چەند کاتم بەسەردا تێپەڕی کە لەم دۆخەدا بووم. تاریکی باڵی کێشا بوو. منیش ڕۆیشتمە ژوورەکەم. بەیانی کاتی ڕۆیشتنمان بوو بۆیە شەوەکەم هەموو بە گریان و پاڕانەوە بەسەر برد کە خودا لەوەم ڕزگار بکات کە تێیدام و لە دەستی ئەوانە دەرم بهێنێت. بۆ بەیانیەکەی سەربازەکان هاتن و لە چەند گالیسکەیەک ئێمەیان برد کە ئەسب ڕایان دەچێشا تا دەگەینە ئەو کەشتەی دەمانگوازێتەوە خاکە نوێیەکە. سواری یەکێک لە گالیسکەکان بووم کە تەنها منی تێدا بوو. دەمێک بوو شەقامەکانی غەرناتەم نەبینی بوو. بۆنی خۆڵەکەیم نەکرده بوو. یادەوەریەکان بە مێشکمدا دەهاتن و چونکە ئێرە شوێنی یاریکی ژۆڵە و هاروهاجی منداڵان بوو. لێرەدا لەگەڵ دایک و باوکم چەند پیاسەم کردووە. ئایا ئێستا لە غەرناتا دەڕۆم؟ ئایا خاکەکەم بەجێ دەهێڵم؟ خاچی باب و باپیرانم؟ سڵاوی پەروەرێنت لەسەر بێت غەرناتا، سڵاوی پەروەرێنت لەسەر بێت ئەندەلوس. خۆم پێنەگیرا و کەوتمە ناو گریانێکی گەرم و دەنجی گریان و هاوارم بەرز بووە. گەردەنجی ئەسپەکان و تایی گالیسکەکان نەبوایە
ئەوانەی ناو شەقام گوێیان لە گریان و هاوارم دەبوو. مژدەکە بریتی بوو لە چوون بۆ مەککە نەوەک خاچی نوێ، بەڵام هەموو شتێک بە قەدەری خودای ئاسمان و زەویە. کۆتاوتەکانی شێخ عومەر کە پێی گوتبم بریتی بوو لە خدا ونت ناکات ڕۆڵە، تۆ ئەستەمیت بینیوە و ئەو ناخۆشیانی تۆ چەشتوتە کەس نەیچەشتووە، بۆیە ڕۆژێک دێت تێیدا ئاسوودە دەبیت، بۆیە هەرگیز ناڕەحەت مەبە. بە درێژایی ژیانم هەرگیز هەستم بە دڵەڕاوکێ نەکردووە، چونکە دڵەڕاوکێ بۆ مرۆڤی ئاسوودە دێت، بۆ ئەوەی ماوەیەکی کورتی ژیانی لێ تێک بدات و بە خێرایی بەجێی دێهەڵێت. بەڵام من بە درێژایی ژیانم هەست بە ترس و تۆقین دەکەم، هەست بە بەدبەختی دەکەم، هەستم بە ئاڵوگۆڕیەکانی زەمن و دڕندەیی دەکرد. ئەی زەمن تۆ چەندە دڕندەی، ئەو چەخۆیی پێی سەردەبڕید وەک بەفر سادا، وەک زستانێکی بارانایی بێڕەنگە، وەک دەختی سەرباری بیابان وشکە. کەمێک پێش ئەوەی خۆر ئاوا بوون، کەشتێکە بەڕێکەوت و شەپۆڵەکانی دەریای بڕی، دەوروبەری 23 قەشە و ڕاهیب بووین. جگە لە سەرباز و کەشتیوانەکان دەریا بە تەواوی هێمن و لەوپەڕی ئارامیدا بوو. پێدەچێت گەشتێکی هێمن و خۆش بێت، چونکە بە دڵنیاییەوە خوددا لەگەڵمانە. ڕاهیبێکی تڵیتڵا ئەوەی پێگوتم کاتێک لەسەر پشتی کەشتی بووین و سەیری خۆر ئاوابوونمان دەکرد. لە ناخی خۆمدا گوتم خوددا چۆن لەگەڵمان دەبێت لە کاتێ ئێمە دەچین بۆ چەوسانەوەی خەڵکی و ئەشکەنجادانیان و بە زۆرە ملێکردنیان بە کریستیان. کاتینانی ئێوارە هات و هەموو ئەوانەی سەرکەشتی کۆبوونەوە بۆ ئەوەی خواردن بخۆن. ڕاهیبێک لە تەنیشتم دانیشت کە پێشتر ڕۆیشتوویە ئەوێ. بە شانازیەوە پێی گوتین کە توانی 30 بتپەرست بباتە کڵێسا. پاش سووتاندنی 3 کەسیان بۆیە ئەندامانی هۆزەکە پەلەیان کرد بۆ هاتنە ناو ئاینی مەسیحی. ئایا پەروەرێن ڕازی دەبێت کەسێک بە زۆرم لێ بێتە ناو ئاینەوە؟ لەو ساتەدا و پاش بیستنی قسەی ئەم ڕاهیبە بیرێک بە ئەندێشەم دەهات. باشە چی دەبوو کە موسڵمانان پاش فەتەحکردنی ئەندەلوس ئیسلامیان بەسەر ئیسپانیەکاندا سەپاند و بە زۆرم لێکردنیانن بە موسڵمان و زۆریان لێکردن بۆ قسەکردن تەنیا بە عەرەبی. گەرەمە ڕوویدا بە ئایا ئێستا ئەندەلوس دەگەیشتە ئەو دۆخەی کە ئێستا پێی گەیشتوین؟ بەڵام وەرامەکە لە مێشکمدا ئامادە بوو وەک چرایەکی شوشەی ڕووناک بوو کە تاریکی شەو لابەرێت و ئەویش ئەوە بوو کە ئیسلام ئاینی لێبوردن و بەخشندەییە و هاتنە ناوی بە تەواوی ئازادیەوەیە، بۆیە کەس بە زۆرم لێ و چەوسانەوە نەڕۆیشتووە و ناڕواتە ناو ئاینی موحەممەد سەلات و سەلامی خودای لەسەر بێت، بەڵکو بە دڵێکی خۆش دەچێتە ناوی، چونکە بووەتە شوێن کەوتوانی موحەممەد و ئەوەش لەگەڵ ئێمە ڕوویدا لەو کاتەی با پیرە گەورەکانمان ڕۆیشتونەتە ناو ئیسلام و لەگەڵ هەموو جیلێکی نوێ ئەو گیانە پاکەمان پێدەگەیشت کەوای لێکردین بە مردنی ڕازی بین و بە ئەندازەی سەرپەنجێک لە ئاینەکەمان پاشگەز نابینەوە. پاش نان خواردن و لە دوای ڕۆژێکی ماندووکەر هەمووان ڕۆیشتن بخەون. بەڵام من ڕۆیشتمە سەر پشتی کەشتێکە و بیرم لە ئەستێرە گەشاوە و بریقەدارەکان دەکردەوە، لەبەرەوەی چەندین ساڵە بەم شێوەی بەتەنیا لەگەڵ خۆم نەبووم. هەستم بە ئاسوودەی یەک دەکرد، نەمدەزانی سەرچاوەکەی چییە. دەریا کەمێک دەستی بە هەڵچوون کرد بە پێچەوانەی بەیانی، بەڵام سەرەرای توندی و ڕەقی شەپۆڵەکانی لەو دڵانە نەرمتر و بەسۆزترە کە لە غەرناتە بەجێم هێشتن. لە ناکاو کەشتێکە بە توندی لەرایەوە تاوام زانی کە تەختەکانی لە جێی خۆیان لێ دەبنەوە. لەو کاتەدا وەک ڕیشێک کە هەوا یاری پێدەکات لەسەر پشتی کەشتێکە ئەملا و ئەملام دەکرد. کارەکە زۆر خێرا بوو، چونکە ئەو دەریایی ئارام بوو، گۆڕا بۆ دیوێکی دڕندا کە هەموو شتێکی بەردەمی لەناو دەبرد. ویستم خۆم بە شتێکەوە بگرم یارمەتیم بدات نەکەوم، بەڵام دەریاکە زیاتر بە شێوەیەکی سامناک هەڵچوو. تەنانەت هەندێک تەختەی کەشتەکەم بینی لە جێگای خۆی لێ دەبوونەوە. لەناکاو یەکسانی خۆی لەدەستدا و کەوتمە ناو ئاوە ساردەکە. کەوتنێکی تند و سامناک بوو کە لەگەڵ ساردیە زۆرەکەی ئاوەکە تێکەڵ بوو. وا هەستم دەکرد کە گیانم لە جەستەم دەردێت. هەوڵم دەدا بەسەر ئاوەکە بکەوم بۆ ئەوەی هەناسە وەربگرمەوە. لەو پەڕی قورسیدا بوو، بەڵام لە کۆتاییدا توانیم سەر ئاو بکەوم. کەشتێکە زۆر لێم دوورکەوتبیەوە و با و شەپۆڵەکان بە توندی ڕایان دەکێشا و تۆڵەی لێکردنەوە.
تا کەشتەکە توانای بەرگری نەما، بۆیە بەوانەی ناویەوە وەرگەڕایە ناو ئاوە ساردەکە. دیمەنەکە زۆر ترسناک و سامناک بوو، بەڵام تۆسقاڵێکیش بەرامبەریان هەستم بە سۆز و مێهرەبانی نەکرد. دەریا زۆر هەڵسوو بوو، کەشەکەش تاریک بوو، ئاوەکەش زۆر سارد بوو، بەڵام هەستم بە ئاسوودە یەک دەکرد، هەرگیز هەستم پێ نەکردبوو. هەستم دەکرد کە ئێستا ئازادم، گەر ئازادیەکەش لە قوڵایی دەریاکانیش بێت، چونکە دڕندەی دەریا هەرچەند بێت ناگاتە دڕندەی ئەو خوێن ڕێژانەی خۆیان ملکەتی شەیطان کردووە، بۆیە میهرەبانی لە بیر بردوونەتەوە. وەک بڵێی لە ناکاو هەستم کرد کە جلی ڕاهیبەکانم لەبەرە، بۆیە بە خێرایی لەبەرم کردنەوە و فڕێمدا ناو ئاوەکە. لەو کاتەدا هەستم کرد کە هەموو خەمەکانم نەماون و گەڕامەوە ئەو کاتێک کە لەسەر فیتڕەتی ئیسلام لەدایک بووم. لە ناکاو شەپۆڵەکان تەختەیەکیان فڕێدا بەردەمم و کە پاشماوەی کەشتیەکە بوو، منیش بە خێرایی خۆم پێ هەڵواسی و سرم بەرەو ئاسمان بەرز کردەوە و سپاس گوزاریم کرد بەرامبەر ئەوەی ئێستا تێیدام. لە خوددا دەپاڕامەوە و نزام دەکرد بۆی بم خاتە نێو بەخشندەی خۆیەوە. پەروەرێنە بە درێژایی ژیانم بە پەنهان لێت دەپاڕێمەوە، بەڵام ئێستا بە ئاشکرا لێت دەپاڕێمەوە. دەنگم بەرز دەکەمەوە، نزام دەکرد و دەپاڕامەوە و دڵخۆش بووم کە دەمگوت خودایە پەروەرێنم، بێ ئەوەی لە کەس بترسم پاڕانەوەکانم بەو فرمێسکانم تێکەڵ بوون لە ئاوی دەریاکەدا. وەک بڵێیت خەمی ساڵانی ڕابردوم لە جەستەم دەشواتەوە. ئەو پەڕانەی لە ناوەڕاستی پشتمدا لوولدا بوون زۆر تون بوون، بەڵام سەرەڕای ئەوەش خۆم لە بەردەم کەعبە بینی و خێزانەکەم لە تەنیشت ئەوێ بینی و ئاماژیان پێدەکردم کە بەرەو لایەن بڕۆم و لە نزیک ئەوانەوە شێخ عومەر نوێژی دەکرد و لە سوجدەدا بوو. هەروەک لە نێژدا کوشتیان و لەوێدا مسلیمە ئەبدە و مسلیمە ئەبدەم بینی کە بەیەکەوە قسەیان دەکرد. کامیلۆ بە زەردەخەنەوە ڕاوەسا بوو، ئاماژەی بۆ دەکردم. هەموو مۆریسکیەکانم بینی لە دەوری کەعبە بوون، ئاماژەم بۆ کردن هەمیانم دەناسی و ڕوخساریانم لەبەر کردبوو. بەرەو ڕوویان دەڕۆیشتم و فرمێسک لە چاوەکانم دەبارین، بەڵام لە ناکاو هەستم بەدەستێ کرد بە نەرمی لە ڕوخساری دەدام و جێم لە دەنگێک بوو دەیگوت سپاس بۆ خوددا کە سەلامەتیت. چاوەکانم بە قورسی کردەوە، خۆر زۆر دەدرەوشایەوە، بۆیە ماوەیەک نەمتوانی هیچ ببینم تا چاوەکانم توانیان ببینن. لە دەوروبەری خۆم دەڕوانی، لەسەر پشتی کەشتێک بووم پێدەچوو بازرگان بن. یەکێکیان پێی گوتم سپاس بۆ خوددا لەسەر سەلامەتیت، تۆ لە کوێوی هاتووی؟ بۆ ماوەیەک شتەکانم لێ تێکەڵ بوون و سرم دەسووڕە، تاوام زانی دووبارە لە هۆش خۆم دەچمەوە، چونکە پیاوەکە بە عەرەبی قسەی لەگەڵ دەکردم. خودایە ئەوانە عەرەبن؟ لە زۆری شۆک و خۆشی زمانم نەیتوانی هیچ شتێک دەربڕێت، بۆیە پیاوەکە بەردەوام بوو گوتی بێرەدا تێپەڕین و بینیمان خۆت بە تەختێک هەڵواسی بوو، بۆیە لە خنکان ڕزگارمان کردی. ئایا هیچ کەسێکی ترت لەگەڵە لێ بگەڕین؟ بە سپاس و سەیری پیاوەکەم کرد و بەنەخێر وەراممدایەوە. پاشان داوای پەرداخێک ئاوم کرد، یەکێکیان بۆی هێنام، بۆی لێم خواردەوە و تا تێر بووم. هەموو ئەوانەی سەرکەشتیەکە لە دەورم کۆببوونەوە پرسیاریان زۆر بوو، گومان و دوودڵیان لێم پەیدا بوو، چونکە شێوەکەم و زمانە عەرەبیە لاوازەکەم ئاماژە بۆ ناکات کە موسڵمان و عەرەبم. ئاخر ئەوان لە مێژەوا دەزانن کە موسڵمانانی ئەندەلوس لە ناوچوون. بیرۆکە و هەستەکانم کۆ دەکردەوە و بە هێواشی هەموو شتێکم بۆ باس کردن لە سەرەتاوە تا ئەو ساتەی کە تیایدا بووم. قسەکان کاتێ لە زمان دەردەچوون دڵم ئاسوودە دەبوو، ناڕەحەتی لەسەر نەدەما، تا لە چیرۆکەکەم تەواو بووم. بۆیە هەموو ئەوانەی سەرکەشتیەکە دەستیان بە گریان کرد لە تاو خەمباریان بۆ ئەندەلوس و موسڵمانەکانی نێویدا. لە سەرۆکی کەشتیەکە زانیم کە ئەوانە بازرگانی میسرین و ئەوان بەرەو میسر دەڕۆن و لەوێوە کەشتێک دەمبات بۆ مەککە. پیاوەکان جلی نوێیان بۆ هێنام، منیش ڕاستە و خۆ لەبەرم کردن.
لە ناکاو ئەو پەڕانەم بیرکەوتنەوە کە لە خۆم بەست بوون، بۆیە بە خێرایی پێچەکەم کردەوە بۆ ئەوەی سەیریان بکەم. سپاس بۆ خوددا، سپاس بۆ خوددا وەک ئەوەی هیچیان بەسەر نەهات بێدوابوون. دڵخۆشیەکەم وەسف نەدەکرا. لەگەڵ کۆمەڵێک لەو کەشتیوانانە نوێژی جەماعەتم کرد. بیرم ناهێتەوە بە ئاسوودەیی و نوێژم کردبێ. لەوەتەی 9 ساڵان بووم و لە مزگەوتی شێخ عومەر بووم، بەڵام ئێستا دەڕۆمە ماڵی خوددا و لەوێ بە ئارامی و ئاسوودەییەوە نوێژ دەکەم و داوا لە خوددا دەکەم لەو غەریبانە خۆش بێ کە وەک پشکۆ یاگرێک دەستیان بە ئاینەکەیانەوە گرتووە. داوا لە خوددا دەکەم لە بەهەشتەکەی بەیەکەوە کۆمان کاتەوە. ئەو دڵڕەقانشی کە لە پشت خۆم بەجێم هێشتون، ئەوە دڵنیام کە خوددا ڕۆژێکیان بۆ دادەنێت کە بە چەندین شێوە عەزاب بچێژن، وەکەوەی بە مۆریسکیەکانیان چەشت. کاتێکمان لەگەڵ ئەواندا هەیەکەیەک بینین، بەڵێ ئەو ڕۆژەی بەرامبەر یەک دەوەستین و خودای زانا و دانا بە دادپەروەری و هێزی خۆی تۆڵەیان لێدەسێنێتەوە. ئەوە کۆتا و قسانە بوو کە لەسەرە و پەڕانەم نووسی کە پێم بوون لەگەڵ پەڕەکانی ئەبوو حەسەنی غەرناتی دامنان، بەڵکو ڕۆژێک بێت بگەنە مسلمانان بۆ ئەوەی بزانن براکانیان لە ئایندا چۆن ناڵاندویانە و ئەشکەنجە دراون و شەهید کراون، تەنیا و تەنیا لە پێناوشەی ئیسلامدا. با ئێستا هەموو مۆریسکیەکان ئاسوودە بن. ئێستاوان تامی ئاسوودە یەک دەکەن هەرگیز لە ژیانیاندا بەدەستیان نەهێناوە. ڕەحمەتی خوداتان لێبێت ئەی غەریبەکان. عەلی بەدیا، مۆریسکی ئەندەلوسی، لە 1807 لەدایکبوونی حەزرەتی مەسیحەوە. قسەی کۆتایی وەرجێر، لاپەڕا 151. وەرجێڕانی نووسینەکەی عەلی بەدیەم تەواو کرد بە فرمێسکێک کە هێندە زۆر بوو وامزانی توێشووی ئەو قەڵەمەیە کە پێی دەنووسم، بە خەمباریەکی وەها کە هەموو جەستەمی گرتەوە. تەنانەت وامزانی کە هەموو خەمی مۆریسکیەکان لە ناو دڵمدا کۆبوونەتەوە. ئەوەی مۆریسکیەکان تووشی هاتن گەورەترین کوشتاریەکە کە جیهان پێی زانیوە، چونکە هیچ نەتەوەیەک تووشیەوە نەبوون کە مۆریسکیەکان تووشی بوون، بەڵام سەرڕای ئەوە بە ئاینەکەیان پابەند بوون و دەستیان بە بیر و باوەڕەکەیانەوە گرت. قەدەر هیچ هەڵبژاردێکی بە مۆریسکیەکان نەبەخشی، چونکە خۆیان لە ناوەڕاستی تاقیکردنەوەیەکی سامناکدا دۆزیەوە. لەگەڵی ژیان و ویستیان بیگۆڕن، بەڵام قەدەر چەندەها هەڵبژاردەی پێداوین کە هەڵبژاردنی بۆ ئێمە بەجێهێشتووە، بەڵام سەرڕای ئەوە بڕیارماندا هەڵبژێرین و زەمان یاریمان پێ بکات. بەڵام من لەو ساتەدا بڕیارمدا ڕابردوو لە دوای خۆم بەجێ بهێڵم و ئەو ژیانە نوێ بقۆزمەوە کە پێم بەخشراوە. هەروەها ویست هەیە کە ژیانم بەرەو باشتر ببم، نرخەکەی هەر چەندێک بێت. سپاس بۆ خوددا، کۆتایی پێهات. ئەحمەد ئەمین، 13/2013. چەند ڕاستیەکی مێژوویی، لاپەڕا 153. لە پەرتووکی ئەلجەزیرە العەرەبیەدا باس کراوە کە ئیسپانیەک بە ناوی عەلی بەدیە بەرەو مەککە ڕۆیشتووە بۆ ئەوەی فەریزەی حەج بەجێ بگێنێت. ساڵی 1807 بینینەکانی تۆمار کردووە. چیرۆکی موسای کوڕی ئەبوو غەسان لە پەرتووکی نیهایەت الئەندەلوس و تاریخ العرب المنتصرینی دکتۆر محەممەد عەبدوڵڵا عەدنان باس کراوە. ئەو وتانەی موسای باس کردووە کە لە ڕۆمانەکەدا هاتوون و چۆنیەتی کوژرانی. چەند پەرتووکێکی مێژووی باسییان لە چۆنیەتی گۆڕینی مزگەوتی تڵیلە بۆ کڵێسا باس کردووە. هەروەها باس کراوە کە شێخی مزگەوتەکە ناوی شێخ مەغاغی بوو. لە پەرتووکی الزەخیرە فی مەحاسن ئەهلی الجەزیرەی ئەبوو حەسەنی عەلی شەنترینی باس کراوە کە بەشی چوارەم لاپەڕە 131 و 132. هەرچی مسلیمە ئەبدە و مسلیمە ئەبلەن ئەوە لە پەرتووکی نیهایەت الئەندەلوس و تاریخ العرب المنتصریندا باس کراوە لاپەڕە 496 و لە زانەکانی مۆریسکیەکان بوون. لە داداکانی دادگای پشکنین هاتووە کە ساڵی 1795 مزگەوتێکی بچووکی مۆریسکیەکان دۆزراوەتەوە کە شەعائیرە ئیسلامیەکانیان تێدا بەجێ دەهێنا و مزگەوت و کەسەکانی ناوی سوتێنران. هەروەها لە ساڵی 1795 لە شارۆچکەی ئاگرێدا
دەستنووسێک دۆزراوەتەوە کە چەند بڕگەیەکی بە زمانی عەرەبی تێدا بوو کە چەند وتار و سرودی پێغەمبەری و چیرۆشی ئیسلامی لە خۆ دەگرت و دەستنووسەکە لە کەلێنی دیوارێک دۆزراوەتەوە و دەستنووسەکە ئێستا لە کتێبخانەی ئەلئەسکۆریال لە ئیسپانیایە. پەرتوچی ئەلئەندەلوسیینی المەواریکای عادل سەعید بەشتاوی لاپەڕا 176. کۆتایی دادگای پشکنین لاپەڕا 155. کارە قێزەونەکانی دادگای پشکنین شوێنەوارێکی ناشرینی سەر ڕوخساری هەموو مرۆڤایەتی بوو، چونکە لە مرۆڤایەتی خۆیان داماڵی و بەردیان لە بری دڵیان دانابوو بۆ ئەوەی هاوڵاتەکانیان دووچاری چەندین جۆری ئەشکەنجە بکەن، لەبەر هیچ شتێک نەبوو جگەلەوەی کە بیر و باوەڕیان جوداواز بوو یان تەنیا ڕێبازی ئاینیان جوداواز بوو. بۆیە کۆتایی هاتنی ئەم دادگا خوێناویە کۆتاییەکی دادپەروەرانە بوو کە ئەو بربەریانە کەمێک لەوەیان چەشت کە لە داهاتوودا لە بەرامبەر خوددا دەیچێژن. لەو ڕۆژەی دژمنەکان لە بەرامبەری خودای پەنهان و ئاشکرا کۆ دەبنەوە. ڕاستترین ئەوەی لەبارەی کارە قێزەونەکانی دادگای پشکنین نووسراوەیە کە ئەفسەر لیمۆتسکی باسی کردووە کە یەکێک لە ئەفسەرەکانی حەملەی فەڕەنسی بوو لە سەردەمی ناپلیۆن ئیسپانیایان داگیر کرد. نووسراوێکی دەکرد بە نەهێشتنی دادگا و ڕاگررتنی هەموو کارەکانی، چونکە بە خۆی و سەربازەکانی بینیان لەبەر سامناچی کارەکانیان لە قێزەونی و دڕندەی ئەو دادگا بربەریە گەنجەکان لە ترساندا پیر دەبن. ئەمەش گەواهیدانی فەڕەنسیەکەیە، هەروەک لە یادەوەریەکانی خۆی نووسیوێتی لە ساڵی 1809 میلادی لەو سوپایە بووم کە لەگەڵ ئیسپانیا دەجەنگا و کۆمەڵەکەی من لەو کۆمەڵانە بوو کە مەدریدی پایتەختی داگیر کرد. ئیمپراتۆر ناپلیۆن ساڵی 1809 میلادی نووسراوێکی دەرکرد بە نەهێشتنی دادگاکانی پشکنین لە شانشینی ئیسپانیادا. بەڵام ئەو کارە پشتگوێخرا لە بەردۆخ و شڵەژانە سیاسیەکان کە ئەو کاتە بڵاو ببوون. هەروەها ڕاهیبەکان جوزیتەکان کە خاوەنی دیوانە نەهێشراوەکان بوون سوور بوون لەسەر کوشتن و ئەشکەنجەدانی هەر فەڕەنسیەک بکەوێتە بەردەستیان، وەک تۆڵەسەندنەوە لە بڕیارەکە و ترساندنی فەڕەنسیەکان تاوەکو ناچار بن وڵاتەکە بەجێ بهێڵن. بەو شێوەیە هەموو شتێکیان بۆ فەراهەم بێت. شەوێک بە یەکێک لەو شەقامانەدا دەڕۆیشم کە کەم هاتوچۆی پێدا دەکرا لە شاری مەدرید. دوو کەسی چەکدار هێرشیان کردە سرم، دەیانویست بمکوژن. منیش بە توندی بەرگریم لە خۆم کرد، هیچیش لە کوشتن ڕزگاری نەدەکردم، تەنیا ئەو هێزەی سوپایەمان نەبێت کە ئەرچی گەڕان بەناو شاریان پێدرا بوو. ئەوانیش کۆمەڵێک سەرباز بوون، چرایان هەڵگرت بوو. کارەکەیان ئەوە بوو کە هەموو شەوێک بە خەبەر دەبن بۆ پارێزگاریکردن لە سیستەم، بۆیە هەردوو کەسەکە وانیان بینی ڕاستەوخۆ هەڵاتن و بەجلەکانیانەوە دیار بوو کە لە سەربازەکانی دیوانی پشکنینن. منیش بەلەم کرد بۆ لای مارشال سۆڵت فەرمانڕەوای سەربازی مەدرید و باسەکەم بۆ جێڕایەوە. ئەویش گوتی بێگومانە و سەربازانەمان کە هەموو شەوێک دەکوژرێن لە کاری ئەو دڕندانەیە دەبێت سزا بدرێن. پێویستە فەرمانی ئیمپراتۆر جێبەجێ بکرێت بەنهێشتنی دیوانەکانیان و ئێستاش 1000 سەرباز و 4 تۆپ هاوێژ لەگەڵ خۆت ببە و هێرش بکە سەر دیوان و ئەو ڕاهی بە ئیبلیسانەش دەست بەسەر بکە. تەقەکردن دەستی پێکرد لەگەڵ کریسیانەکان تا بە زۆری ڕۆیشتە ژوورەوە. پاشان بەردەوام بوو. فەرمانم بە سەربازەکان کرد کە هەموو قەشە و سەربازەکانیان دەست بەسەر بکەن وەک دەست پێشخەریەک بۆ بردنیان بۆ ئەنجومەنی سەربازی. پاشان لەناو هۆڵ و کورسی لە ڕاوە پەشتەماڵی فارسی و وێنە و نووسینگەی گەورە گەڕاین. زەویە و ژوورانە لە داری بە مۆم چەورکرا و دروستکرا بوو، بۆنی عەتر لە هەموو ژوورەکاندا بڵاو بوو. گۆڕەپانەکەش بە ناوازەترین کۆشکی گرانبەها دەچوو کە تەنها ئەو پاشایانە تێیدا دەژین کە ژیانیان بە خۆشی ڕابواردن بەسەر بردووە. پاشان زانیمان ئەو بۆ نەخۆشانە لە مۆمەوە دێت کە لە بەردەم وێنەی قەشەکان هەڵدەگیرسێنرێن و پێدەچێت ئەو مۆمە بە ئاوی گوڵ تێکەڵ کرابێت. خەریک بوو هەوڵەکانمان بەبادا بڕۆن کاتێک هەوڵمان دەدا هۆڵەکانی ئەشکەنجەدان بدۆزینەوە، چونکە ئێمە کڵێساکە و هەموو ڕێڕەوەکانمان پشکنی، بەڵام هیچ شتێکمان نەدۆزیەوە
ئاماژە بەبوونی دیوانی پشکنین بکات. ئێمەش بەبێ ئومێدیە و بڕیارماندا لە کڵێساکە بڕۆینە دەرەوە. لە کاتی پشکنینەکەدا ڕاهیبەکان سوێندیان دەخوارد و دووپاتیان دەکردەوە کەوەی لەبارەی کڵێساکەیان دەگوترێ تەنیا تۆمەتی بەتاڵن و سەرۆکەکەیان بێتاوانی خۆی و شوێنکەوتوانی بەدەنگێکی کزەوە و بە ملکەسیەوە دووپات دەکردەوە. بە جۆرێک چاوەکانی زۆریان نەمابوو فرمێسک بڕێژن. منیش فەرمانم بە سەربازەکاندا بۆ ئامادەبوون بە جێهێشتنی کڵێساکە. بەڵام لیفتانتن دیلێل ڕایگرتم و پێی گوتم ئایا کۆڵۆنێڵ مۆڵەتم پێدەدات پێی بڵێم کە ئەرکەکەمان کۆتایی نەهاتووە؟ پێم گوت هەموو کڵێساکەمان پشکنیوە و هیچ شتێکی نامۆمان نەبینی. ئەی ئێستا چیت دەوێت لیفتی نانت؟ وتی دەمەوێت زەوی ئەم ژوورانە بپشکنم چونکە دڵم پێم دەڵێت کە نەهێنیەکە لە ژێریاندایە. لەو کاتەدا ڕاهیبەکان بە دڵڕاوکیەوە سەیریان کردین. منیش ڕێگەم بە ئەفسەردا بیپشکنێت. ئەوی شەرمانی بە سەربازەکان کرد پەشتە ماڵە گرانبەهاکان هەڵبدەنەوە. پاشان فەرمانی پێکردن کە ئاوێکی زۆر برژێنە سەر و چاو دێری زەویەکەمان دەکردن. لەناکاو زەویەکێک لە ژوورەکان ئاوەکەی قوددا. ئەفسەر دیلێل لە خۆشیان دەستی بە چەپڵە لێدان کرد و گوتی ئەوە تا دەرگاکە سەیر بکەن. ئێمەش سەیرمان کرد و دەرگاکە ئاشکرا بوو. پارچەیەک بوو لە زەوی ژوورەکە بە شێوەیەکی زیرەکانە دەکرایەوە. بەهۆی ئەڵقەیەکی بچووک لە تەنیش پیاوەکەی نووسینگەی سەرۆکی کڵێساکە دانرا بوو. سەربازەکان دەرگاکان بە قۆنداغی چەکەکانیان شکان. ڕەنگی ڕاهیبەکان زەر هەڵگەڕا و پەشۆکی دایگرتن. دادگاکانی پشکنین دێوەزمەیەک بوو تەنانەت منداڵیشی پیر دەکرد. دەرگاکە کرایەوە. پەیژەیەکمان بۆ دەرکەوت کە دڕۆیشتە ناخی زەوی. منیش بەلەم کرد و مۆمێکی گەورەم هەڵگرت کە درێژەکەی لە مەترێک زیاتر بوو. وێنەیەکێک لە سەرۆکە کۆنەکان دادگای پشکنینی ڕووناک دەکردەوە. کاتێک ویستم بڕۆمە خوارەوە ڕاهیبێکی کریسیان بە نەرمی دەستی لەسەر شانم دانا و گوتی ڕۆڵە ئەم مۆمە بەو دەستە پیسەت بە خوێنی شەڕ هەڵمەگرە. ئەمە مۆمێکی پیرۆزە. پێم گوت هۆی کابرا دەستی من نابێت پیس ببێت بە هەڵگرتنی مۆمە پیسکراوەکەتان کە بە خوێنی بێتاواناندا پیس بووە. دەشبینین کامەمان پیسە و کامەمان بکوژ و خوێن ڕێژە. بە پەیژەکەدا ڕۆیشتمە خوارەوە و هەموو ئەفسەر و سەربازەکان لە دوامەوە بوون. شمشێرەکانیان بەرز کرد بۆوە تا کۆتایی پەیژەکە. بەڵام بینیمان کە لە ژوورێکی گەورەی ترس ناچین و ئەوەی لای ئەوان هۆڵی دادگا بوو لە ناوەندیدا ستونێک لە مەرمەڕ هەبوو. ئەڵقەیەکی ئاسنینی زەبەڵاحی پێوە بوو کە چەند زنجیرێکی پێوە بوو بۆ بەستنەوەی دادگای کراوەکان. هەروەها لە بەرامبەر ئەو ستونەدا ئەو کورسیە هەبوو کە سەرۆکی دیوانی پشکنین دادوەرەکان دادەنیشتن بۆ دادگایکردنی بێتاوانان. پاشان ڕۆیشتی لە ژووری شکەنجەدان و پارچەکردنی گۆشتی مرۆڤەکان کە لە ژێر زەوی درێژ ببووەوە. شتانێکم لەوێ بینی کە دەروونمی دەبزواند و وای لێ دەکردم تا ماو مچڕک لەرز بە جەستەمدا بێت. چەند ژوورێکی بچووکمان بینی بە قەبارەی جەستەی مرۆڤ بوون. هەندێکیان سوونی و هەندێکیان ئاسۆیی بوون. بۆ ئەوەی زیندانیکراوی ژووری ستونی لە ماوەی زیندانیکردنیدا بەڕاوەستان بمێنێتەوە تا دەمرێت. زیندانیکراوی ژووری ئاسۆیی تا مردن بە درێژبوونەوە دەمێنێتەوە. تەرمەکانیان لە زیندانەکاندا دەمێننەوە تاوەکو دەڕزن و بۆگەن دەبن و گۆشت لە ئێسکیدا دادەماڵرێت و کرمەکان دەیان خۆن. بۆ لابرنیە و بۆگەنیوانەی لە جەستەی مردوەکانەوە دێت پەنجەرێکی بزووکیان کردبوویەوە کە بەسەر دیوی دەرەوەی دەڕوانی. لەو ژوورانەدا چەند ئێسکە پەیکەری مرۆڤەکانمان دۆزیەوە کە نوێ بوون. زیندانی کراوەکان پیا و ئافرەت بوون. تەمەنەکانیان لە نێوان 14 تا 70 ساڵ بوون و توانیمان بەشێک لە زیندانی کراون زیندوەکان ڕزگار بکەین و کۆتەکانیان بشکێنین و کە لە کۆتا قۆناغی ژیانیان بوون. هەندێکیان شێت بوون لە زۆری شکەنجەدان. هەموو زیندانی کراوەکان ڕوود بوون و تەنانەت سەربازەکانمان ناچار بوون پۆشاکەکانیان دابنێن بۆی هەندێک لە زیندانی کراوانی پێدا بپۆشن. زیندانی کراوەکانمان بەرەبەرە دەرهێنان بۆ ڕووناچی تاوەکو بیناییەکانیان لەدەست نەدەن. نەخۆشیان دەگریان و
دەست و پێی ئەو سەربازانیان ماز دەکرد کە لەو سزا سامناکەیان ڕزگاریان کردوون بۆ ژیانیان گەڕاندنەوە. دیمەنێک بوو بەردی دەهێنایە گریان. پاشان ڕۆیشتینە چەند ژوورێکی تر، لەوێش چەند شتێکمان بینی کە لەبەر سامناچی مچورچیان بەجەستەدا دەهێنا. چەند ئامێرێکی سامناچی ئەشکەنجەدانمان دۆزیەوە، هەندێکیان ئامێری شکاندنی ئێسک بوون و پانکردنەوەی جەستەی مرۆڤەکان. یەکەم جار دەستیان بە شکاندنی ئێسکی قاچ دەکرد، پاشان بەرە بەرەستینگ و سەر و دەستەکان تاوەکو هەموو جەستەکە دادەڕما. لەلایەکی تر پارچەیە گێسکی شکا و خوێنی تێکەڵ بە گۆشتی وردکراو دەردەهات. ئەمەیان بەسەر زیندانی کراوە بێتاوانە هەژارەکاندا دەهێنا. پاشان سندوقێکمان دۆزیەوە ڕێک بە ئەندازەی سەری مرۆڤ و سەریە و کەستیان تێدا دادەنا کە دەیانویست ئەشکەنجەی بدەن، پاش ئەوەی دەست و قاچی بە زنجیر و کۆت دەبەسترایەوە تاوەکو نەتوانێت بجوڵێت و لەسەری سندوقەکەوە دڵۆب دڵۆب ئاوی سارد بەسەر سەری کەسەکەدا دەکرا. هەموو خولەکێک بەڕێکی بەسەریدا دەکرا. چەندەها کەسم بەم شێوەیە شێت بوون، کەسی ئەشکەنجەدرا و بەم شێوێ دەماوە تا دەمرد. هەروەها ئامێرێکی تر بۆ ئەشکەنجەدان لەسەر شێوەی تابوتێک بوو، چەقۆی تیژی تێدەکرا. گەنجی ئەشکەنجەدراویان لەناو ئەم تابوتەدا دەنا، پاشان دەرگاکەیان بە چەقۆ و خەنجەرەکانی دادەخست. بۆیە لەو کاتەیدا دەخرا جەستەی کەسەکە دەبڕی و پارچە پارچەی دەکرد. هەروەها چەند ئامێرێکمان دۆزیەوە وەک قوڵاب بوون لە زمانی ئەشکەنجەدراوەکە دەچەقێنرا، پاشان تون دەکران بۆی زمانەکەیان لەگەڵ دەربچێت و پارچە پارچەی بکات. هەروەها چەند قوڵاپێک لە مەمچی ژنان دەچەقێنران بە توندی ڕایان دەکێشا تا مەمکەکان لێ دەبوونەوە یان بە چەقۆ دەدڕان. قامچیشمان دۆزیەوە کە لە ئاسنی دڕکدار بوو، بەڕووتی لە ئەشکەنجەدراوان دەدرا تا ئێسکەکانیان ورد و خاش دەبوو، گۆشتەکەیان پارچە پارچە دەبوو. هەواڵەکە گەیشتە مەدریج، بۆیە هەزاران کەس هاتن بۆ ئەوەی ئامرازەکانی ئەشکەنجەدان ببینن. سەرۆکی کریستیانەکانیان هێنا و خستیانە ناو ئامێری ئێسک شکاندن و ئێسکەکانی ورد و خاش بوون و پارچە پارچە بوون. ئینجا نهێنی پارێزەکەیان نێنا و خستیانە ناو خانمە جوانەکە، دەرگاکەیان بە توندی لەسەرداخست و چەقۆکان پارچە پارچەیان کرد. پاشان دوو تەرمەکەیان دەرهێنا و هەموو گروپەکە و ڕاهیبەکانی تریان وا لێ کرد و نیو کاتژمێری پێنەچوو تا گەلەکە 13 ڕاهیبیان لەناو برد. پاشان کڵێساکەیان بە تاڵان برد. ئەمەش گەواهیدانی نووسەرێکی تری ئەوروپیە کە وەحشیگەری و ئازنزمی دادگای پشکنین و ئەوستەم و عەذابەی کە لە مسلمانان تووشی بوون باز دەکات، کە گۆستاڤ لۆبۆن لە پەرتووکی حەزارەتی عەرەبدا دەڵێت مەحاڵەکە ئەوە بخوێنینەوە بێ ئەوەی سینەمان نهێنێتە لەرزین لە سامناچی چیرۆکی ئەو ئەشکەنجەدان و چەوسانەوەی کە کریستیانەکان لەگەڵ مسلمانەکاندا کردنیانن، چونکە بە زۆرۆم لێکردنیان بە کریستیان و ڕادستی دیوانەکانی پشکنینیان کردن کە چەندیان لە توانا هات سووتاندیان و قەشە بلیدا پێشنیاری کرد سەری هەموو عەرەبەکان بێ جوداوازی ببڕن کە نەبوون بە کریستیان. منداڵ و ئافرەتانیش و بەم شێوەیە 3 ملیۆن عەرەبی کوژران و دەرکران. هەروەها ڕاهی بلیدا لە یەک کاروانی کۆچکردواندا نزیکەی 100,000 کەسی کوشت، لە ڕێگای ئەو تەڵانەی شوێن کەوتواندا دایان نابوو. بلیدا داوای کرد هەموو عەرەبەکانی ئیسپانیا بکوژن، تەنانەت ئەوانەشی کە کریستیان بوون. بیانوێکەی ئەوە بوو مەحاڵە جوداوازی لە نێوان ڕازگۆ و درۆزندا بکرێت، بۆیە وا باشە بە حەدی شمشێر بکوژێن. پاشان خوددا لە ژیانەکەی تر بڕیاریان لەسەر دەدات. ئەوەی کە ڕازگۆ نەبوو دەڕواتە دۆزەخەوە. دکتۆر لۆبۆن دەڵێت ڕاهی بلیدا ئاسوودەی خۆی نوان بە کوشتنی 100,000 کۆچ کرد و لە یەک کارواندا کە لە 140,000 کۆچ کردووی مسلمان پێکاتبوون بەرەو ئەفریقیا دەڕۆیشتن. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين. بەڕێزان و خۆشەویستان، بەم ئەندازێ هاتی نەکۆتایی چیرۆکی ڕۆمانی کۆتا پیاوی ئەندەلوس کە بەڕاستی تریاژیدایەک بوو، کە بەڕاستی ڕۆمانێکی زۆر سامناک بوو. داواکارین لە پەروەردگار کە کۆچکردووان بە شەهیدی قبول بکات و پاداشتیان بە بەهەشت و فیردەوس بداتەوە، لە ئێمەش خۆش ببێت
لە کەم تەرخەمیەکانمان خۆش ببێت بەرامبەر جیهانی ئیسلامی. ئامین ئامین. بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی. دەستپێک لە تروسکاییەکەوە و ڕۆیشتن بەدەم بریسکانەوە و بوون بە خۆری پڕشنگ. ڕاچلەکاندنی چەقبەستوان و جوڵاندنیان بەرەو واقعیەت، دوورخەرەوەی چەواشەکاری و ئاوێتەبوون لەگەڵ ڕاستیەکان. نمەی بارانی زانیاری و دروستبوونی دەریایەک لە ڕۆشنبێری و پیشاندانی ڕاستیەکان و نیشاندانی دەرەنجام. لافی معریفەت و وتافی ڕۆشنفکری، بەیداغی بیرمەندان و پەرچەمی هۆشمەندان و زانست خوازانە. ڕۆشنایی سەرتاپای خوداویستی و سەراپای ڕازیبوونە، دەروازەیەکە بەڕووی تاک بە تاچی نابینایاندا کراوەتەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی هاودەمی ڕێتانە بۆ بەرەو وشیاری و زانستخوازی و بیرمەندی و ڕاستڕەوی. بەردەوامبوونت لەگەڵ ڕۆشنایی بەردەوامبوونتە لەگەڵ تازەترین و ناوازەترینی چاپکراوەکان. بەردەوامبوون لەگەڵ ڕۆشنایی بەردەوامبوونە نەسرەوتنە ڕاستبوون و ڕازیبوونە بە هەموو ئەو قەدەرانەی کە بۆت نووسراوە. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی. بۆ ناردنی ڕەخنە و پێشنیار و سەرنج و تێبینیەکانتان بۆ دەستکەوتنی کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی پەیوەندی بکەن بە یەکێک بەم ژمارانە: 0750 442 08 72 0750 746 2007 0750 462 81 88. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی.